لە ڕۆژێکەوە بۆ شەو لە شەوە بۆ ڕۆژ گۆڕانکاری نەوعیان بەسەردادێت. ئێمە شەوی ڕابردوو لێرە لە ڕووماڵی کورسات نیوزدا وەستان و دروستبوونی خەتی ڕاستەوخۆ لە نێوان یان هێڵی ڕاستەوخۆ لە نێوان ویتکۆف و عەباس عێراقچیە کرا، بەڵام ئەمڕۆ جەنگەکە چۆ دۆخێکی تر. دۆناڵد ترەمپ بەڵێ جەنگی ئێرانواز و کۆتایی پێنایەت و کۆمەڵێک پێشهاتی ترن. ئێمە لەگەڵ هاوکارانم بەردەوام شرۆڤەی زیاتر، زانیاری زیاتر، شیکاری زیاترە خەینە ڕوو. ئەم شەو بەسپاسەوە هاوکاری عەزیزم دکتۆر مۆمین زەڵمی نووسەر و شارەزای کاروباری ئێران لەگەڵمانە. دکتۆر بەخێربەی. سپاس دەکەم هەربژی. کاروباری ئێران لەگەڵمانە. دکتۆر بەخێربەی. سپاس دەکەم هەربژی. مەمنونم هەربژی. دکتۆر بەرەوەی بچینن دەبەرە و ئارامی ڕوات. هەربژی. دکتۆر بەرەوەی بچینن دەبەرە و ئارامی ڕوات. ئەمڕۆ ڕۆژێکی تونتر بوو بۆ هەردوولا. بەڵێ چ بردومانەکانی سەرلەبیانی ئەمڕۆی تاران کە بە درێژایی شەوی ڕابردوو بەردەوامیان هەبوو و تاڕان کە بە درێژایی شەوی ڕابردوو بەردەوامیان هەبوو و تا ڕادێکی زۆر لە شاری عێراق کە شیرەخۆرەیە و تازە ما بڵین لە قۆناغی لە شاری عێراق کە شیرەخۆرەیە و تازە ما بڵین لە قۆناغی سەر زۆر ساواییایە. ئەمە بوو بە هەواڵێکی ئەمڕۆ بکە میدیاکان خوێندنەوەی جیاواز بۆ ئەم هێرشی تەقینەوەی زۆری لێکرێت. بەشێک لە وڵاتانی دەرەوە بە تایبەت وڵاتی سعودیە بڕیایدا کە بە تەواوەتی هەموو ئەرکە دیبلۆماسیەکانی لە عێراقا بکشێنێتەوە و ئەمەش وای کردووە کە تا ڕادێگۆ گوتم نازانین کە ئایندەی عێراق بەرەو کوێ ئەڕوات و جگە لە کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە جگە لە کشانەوەی ناوەند با بڵین لاوەنی دیبلۆماسی ئەمریکی لە بەغدا و لە عێراق سعودیە دەبێتە دووەم وڵات کە کەناڵ دیبلۆماسیەکانی یان سێکتەر دیبلۆماسیەکەی خۆی لە عێراق ئاکشێنێتەوە. ئەمامان خاتە بەردەمەوەی کە هەیە بەڕاستی عێراق چۆن چەند بەرگەی و ئەم دۆخەتاغزەی ئەگرێت. لەولاو هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران هێرشە موشکیەکان گورزی موشکی بۆ سەر ئیسرائیل بەردەوامیان هەبوو و لەگەڵیشیا تا ڕادەیەکی زۆر هێرشە درۆنیەکان بۆ سەر ناوچەکانی کەندا و بەتایبەت ئیمارات و قەتەر درێژەیان هەبووە. لە 24 کاتژمێر ڕابردووە چەندین هێرشی جیاواز کات سەر ئیمارات و کراوە سەر دوبەی کراوە سەر قەتەر کامە تا ڕادەیەک دەتوانین بڵین گەشە سندنێک گیان بەرەو پێشچوونێکی جیاواز بوو لە شەڕەکەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا تا ڕادەیەک تۆزە هێواشبوونەوە هەبوو. لە کۆی گشتیا گرنگترین هەواڵی ئەمڕۆ کە تا ئێستا هێشتاش تۆزە لەگەڵیشیا لە هێرشێکی ترا غولام ڕەزا فەرماندەی بەسیجی ئێران کوژراون. هەردوو هەواڵەکە لێ کاتابڵاوەکرێنەوە و ئەگەرچی میدیای ئێرانی باسی لەوە کرد کە پەیامیە بێت دوو سەرچاوی زۆر نزیکی ناو کۆماری ئیسلامی ئێران پێیان وتوین کە کوژراوە و تقریبا دۆخێکی تەمومژاوی دروست بووە لەسەر ئەم هەواڵە. بەڵام دوجار ئەم هەواڵە بە نهێنی خلای دەرەکەوت چونکە عەلیلاریجانی کەسێکی ئەکتیڤ بوو لە سۆشیال میدیا و ڕۆژان ڕۆژی وا هەبوو چەندین تویتی جیاوازی هەبووە. یعنی تەنان تا دوو ڕۆژ پێش ئێستا تویتێکی هەیە کە باس لەوە ئەکات کە ئەم ژیانە ئەم بەهایی نییە کە بوومان کرد لەگەڵ دکتۆر هەردیە مەسەلەن یەکێک بوو لەوانەی وا باوەڕەکرا کە یان وا پێشبینیە کرا خوێندنەوەکان بە شێوەیەک بوو کە باز لەوە کرا کە لە دوای عەلی خامەنەی ئایەتوڵا عەلی خامەنەی و کوشتنی ئەو بە ئامانجگرتنی ئەوەی کە بڕیارەدا عەلی لاریجانیە و تەنانەت مەسەلەن ئەو ڕۆژە جەنابیش بۆ بزان باست کرد کە باسییان لەوە کردووە کە دکتۆرای هەیە لەسەر کانت بڵێ و لە فەلسەفەی کانت مەسەلەن کەسایەتێکی بڕیاردەر بۆ خۆتەزانی مەسەلەن قورسایەکی گەورەی هەبوو. ینی ئەمە بە ئامانجگرتنی عەلی لاریجانی ینی ئەگەر بە دوو گریمانەدانین بۆ ئێمە لایەنگرینەکەین ئەگەر قسەکەی ئیسرائیل ڕاست بێ و کوژرا بێ با لەسەر ئەو ئەگەرە قسە بکەین. ینی چی ڕوو ئەدای خۆی ئەگەری بەهێزەوەی کە کوژراوە چونکە وەکو پێشتر عەرزم کردی عەلی لاریجانی لەو کەسانە بوو کە زۆر لە ئەکساز ئەکتیڤ بوو. ڕۆژان چەندین تویتی هەبووە. ئەمڕۆ تەنیا یەک تویتی کراوە ئەویش نووسراوێکە دەربارەی فەرماندەی نیروی ئاسمانی نیرو دەریایی لە هورموز باوای دابنین کە کوژرا بێت. لە حاڵی کوژرانی عەلی لاریجانی کۆمەڵی خوێندنەوەی جیاواز دەکرێت کە ئەمە تقریبا ئەتوانم بڵێم جۆرەکان تەنیا ڕای ئێمە نییە وەکو شرۆڤەکارانی باشووری کوردستان ئیسلامی ئێرانە و بە دوای ئەمەوە باس لەوە ئەکرێت کە ئەمریکا ئەو پارە زۆرەی ئەو هەدیە گەورەی کە باسی کردبوو بۆ مشتەبا بۆ عەلی لاریجانی بۆ چەند کەسێک کە باز لە گەر بمایە یان با بڵێن ئەگەر نظامەکە
بەردەوامی هەبێ و چکە دوو ئەگەری زۆر یەکەمیان مانەوەی بوونی مجتەبا خامنەی و ژیانی عەلی لاریجانی هەردووکیان، دووەمیان بەردەوامی نظام جیاواز و باڵە جیاوازەکانی ناو ئێرانیا هەبوو لەلایەک محافظکارەکان لەلایەکەوە ڕیفۆرم خوازەکان ئەیتوانین تا ڕادەیەک بەرەیەکی یەکسان یا بەرەیەکی هاوسەنگ بۆ مجتەبا خامنەی لە ناو ئێرانە دروست بکات. دووەمیان بریتی بوو لە عەقڵی بیرکردنەوەی ئێران و زۆر جار ئەم قسەیە وەکو مێشکێکی ئێرانەکان باسەکرا وەکو یاریزانێکی کاریگەری شەترەنج ناوزە دەکرا کە ئەیتوانرا لە چەندین سێکتەری جیاواز و گوتم تێگەشتنی جیاوازی بۆ بکرد و ئەیتوانی لەم ڕۆوە هاوکاری بکات. لەلایەکی ترەوە باز لەوە کرێ ئەو متمانە زۆرەی کە خامنەی پێی هەبوو بە تایبەت لە ڕێکەوتنی 25 ساڵ لەگەڵ چینە کە وەکو ڕاوێژکاری تایبەتی خۆی داینابوو و پەیوەندێکی تونتۆڵ لەگەڵ رووسیەکانە هەبوو لەگەڵ کەنداوە هەیبوو ئەیتوانی بۆ داهاتووی ئێران هاوکاری مجتەبا خامنەی بکات. بەڵام لە حاڵی کوشتنیا ئێمە توانین سەیری یەک دوو سێ شت بکەین. یەکەمیان ئەتوانم بڵێم کە ڕەنگە دواتر دەرفەتیەوە بێت بە وردە باسیەوە بکەن گۆڕینی بیرکردنەوەکان بەرامبەر بە ڕژەم چێنج ڕژەم چێنجیانەوەی کە ئەوترێ گۆڕینی نظام ڕەنگە پێشتر تێگەشتنمان بەرامبەر بە گۆڕینی نظام جۆرێکی تر بوو بەڵام لەمڕۆ ئەتوانم بڵێم خوێندنەوەی جیاواز هەڵەگرێت کە ڕەنگە وەکوتم دواتر باسیەوە بکەین. دووەم شت بریتە لەوەی مجتەبا خامنەی هێشتاش ئەڵقەیەکی بەهێزی ماوە بە دۆری خۆیان. کاک زانا مجتەبا خامنەی کاتێک لە ساڵەکانی کۆتایی هەندێک زۆر لە توێژەران و شرۆڤەکارانی بواری سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بە قوتابخانەی ئەزانن ئەڵێن بریتی بۆ لە قوتابخانەیەکی سیاسی ئەمنی لە ئیشان یعنی ئێستا بۆ نمونە ناوی 8 کەس ئەمڕۆ زۆر تۆخ کرایەوە دانێکیان ئیسماعیل قائانیە کە فەرماندە فێلەقی قودسە دانێکیان حسینی حسینە تائیبە کە فەرماندەی دەستگای هەواڵگریە لە ناو بەیت ڕابەریە سەردەمی خامنەی هاوڕێکانی ڕۆژی جۆر جۆرەکان پێیانوتری هاوڕێیان ڕۆژی تنگانە یان جۆرەکان پێیانوتری پرۆسەیەکی تەواو پیرۆز و ئەو هاوڕێیانی کە لە سەردەمی پاسداربوونە لە سەردەمی سەربازیە لەگەڵ مجتەبا خامنەیە هەبوون ئێستا ئەوترێت ڕۆڵیان هەیە لە ناو ئێرانی ئێستایەوە تا ڕادێک و چۆن پشتیوانی خامنەی بوون ئاواشتوان پشتیوانی خامنەی بکەن. کەواتە لە کۆی گشتی ئەتوانم بڵێم لە ئێمە زانین لە وڵاتی وەکو ئێرانە شەخص زۆر کاریگەر نییە. ڕاستە کوشتنی ئایلاریجانی بە خوێندنەوەی خەڵکی تر وەکو نیویۆرک تایمز وەکو BBC-یەکان وەکو جەماعەتی CNN وەکو ئانی تر ئەمە داخستنی کەناڵی دیبلۆماسی لەگەڵ ئێرانە یان کۆتایی هێنانە بە هەر ئەگەرێکی ئاگربەستی دیبلۆماسی لەگەڵ ئێرانەکانە بەڵام دوجار بیرمان نەچێ مجتەبا خامنەی هەیە هەتا ئێستا ناوێکی پایەدارە لە ئێرانە هەتا ئێستا وەکو ڕابەرێک مامەڵ لەگەڵ ئاکرێ سەرۆکی وڵاتان پیرۆزبایی لێ ئەەکەن پەیامی هەیە و ئەمەمان خاتە بەردەمەوەی مەرج نییە هەموو کەناڵەکان لەگەڵ مجتەبا خامنەی یادا بخرێن. بۆیە دیسانیش لەم ڕۆوە توانم بڵێم فەتێک سیر بکرێت بۆ داهاتووی کۆماری ئیسلامی ئێران. باشە مەسلەی غولام ڕەزا سلەیمانی یەکێکی ترە لە هاوشانە لەگەڵ فەرماندەی بەسیج بوو ئەو ینی بەسیج کێ لە ئێرانە بەسیج بەتانیشتی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامیەوە بریتە لە خۆبەخشەکانی کۆماری ئیسلامی بەڵەوە ینی باس لەوە ئەکرێت کە ئەوەندەی ژمارەی سوپای پاسداران بەسیج هەیە لە ڕووی ژمارە چونکە ئەمە کاریگەری ڕاستەخۆیە بێت لەسەر ئورەی ئەو بەسیجێکە هەیە لە دوو هەفتەی ڕابردووە یەکێ لە تاکتیکەکان کە ئێران بەکاری هێنا بریتی بوو لەکردنەوەی دەرگای پەیوەندیکردنی بەسیجی تازە بەڵێ ینی ڕای ڕابردوو میدیان و دەوڵەتی باسییان لەوە کرد کە ئەمریکا و ئیسرائیل شکستیان هێناوە لە پەرتەوازەکردنی سیستەمی سوپای پاسداران و سیستەمی بەرگریانە کۆیان کردو بەڵام ئەم جارە لێدان لە غولام ڕەزا ڕەنگە تا ڕادێکی تۆ جار باسم کردووە ئێران لەم شەڕێیاوە لە دوای شەڕی 12 سیاسەتێکی جیاواز جێبەجێکات ئەوش بریتە لە دانانی سێ کەسایەتی جیاواز بۆ هەر دوای غولام ڕەزاش لە دوای بەدڵنیاییەوە کەسی تر هەیە و حتمما ئەگەر هەواڵەکە پشتڕاست کرایەوە کوتم چکە تا ئێستا ئێران هیچ هەواڵێکی ینی خەبەرێکی باز بڵاو نەکردو لەو ڕۆوە هەتا ئەم دقەیەکە ئێمە قساکەین ڕەنگە دوای ئەمە ئیتر ئێران ئەگەر هەواڵەکەی ڕاگەیاند حتمما باسی جێگرەوەکە شێکرێت بۆ عەلیلاریجانیش باس لەوە ئەکرێت کە ئەگەری زۆر سعید جەلیلی ببێتە جێگری ئەو وەسعید جەلیلی ئەمڕۆ دەرکەوت لە سۆشال میدیایە پۆستی هەبوو ئەم تویتەری هینی بڵاو کردەوە تویتی خۆی بڵاو کردەوە و باز لەوە ئەکرێت سعید جەلیلی کێیە سعید جەلیلی یەکێک بوو لەو کەسانەی کە کاندیدی سەرۆکاتی کۆمار بوو زۆر تند بوو بەرامبەر بە پزیشکیان وێمە بینیمان ئەو کاتە یەکێک لە هۆکارەکانی دەنگی زۆری پزیشکیان کە هێنای بریتی بوو لە توندبوونی سعید جەلیلی و باز لەوە ئەکرێت کە ئەم کابرایە ئەڕواتە جێگەی عەلیلاریجانی وەکو سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی کۆماری ئیسلامی ئێران بەڵام میشتاژ وگوتم بابەتەکە ڕابەری ڕۆحی لەم بەرەوەی لەناو بنەماڵی لاریجانیە ئەوان چاویان لەسەر ئەو پۆستە بووە ینی نیگەرانیەک هەبوو لای عەلی لاریجانی تەنانەت لە دەرکەوتنیشیان لە ناو خۆپیشاندانەکەیە
وەکو باوکە با بڵین باوکی پیاوێکی ئاینی بووە خوێندنی ئاینی خوێندووە دوایی کەڕاتە بەکالۆریۆس ئەوە لە زانستی بیرکاری کۆمپیوتەرا بەکارش بەدەستێنێ دوایی ڕاتە ماست لە کۆیە سێ کەسایەتی جیاوازی هەبووە عەلیایجانی دانێکیانەوە وەکو کەسێکی ئاینی پابند و کەسێک کە بەڕاستی دڵسۆزی ویلاتی فەقیه بووە لە قوڵاییە عەلیایجانی سەربازێک بوو لەژێر دەستی ئایەتوڵا مجتەبا خامنەییە کە ئێستا وەکو ڕابەر لەماوەی 12 ڕۆژی ڕابردووە کە ئەو هەڵبژێراوە و ئەو بۆتە ڕابەر بەڵام لەگەڵ ئەوەشا بە هەموو پێوەرەکانی ئێمە عەلیایجانیە بینین کە ڕۆڵی جیاوازی بین لە کۆماری ئیسلامی ئێران 10 ساڵ بەرپرسی دەستگای سەدا و سیمای کۆماری ئیسلامی ئێران بووە دەستگای سەدا و سیمای کۆماری ئیسلامی ئێران هەمان ڕاستەکردنی هەم ئیدارەدانی لە ئەستۆی خۆیان بووە و تەنانەت باز لەوە کرێت کە لە سەرکوتی ڕۆشنبیرانی دژە کۆماری ئیسلامی ئێرانە ڕۆڵی زۆر خراپی بینیوە وەکێک بوو لەو کەسانەی کە جۆرەکان با بڵێن بۆتە هۆکارێک بۆ زۆری لە ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسان و ئەکتەرەکان کە ئێران بەجێدەڵن ئەمانە وەکوتم خوێنەوەی زۆر جیاواز بۆ عەلیایجانی ئەنی ئەمە دیوە هینەکەشی هەیە ینی کەوتت سەربازەی تر بەڵێ هەموو شوێک کۆماری ئیسلامی ئێران سەربازی کۆماری ئیسلامی کراوەوەی کردو ئەمڕۆ لەگەڵ ئەو خەبەرەیە خەبەرێک هەبوو مثلەن پەردەیان لەسەر بابەتێک هەڵماڵی کە مثلەن وتیان مەریەم لاریجانی کچی لە ئەمریکایە تەنانەت مامۆسایە و لە یەکێک لە راپۆرتەکان باز لەوە کاتە فاتمای کچی مەریەم فاتمە لاریجانی بەڵێ کە هی گرێ شێرپەنجەکانی مەسەلەن لە برازاکی جەواز زەریفیە کرێ مەسەلەن مەجموعەیەک لەوانە بوونی ئەوانە هەم لە ئینگلیس ئەم لە بەریتانیا هەمیش لە ئەمریکا یانی ئەمە چۆن لێکردرا ئەمیران وڵاتە حزب نییە بیرمان نەچێت وڵات یعنی خەڵکی زۆر زۆرە و خانەوادە جیاوازەکانیشی یعنی هەر بۆ نمونە ئێسێمە خوشکەزای ئایەتوڵا خامنەیمان هەیە کە باوەڕی بە کۆماری ئیسلامی ئێران نییە لە دەرەوە شەشی و دژی کۆماری ئیسلامی ئێرانیشە هەر خوشکەزایەتی یعنی خوشکەزای ئایەتوڵا خامنەی نەک مجتەبا و بە تەنیشتیەوە خەڵکی تریش هەن لە تەنیشتی مجتەباوە زاواکانیان هەن خەڵکی تریش هەن کە باوەڕی بە کۆماری ئیسلامی ئێران نییە یان بەلای کەم باوەڕی بەم بیرکردنەوە ڕێبەریەی کۆماری ئیسلامی ئێران باوکو کەس زۆر لێک نزیکە ئەمە حاڵێکی ئاساییە من نازانم زۆر قورس بێت چونکە هەموو وڵاتێکم شتانی تیا بێت ینی تۆ ئەمانە وەکو بەدواداچوون و زانیاریەکانی بەڕێز دکتۆر مومین ینی ئەمانە پێتوانیە مەسەلەن وەکو چۆنەوەی لە سعودی ڕوویدا محەممەد بن سەلمان پێشتریشی لەسەر کرابووی چێک بوو لە تەڵەبانەی کە لە ئەمریکای خوێند مەسەلەن ئیش لەسەری شێک لەوانە کرابێ ڕەنگە زۆر ئەمانە هیچ کامیان وەکو کەسایەتی کاریگەری ئۆپۆزیسیۆن دەرنەکەوت ڕەنگە پشت بەست بە عایلەکەیان وەکو میدیاکارێک زۆر قسەیان کردووە وەکو چالاکوانە قسەیان کردووە لە دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵیان هەبوو کاک زانان ملیۆنێک و 500,000 ئێرانی لە ئەمریکان بەڵێ وانە و بەتەنیشتیەوە ئەو سەیرە دکتۆر زۆر معجیبی ئەمریکان هەڵبژاردووە بەڵێ چەند ساڵە مەرگ بەر ئەمریکا و لە ئەمریکا زۆر حاڵەتە هەیە لە ئێرانەکان زۆر خۆم لە خۆم لەوێ لە ئێران لێمە پرسین زۆر معجیبی ئەمریکا و کەنەدان بەڵێ لە کولتوریشە زۆر معجیبی فەڕەنسیەکان معجبن بە ژیانیان لەوێ معجبن بە بوونی گرین کارت معجبن بە بوونی پاسپۆرتی ئەمریکی ئەم حاڵتە لە ئێرانەکانە زۆر بڵاوە شتێک نییە تازای مەهسمان پێکرد بیان بۆیە زۆر بە دووری نازانم کە لەو 1,500,000 کە لە ئەمریکان کورە لەو ملیۆنەی کە لە وڵاتانی کەنداون لەوانەی کە لە ئەوروپان خەڵکی تریشانی ئاساییە خێزانی ئەوانی تایە کچەزای ئەوانی تایە کچی ئەوانی تایە ڕەنگە بۆ نمونە جەواد زەریف خۆی کەناڵێک بۆ بۆوانەی کە زۆر جار هاوکاری ڕەفیقەکانی کردووە لە ناو کۆماری ئیسلامی ئێران کەوتێتی منداڵەکانتان بۆ لە زانکۆی خراپ بخوێنن وەرن من کەناڵتان بۆ کەم لە دەرەوە با بخوێنن ئەمە باس لەوە کرێت ینی بۆیە چونتە ئەمریکا لە زانکۆ جیاوازەکانی ئێران ئەمریکا لە زانکۆ جیاوازەکانی ئەوروپا منداڵی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران هەن ئەو هەبووە بەڵێ باش باز لە بابەتە بێنین تۆزێکتر بە ئەگریمانێک شێ مەسەلەن ڕەنگە زیندوش بێ بەڵێ بامە ئەگریمانێک کەمیش هەیە لەسەر ڕاست با سەدا 20 بۆ ئەوە دابنین بەڵام قسێکی لەسەرەوەی بەڕاستیە من نامەوێت لە ڕووی سکورێتی و مەسەل بەڵام ینی تۆ 50 ڕابەرەکەت بە ئامان گیراوە یعنی چی تۆچی لە شوقەی کوڕەکە دانیشێ دکتۆر ئەمانە جێی سەر سوورمانە ینی بەڕاست کاک زانا خۆی ئەو خۆپشاندانەی کە ڕۆژی هەینی ڕابردووە ئەنجامدرا و لە ڕۆژی جیهانی قودسا بەشێک لە فەرماندەکانی و بەرپرسانی باڵای و خودی سەرۆک کۆماری ئێران سەرۆکی قووەی قەزاییە بەرپرسە باڵەکانی کۆماری ئیسلامیان هاتن سەر شەقامەکان تەحەدایەکی زۆر گەورە بوو ئەمریکا و ئیسرائیل و جۆرە جۆرەکان هەر ئەو کاتیش لێرە باسمان کرد کە ئەمە بەتەنیشت دڵسۆزیان بۆ کۆماری ئیسلامی ئێرانەوە وێنەیەکیان پیشان دەرەوەدا کە ئێمە لەگەڵ زۆر حاڵەتی تریشا هێشتا وەکو ڕێبەرەکەمان ئامادەین کە گیان بەخت بکەین هێشتا وەکو ئایەتوڵا خامنەی ئامادەین بە ڕێگەی ئەوە بچین ئەنی ئەمە بابەتێکی قورس نەبوو بە ئێرانەکان و تا ڕادێکی زۆری ژەتوانم بڵێم چاوەڕوان کراوە و هەر چەند ڕۆژی ڕابردوو باس لەوە کرا کە لە دوای ئەوەی کە ئەمریکا ڕایگەیاند
ئەو پاداشتدانێ بۆ کوشتنی کۆمەڵی خەڵکیا بۆ زانینی کۆمەڵێک شوێنی کۆمەڵێک کەسایەتی ئێرانی حاڵتەکە وارد بوو ینی ئایلاریجانی ئەوە نەبوو بڵێ وڵات لە دۆخەکە دەرەچێت ئەتوان ڕزگاری بێت چونکە بیرمان نەچێت ئێمە شوێنی زانینی سەرکردەکانی کۆماری ئیسلامی ئێران زۆر قورس نییە بۆ دۆزینەوەیان بۆچی چونکە هیچیان هەتا ئێستا ئامادەنین کە خۆیان بشارنەوە هیچیان تا ئێستا ئامادەنین کە لەو با بڵێن سنەتەی ئایەتوڵڵا خامنەی خۆیان ڕزگارکەن کە خۆی نەشاردەوە ئێمە بینیمان خامنەی لە ناو ماڵەکەی خۆیان کوژرا و نییە خێزانەکەی بوو بە قوربانی منداڵەکانی نەوەکەی کوژرا پاسەوانەکانی کوژان چێشلێنەرەکەی کوژرا هەموو ئەوانەی کە لە ماڵەکە بوو کوژان کەواتە ئەمە بۆتە سنەتێک لە حاضرەکان ئیسرائیل قسەکە باگوێ لێ بگریم زایم پێشاتەکان چین ئەوتە بێژی سوپای ئیسرائیل ئێستا قسەکە با بێکەوە بینەر و بیسەری بین. שאנחנו פוגעים בחיזבאללה כל הזמן. ביממה האחרונה, בשבועות האחרונים, מאז שהוא פתח באש לעבר ישראל, וגם לפני כן, בחודשים האחרונים. מאז מבצע חיצי הצפון. کراوە و لە مانگانەی دواییشدا لە دوایین ئۆپەراسیۆنەوە ئێمە بەرپێشچوونی بەرچاومان ئەنجام داوە. هەموو ڕۆژێ هەموو هەوڵێک بۆ ڕێکەوتن یا بۆ ئاشتی پێشێ دەکرێت. سەرۆکی ئەرکانی حیزبوڵڵا پێش چەند مانگێک و ئەمڕۆژ ئێمە هەموو شوێنێک بەردومانەکەین کە حیزبوڵڵا لێەوە هەڕەشە دروست بکات بۆ سەر ئێمە و هەموو هەوڵێکی تری پوچەڵەکەینەوە نایڵین هیچ هەڕەشەیەک بۆ سەر هاوڵاتی ئیسرائیلی دروست ببێت. ئایا لە جەژنی فەسیحدا کۆمپانیاکانی گەشتی ئاسمانی هیچ ڕێنماییەک لەو بارەیەوە هەبوو؟ پارێزگاریکردن لە ژیانی هاوڵاتیانی ئیسرائیلی بەردەوام هەوڵ ئەدەین ڕێساکان شل بکەینەوە. ئەوە وتەبێژی سوپای ئیسرائیل بوو پێشەوەی کە دەستی پێکرد بە دکتۆر مومینەوە دوتم ئێستا ڕێک باسی لوبنان و حەزبوڵڵاکە ینی ئەوان جەنگەکەیان بەرامبەر بە ئێرانە ینی هێدلاینەکانیان تایتڵەکەوەی تۆخیەکەنەوە حەزبوڵڵایە زۆر چێش ئەوە بە تایبەتێ متەبێژە زۆر کێشەی لەگەڵ حەزبوڵڵایە نازانم دکتۆرە مۆزوعتەوە ئەم هەر هاتێتە سەر شاشە باسی حەزبوڵڵای بیرمانە باتەوە شەڕیان هەیە لەگەڵ ئێران داگیرکردنی لوبنانەوە بزانم بەڵێ حەزی لە داگیرکردنی لوبنانە ئەمە قسەی چە بۆ ئەمڕۆ کە تەکلیفیان لە هەندێک لە محەممەد جۆلانی کرد بێ هەندێک لە هێزەکانی بنێرێ بۆ باشووری هەڵان هەفتەیەکە هەیە ڕۆژەڵاتی محەممەد جەمال کە ڕۆژنامەنووسی نزیگە ئەحمەد شەرع خۆی لە سەر سنووری لوبنان ڤیدۆی بڵاو کردەوە چەند جارێک لە ئەکسەکەی خۆی و باسی لەوە کرد کە سوپای سووریا چۆتە سنووری لوبنان ئەو ڕۆژە باسی کە تقریبەن 5 ڕۆژ پێش ساب پێم وابێ بڵاوی کردەوە ڤیدۆکی بڵاو کردەوتی ئێمە بۆ پارێزگاری لە سنوورەکانەچین بەڵام بەدڵنیایی ئەم جوڵەیە بێ ئامانج نەبووە بێ ئامانجیش نابێت و مەترسی ئەوە هەیە کە بەتەواوەتی سوپای سووریا داخڵ بکرێت بۆ ناو لوبنان بۆ شەڕی زەمینی چکە ئەو شەڕی کە زۆرێک لە دکتۆریانی لوبنان ئیسرائیل خۆی پێی نەکرێت ئیسرائیل داهمەیەکی هەبووە مداهمەیەکی زەمینی هەبووە لەوێ ینی شەڕنا بەڵام داخەڵبوونێکی هەبووە بەس کەوتۆتە تەڵەیەکەوە تەڵەیەکی حەزبوڵڵا و زۆری لێ کوژراوە مێدیا کەم باسی فۆکەسی خستە سەرێ بەڵام حەزبوڵڵا تۆزێهینیان ئێستا ئیسرائیل ئەگەر بتوانێت قەناعەت بە ئەحمەد شەرع بکات و سوپای سووریا بکات بڕاتە ئەوێ شەڕێکی زۆر خراپ ڕوئەدات چکە بەدڵنیاییەوە ئەوان تینون بە خوێنی حیزبوڵڵا و ئەوان پێیان وایە کە ئەو چل و ئەوەندە ساڵی کە ڕژەیم بەشار ئەسەد لەسەر حکوم بووە حیزبوڵڵا پایەکی بەهێز بووە بۆ پاراستنی ڕژەیم بەشار ئەسەد و ئێمە زانین ڕژەیم بەشار ئەسەد تاوانی زۆر گەورەی بەرامبەر بە گەلەکەی خۆی کرد 14 ملیۆن هاوڵاتی سووری ئاوارە بوون دەیان هەزار کەس کوژدان دواتر ئاشکرابوونی زیندانەکان بەڵگەی زۆر گەورەی پیشاندان کە خەڵکی زۆر گەورە و خەڵکی زۆر ژمارە زۆر لە زیندانەکانی سووریا لە زیندانەکانی بەشار ئەسەد ئەستان بە خراپترین شێوەکانی مامۆڵیان لەگەڵ ئەشکەنجدان ئەشکەنجە دراون لە سید بڵێ بەڵام لەگەڵەوە شاوگوتم ئەحمەد شەرع ڕقێکی زۆری لەگەڵ ئێرانەکانە و بە شێوازێکی زۆر تند لەگەڵ
نهجی شیعیە مامەڵاکات بەڵێ چێشەیەکی ڕابردوو شابینی عەلەویەکانە خراپ مامەڵی کرد و ئێستش چاوەڕوان ئەکرێت ینی دوور نییە ئەگەر ئەو هەماهەنگیە و لەگەڵ حەزبوڵاشەوە بکە بەرامبەر بە حیزبوڵڵا ئامادەیە هەموو شەڕێ بکات ئەگەر هەماهەنگیەکەس لەگەڵ ئیسرائیل سەر بگرێت ئەوە چکە مۆزوعەکە بەڵام ئەوەی کە ماوەتەوە تا تورکیا لەگەڵ ئەو تەدەخولیان نییە تورکیا پێی وایە کە نابێت سووریا بەشداری ئەم شەڕە بکات بەڵام ئایا بەگوێ ئەکادیان نا ئەوەش مۆزوعێکی ترە چکە ماوەتەوە بابەتی لوبنان زۆر حەساسە بەڵام لە خۆڕاپیان نەوتوە خاڵە بۆی چۆلەکەیان بۆ بگرێت ئەوە ڕاستە بەڵام آخر دوجاریش بیرمان خۆتەزانانی و فترەی پێشوو لێتێکە چووکە ئایا ئەمە ئەفسەرێکی پێشووی CIA بووە یان کاک زانە سووریا زەعیفە سووریا بەرگەی دوو موشەکێرانەکان ناگرێت یعنی هەر سەب بیانەوێ ئەمڕۆ هێرش بکەنە سەر سووریا تا ئێستا هیچ هێرشێک بۆ سەر سووریا نەبووە هەر ئەمڕۆ هێرش بکەنە سەر سووریا زۆر بە ئاسانی توانن زۆر خەڵکیان لێ بکوژن چکە سووریا بۆ ئێران وەکو هێلکەی پاکراو وایە لەبەر دەستیایەتی زیاد لە 40 ساڵە شارەزای کون کە لەبەری سووریایە و بەدڵنیاییەوە ئەگەر بیانەوێ و ئەگەر سووریا بڕاتنەوە ئەم شەڕەوە بە زیانێکی زۆر گەورەی تووشە بێت ینی ئەوە بەڕاستی وایە تورکیاش هەست بەمەترسەکە بەڵام لەو لاشەوە ئەو وڵاتانی تری وەکو فەڕەنسا و وڵاتانی ئەوروپا کە بە دوای ئاگربەستی ناو لوبنانەوە دۆستی تورکیان و پێیان وایە مادام تورکیا ئامادە نییە کە لەگەڵ ئەمریکا دەربارەی بێمنەتی بوو لە ناتۆ ئەوە ڕێگەمێ بیکەمەتەوە ئەمەش پەیوەندی بە لوبنانی شەو هەیە بۆیە یعنی ئێستا من چەند ڕۆژی ڕابردوو قسەیەکە بوو کە داوا کرا مەسەلەن باسی لە ژاپۆن کرد وەرن بۆ خۆتان بیکەنەوە ئێمە بە هاوکاریتان بکەین کەس بەهانایەوە نەچوو ئەڵێن مەسەلەن ئەوروپیەکان یانوێ تۆڵی لێ بکەنەوە لە دۆناڵد ترەمپ کە لەماوەی ڕابردووە مەسەلەن تا ڕادەیەکە کرێت سوکاتی دیبلۆماسی پێکردن ئەنجومەنی ئاسایی شوونەتەوە گرتوەکان و ناتۆ و چی و یاسانی و دەوڵەتی ئۆشتانە جیانێکی گۆڕاو کاکزان لە دوانی ئەمڕۆی دۆناڵد ترەمپ بەرامبەر بێمنەتی خۆی لە وەی وڵاتانی کەندا و وڵات من هیچ زمانێکمان نییە بۆی کە بڵێن وڵات فشارە کاریگەری هەیە لەسەر دۆناڵد ترەمپ بەڵام فشارەکە بەردەوامی هەیە ڕۆژانی ڕابردوو هاوڕێیانمان حتمما کە ڤەری ئەو دۆناڵد ترەمپەکەن کە لە پێناو بەرژەوەندی نەتانیاهۆیان شەڕی کردووە ئەمڕۆ یەکێک لە بەرپرسانی کۆشکی سپیوازی هێنا کە بریتی بوو لە فەرماندەی خەریکی دنەدانی گەلی ئەمریکین بەرامبەر بەمە و دەقە بە دەقە کێروی ئەو کەسانی کە لە ناو ئەمریکایە دژی دۆناڵد ترەمپن بەرزەبێتەوە دۆناڵد ترەمپ بەم قسانەی ئەمڕۆی بەرامبەر بە ناتۆ ئەوێ بە ئەمریکەکان بڵێ من خنوایە ئەمریکا و ئیسرائیل ناتوان بیان پارێزن وڵاتانی کەندا و ئەمە جۆرەکان هێشتا لەو گفتوگویان یان بە تەواوی ئەوە نەسەلمێنراوە دوو شتی زۆر گرنگ هەن لێرە دانەیەکیان ئەو کەناڵان کە بە دوایە ئەگەڕێن ئەوان کە ئێمە ئامادەین لە هەموو ڕێکەوە هاوکاریتان بکەین ئەگەر بێنە سەر کەناڵێک کە پەیوەندی بازرگانەکان لەگەڵ ئێمە تونتکەن بۆیە وڵاتانی کەندا ئێستا ئەم دوو ئۆپشنیان هەیە دانەیەکیان وە گوتم هاوپەیمانێکی سەربازی ئەمنی لەگەڵیان لێ بەسەر ئەو فەرێکی وای پێداون تا ئێستا بەڵام ئەمە ماوەتەوە ئەم پەیامی دۆناڵد ترەمپ عەرزم کردی ئەمە خوێنەوەی جیاواز دانێکیان بۆ گەلی ئەمریکیە دانێکیان بۆ وڵاتانی کەنداوە ئەگەر ئێوەش وەکو وڵاتانی ناتۆ بێبەری بن لێم منیش بێمنەتە بن لێتان ترەمپ ئەوێ بەڕوونی بە وڵاتانی کەندا و بڵێ ئەوە من ناتۆم بێبەری کرد هەر دوێنێ بێمنەتی خۆم لە ناتۆ ڕاگەیان بەرامبەر بە ئێوەش هەر هەمان شتەکە دکتۆر دوێنێ و پێرێ سەدان ملیارد دۆلاری برد بەڵام چی بۆ کردن ئەخر ئەم پرسیارە قورسە بۆ گەلی کەندا و قورسە بۆ وڵاتانی کەندا و زۆر قورسە یعنی ئەو هەموو پارە زۆرە درا نزیک بە 2 تریلیۆن دۆلار دراوە بە ئەمریکەکان لە وڵاتانی قەتەر لە وڵاتانی ئیمارات لە وڵاتانی سعودیا بەڵام بەرامبەر بەچی ئەم بابەتەوە گوتم جێگەی ئەوەیە کە ئەوانیش بیری لێ بکەنەوە بەچی ئاگەڕن دوجار ئەم پەیامەی دۆناڵد ترەمپ کاکزانە ئەمان خاتە بەردەمەوەی کە لە حاڵەتی نەبوونی ناتۆیە ئیتر ئەمریکا حساب بۆ هیچ بنەماکی نەدەوڵەتی ناکات نە یاسای نەدەوڵەتی شەڕ نە پابەندبوونی شەڕ نە ئەوەی کە وڵاتانی ئەوروپی سبێنێ گلەی لە ئەمریکا بکەن بڵێن ئێوە پایەماڵی یاساکانی شەڕتان کردووە بۆیە دەستکراوەی ئەکا لە شەڕی ئێرانە ینی وەکوتم مەترسی هەیە لەم ڕووەوە کە شەڕەکە بەرەو دۆخێکی زۆر خراپتر بڕوات بێمنەتیەکەی دۆناڵد ترەمپ لە ناتۆ ڕەنگە پێشتر کە جۆرەکان وڵاتانی فەڕەنسا ئەڵمانیا ئیسپانیا دەکشێمەوە مەسەلەن وڵاتانی وەگوتم وڵاتە جیاوازەکان ئەڵمانیا فەڕەنسا ئیسپانیا کە دژایەتی شەڕەکان ئەکرد هەتا سویسرا کە پەیامی هەبووە جۆرەکان کەناڵی هەماهەنگی کردەوە کەناڵی دیبلۆماسی کردەوە بۆی کە بڕۆتە ناو شەڕەکەەوە و جۆرە بە جۆرەکان بە دوای ئاگربەستا بڕوات هەموو ئەمانە بێ ئومێد دەکات بە تەنیشتیشەوە جۆرەکان مەترسی هەیە کە دۆناڵد ترەمپ ئیتر هیچ گوێ نەدات و بڕاتە سەر سیاسەتەکەی نەتانیاهۆ بۆ وێرانکاری لە ئێرانە کە ئەمە
چەند خوێندنەوەیکی چەند مەترسێکی گەورەی لێ ئەکرێت هەندێک لە ئاژانسەکانی بواری خۆراک ئەمڕۆ بە پارەی چینی بە یەنی چینی وهمانن بەڵێ هەروەکو ئەوەی کە پێشتر ئەکرا مەسەڵەن کەمی کردو بەڵام هەر هەیە هەل لە ڕێگەری هورمزەوە توانێت سەرش خۆیان بکەن شەر هەیان بووە تا ئەمڕۆ هەر نوتێکی زۆر باش بکەین ئیسرائیل ئەڵێ من درێژە بە شەڕەکە ئەدەم تا کۆتایی ئەمریکا ئەڵێ ئێمە شەڕەکە درێژەکەینەوە هیچ دەرگایەکمان نییە بۆ کورتکردنەوەی ماوەی شەڕەکە کەواتە لە کۆی گشتی ئێمە ئەتوانین شەڕەکە بەرەدۆخێکی ئالۆستر تەم و مژاویتر ئەڕوات ئالۆستر ئەڕوات بە تایبەتی لە دوای کوشتنی علی لاری لە دوای کوشتنی ئایکۆنە جیاوازەکان ڕەنگە بۆ نمونە ئێستا باس لەوە ئەکرێت کە قالی باف ئێستا لە هەدەفا بێت لە چەند ڕۆژی داهاتووە ئیسرائیل بەدوای ئەمەوە بێت هەندێک ڕۆژنامەنووس یەک دوو ڕۆژنامەنووس ئیسرائیلین بینیە مێوارەیە باسیێنەوە کردبوو کە پزیشکیانەکەتەنە ئامانجەکەەوە بەڵام هەموو ئەمانە گوتم ئەگەری جیاوازن کە ئایا بەڕاستی بەدوای کێوەڕۆن بیرمانەوە لە پێش هەر هەمویانەوەی بێگومان هەمووی ئەو شەڕ و بابەتانەشی کەڵێن دەرکەوێ ئەو بابەتەیە من نەمەوێ بۆ بینەرەکانم شتێکتان بەبیر بێنمەوە ئەو کاتی بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق بوو چین ئۆفرێکی پێشکەشی عێراق کرد کە ئەمە لە هەندێک لە میدیای عێراقی و کاتە باسی لێوە کرا و زۆریش فۆکەسی نەخرا سەر عادل عەبدولمەهدی بەڕێزیان ئەم پیاوێکی مخەزرەم بوو ئەم پیاوێکە مەسەلەن دۆستی کورد بوو هەم لە ناو خۆی شیعەیە قبوڵ بوو پیاوێکی لا شەڕە وەکو کورد ئەڵێن 19 پارێزگارەکە ئەو کاتە هەڵەبجە بە فەرمیش نەناسێنرا بوو بانگێشتی کردن بۆ سین ئۆفرێکی دا بە عێراق من ئەمە کە ئەژێڕمەوە زانیاریە ئەمە چیرۆکێکی ڕوویداوە چین کە لەگەڵ پارێزگارەکان کۆبەوە پێی وتن ئۆفەرەکە بەم شێوەیە بوو وتی ئێوە بڕۆن پێداویستیەکانی ژێرخان و سەرخان بە تایبەت مەسەلەی ئەوەی کە ئێستا پێویستانەوە ئەوەی واتێ تەسەوڕیشەکەن بۆ 10 ساڵی تر پێویستانە ئێمە ئامادەین وەکو سین دێین بۆتانەکەین هەر 19 پارێزگا بڕۆنەوە تاوتوی خۆتان بکەن بزانن بە دوای ئەمە عێراق خەریک بۆ ڕازی بێ پارێزگارەکان هاتنەوە هەتا بیریشمە لەو سەردانەیە پارێزگاری سلێمانیوان تو خەریک بوو تووشی ڕووداوێکیش بن کاک دکتۆر هەڤاڵ ئەمەی باش بیرە بەڵام بەناو شۆرشی تشرینیەکان دروست بوو خۆپشاندان دروست بوو باڵێزخانە سووتە ئەمریکا ئەمەی پێ قبوڵ نەکرا نانەوێت تۆ بژی هیانەوێت تۆ ئیلا داهات و خێروبێرەکەت بۆ ئەوان بێ ئەوەی کە دکتۆر مومین ئێستا باسی کرد بۆ ئیمارات هەمان ئەو دۆخێ بۆ وڵاتانی کەنداو نەکاری ئیمارات هەمان ئەو دۆخێ دێتە پێشەوە قسەکە لەسەرەوەی عێراق باشیان ئێران باشە بابەتەکە تۆی ئینسان تۆی مرۆڤ نی من هەمیشەمەوێت لە ڕووماڵەکان تاکید لەوە بکەمەوە پێ دوانە بێ ئەم شەڕە بوەستێ سوودی تۆیە بەردەوام بێ سوودی تۆیە هەر دەست پێشی بابەتێکی تەماعکاریە بابەتێکی خۆپەرستیە ئەجینا ئەو کاتە کە سین ئەیوت ئێمە خۆمە نازانی داهاتی نەوتی عێراقی شتی لێ دێ بە داهاتی نەوتی هەرێمی کوردستانیشەوە یعنی معلوم نییە سەدا سێ چواری بۆ سین بواە سین ویستی غەزووی یان داگیرکاری عێراق لەو هەندێک لەوانی کە ئێستا پێیان وایە ئێرانیزمن ئەوان هاوکاری ئەمریکایان کرد بۆ سووتانی باڵۆزخانەی ئێران بۆ سووتانی کۆمەڵێک شوێنی تر حتا تەنانەت باڵۆزخانەی خۆشیان سووتانە نوێکی بەهێز لە ئاسمانی هەولێر بیسترا بە پێی زانیاریەکان ئەوەیە کە درۆنێک لە ئاسمان لەلاەن تێشکێنراوە بەڵێ ئەمە لە شەوی ڕابردۆ بەردەوام ئەو بابەتانە هەیە درۆنەگات ئاسمانی هەولێر و ئەتەقێنرێتەوە بەڵام دەنگەکەی زۆرە ئەو بەپی ئەو زانیاریانە بدەم بە هاوڵاتیان کە دەنگەکە زۆر بوو یعنی هی ئەوەیە کە لە ئاسمانە تەقێتەوە خێرایی دەنگەکە زۆر جێگەی مەترسی نییەوە جێگەی مەترسی نییە مادام ئینشاڵڵی جێگەمە کورد لەو شتانە ناترسێن الحەمدولله ئینشاڵڵ سەلامەتی شەوی بە تایبەتی هەولێریەکان ئەو ڕۆژانە منداڵێکم بینی لەگەڵ ڕەچی باداوای هەولێر زۆر جوان قسەیەکی بەڵام ئینشاڵڵ هەموو لاکی سەلامەتە هەموو لاکی سەلامەتەوە ئینشاڵڵ دکتۆر یعنی ئەو بابەتەم کە جێڕاوە بابەتەم باسکردی وادارم تۆش هاوڕابی باسکرا گەروی هورمز باسکرا دکتۆر گەروی هورمز ئەمڕۆ قسەیەک هەبوو کە تورکیا و هندستان مافەقەتیان وەرگرتووە جمو جۆڵەکانیان بکەن
ئەمە لە تەلەڤیزیۆنی ئێرانیەکانیان لە خەبەر ئێرانیەکان هات وتیان وەزیری نەوتی عراقیش نەیدایە میدیا عراقیەکان من نازانم زۆر گەڕام نەمبینی نازانم بەسەر منات تێپەڕی هەبوو وتی ئێمە مافەقەمان وەرگرتووە مدیا ئێرانی ئەوەی هەبوو وتی مافەقەمان کەناڵەکە کرابوو کەناڵێک پەیوەندی کرابوو لەڕۆ حیان عەبدولغەنی بابا پەیوەندی کردبوو وتبی ئەویش عراقیش لە مەودوا بۆ ئەوەی کە گەشتێوار هەڵگرەکانی نەوتی بجوڵێنەوە ئەڵێ ئێستاڵێن ئەمریکاڵێ داخراوە ئەڵێ فەرموەرن بیکەنەوە بە ئەوروپا و کۆی پرسیارم کرد لە جەنابەت بەڵام ئێران ئەڵێ تەنها بۆ دوژمن داخراوە قسەی ئێرانیەکان مەسەلەن لە حاڵەتێکی وهایە ئەوروپیەکان ڕوبەڕووی قەیرانێکی گەورە ئەبنەوە تا سەر ئەوانش ئەوە تەماشاکەن ئەوان ئەڵێن ئێستا ئەوان بەرامبەر ترەمپ بەکارێنن درێژە پێدانی ترەمپیش بەرامبەر ئەوانە بەکارێنێتەوە لە شاراوەیە لێنێ و پێڵێ لە قەزدی شاراوەیە کاکزانە ئەم پەیامەی دۆناڵد ترەمپ بۆ بێمنەتبوونی لە ناتۆ کۆمەڵێک لێکەوتی زۆر جیاوازی هەیە یەکیان بریتە لە بێمنەتبوونی لە وڵاتانی ئەوروپا بێمنەتبوونی لە وڵاتانی ئەوروپا ژیانی چی ینی ئەم شەڕە وەکو پێشتر وتم ئەگەر ئەمریکا سەرکەوێتیایە کە زۆربەی ئاماژەکان بۆ ئاراستەیان دوجار ئەمریکا سەرەکەوی بەڵام سەرکەوتنەکەی ئایا ڕێژەیە یان سەرکەوتنێکی ئەوەیە کە لە ئاستی چاوەڕوانەکانی دۆناڵد ترەمپ و ئیسرائیل بێت دوو جۆر سەرکەوتن نەکرێت لەم تێگەشتنەیە هەبێت دانێکیان سەرکەوتنێک کە بۆ ئەمریکا سوودی هەیە کە باس لەوە کرێتەنە لە ١40 تا ئێستا ئەگەری هەیە ئەگەرەکەشی بەقووەتە ئەویش ئەوەیە کە نظامەکە ملکەچ بکات بە شێوازێکی زۆر سادە کەنداو با بڵێن بەڵێ کە ئەمە بۆ ئێرانەکان زۆر قورسە بەڵام دوجار ئەمە لەگاتە حاڵی ناچاری ئەگەرمە ڕووبا دۆناڵد ترەمپ لە چەند ڕۆژی ڕابردووە باسی لێک شت کرد و ئەمڕۆژ تا ڕادێک تۆخ کرایەوە بەڵێ چ ئێرانێک ئەمە ئەکات هیچ گرنگ نییە گرنگەکەوەی کە ئێران بێتە ناو بازاری وزەی جیهانیەوە و بەشێک بێت لە پارتنەرەکانی ئەمریکا نەک خەڵکی تر بۆیە گەروی بۆ نمونە هیندستان مودی لە چەند ڕۆژی ڕابردووە پەیوەندی تەلەفۆن لەگەڵ پزیشکیانە هەبوو بە هەمان شێوە وڵاتانی تریش ئێستا لە پەیوەندیان لەگەڵ ئێران بۆ ئەوی کە کەناڵیان بۆ بکاتەوە لەو ڕۆ هاتوچۆی کەشتیگەلەکانیان بکرێت ئێمە زانین کەشتیگەلی چینی کەشتیگەلی ڕووسی کەشتیگەلی هندی تێپەڕیون لە چەند ڕۆژی ڕابردووە باس لە تورکیا ئەکرێت وەکو بەڕێز دوتت و هەروەها ئەمڕۆ داواکاریی عراقیەکان لە ئێرانەکان هەبووە کە داوایان لێکراوە ئێمە هاوکاری نزیکی ئەوەین دراوسی ئەوەین هاوبیری ئێوەن لە کۆمەڵێشتاوە بەشێکی لە قوربانەکانی ئەم شەڕە ڕێگەمان پێ بدەن باتوشی خێرانی دارایی نەبین چونکە وەستانی 3 ملیۆن بەرمیلی نەوتی ڕۆژانەی عراقیەکان دوورمەودا باسی ئەمڕۆ بەیانی نییە بەڵام دوورمەودا کاریگەری زۆر خراپی لەسەر اقتصادی عراقە بێت چونکە سەرچاوەی سەرەکی یان شادەماری اقتصادی عراق بریتە لە نەوت وەستانی فرۆشتنی نەوت ئێمە زانی لە ڕۆژان ڕابردووشە عراق داوای لە هەرێمی کوردستان کرد کە لە ڕێگەی بۆرەکانی ئەوانەوە نەوتەکە بفرۆشەوە بابەتەش بوو بە بابەتێکی گەرم قالی بافیش ئێستا قسەی کردووە ئێکسێکی لەسەر کردووە تەنگەی هورمز بە وەسعەتێ پێش ئەس جەنگ باز نەخواهات گەشت بەڵێ ئەوە پێشتریش باسم کرد لێرە شتێک کە بەلای ئێرانەکان و ئەمەیە گەروی هورمز خەتێکی سووریان بەژرا کێشاوە یان ئەبێتە کەناڵی بەڵام لێدان لە خارجیش بۆ ئەوە لێدان لە خارجیش بەتەکید بۆ ئەوە بووە و بەتەکید ئەمریکا زۆر یەکەمجار وتی چی وتی ئێمە ئامادەین ئۆپەراسیۆنمان هەبێ بۆ پاراستنی کەشتیگەری وڵاتان بڕۆ کەشتەکانتان برێن بەڵام سەرکەوتونەوە وت بنکەی جیاوازیان لە جەزیرەی خارکاپێکا کە بریتی بوو لە بنکەی سەربازی بنکەی ئەمنی و بنکەی هەواڵگری بە هەمویانەوە هەر سێ قۆناغەکە بۆ ئەوەیە کە ئەم دەرەچێ بکاتەوە بۆ ئەوەیە ئەم کات سیاسەتی تەنگەی هورمز جێبەجێەکە کە بە تەواوەتی فۆرمێکی جیاوازدا بە شەڕەکە کە بریتیە لە شەڕی بەرگەربوونەوەی تا کۆتایی کە بریتیە لە شەڕی بەرگری تا کۆتایی کە ئێمە لە سەردای شەڕەکەەوە ئەزانین ئێمە قۆناغی جیاوازی شەڕەکەمان بینی شەڕە سەربازیەکەمان بینی شەڕی میدیاییمان بینی شەڕی ئەمنیمان بینی شەڕی اقتصادیمان بینی بەڵام ئێستا سیاسەتی هورمز خەریکە ئەوەندە ویلایەتی فەقیه بۆ ئێرانەکان پیرۆزی بۆ ئەگەڕێتەوە و هەتا خوێندنەوەی زۆر جیاوازی هەبوو بۆ نمونە لە ڕۆژنامەیەکی ئێرانیە باسی لەوە کردبوو کە گەروی هورمز بەشێکە لە نعمەتەکانی خوا بۆ گەلی ئێرانی و بە دڵنیاوی ئامادەین قوربانی بۆ بدەین یعنی وەکو چۆن ئینسانێکی موسڵمان بەرامبەر بە شکرانە بەژێری بۆ خوا قوربانی ئەدا وتی ئێمە ئامادەین کە قوربانیشی بۆ بدەین ئەوە دکتۆر ببوورە سوپای پاسداران ینی بە ئامانجگرتن و کوژرانی سەردار غولام ڕەزا سلێمانی ڕاگەیاند بەڵێ بەس هێشتا باسییان لەرجای نەکردووە بەڵێ باس لەرجای نەکراوە تا ئێستا نانە هەر ئەوەی خەبەرگوزاری فارسە ڕزای بڵاو کردەوە بەیانی سوپای پاسدارانی بڵاو کردوەوە بەڵێ حەزم کردیوتم تقریبا ئەگەرەکە زۆر بە قۆد بوو ئەو چکە هیچ شتێک نەبوو لەوەیە ئەوژ لە دیفاعی ئەڵێ 8 ساڵەیە یا بەشدار بوو بەتاکید بەڵام بە خێرایی بوون
ئەو تەکید یان ڕەنگە ئێستا جۆرەکان خەریکە سیاسەتی سێبەریش لەوەدا دێتە ناو سیاسەتی یارانەوە دەرنەکەوتنی فەرمانتازەکان ڕانەگانی ناوەکانیان خەریکە بێتە بابەتێکی تازە نانە بەس تەنها باسی ئەویان کردو دکتۆر با باسی دەرگا لەسەر شتێکی تر بکەنەوە تەمامە جادە گشتێکە بێ پێیان باش سۆمالیزەکردنی ئێران بێت یا خۆت بەڕاستی لە شوێنێکە ئەبێ ئەو بدۆخە بوەستێ و هەر ئەوانەی لەناو ئەوی زامان کە دکتۆر هەردیم ڕێکەوتن کاکزانە ئێمە بیرمانە هەر لە سەرەتای شەڕەکەەوە دکتۆر خەبەرێکەیە ببوورە دوای ئەوەی کە لەتەر ڕۆژی ڕابردوودا بابەتێک کە زۆر بەچڕی باسی لەو کرا و کەمێک پێشتاش ئەمە باسمان لە قسەیەکی حەیان عەبدوڵغەنی کرد کە ڕێکەوتنی ئێستا ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر ناردنەکردنی نەوت لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستانەوە بۆ بەندەری جیهان ڕاگەیاندراوە بۆ زانیاری زیاتر ئەچمە لای هاوکارمانیان پەیامبەرمان محەممەد عەبدوڕەحمان لە بەغدا و محەممەد سڵاو لێ بێم کاتت باش ئەم زانیاریانە سەرچاوەکەی چییە و متنی ڕێکەوتنەکەیان تێکستی ڕێکەوتنەکە چۆن چۆنیە ئەگەر لای جەنابەتێ بەیان بەدەست گەیشت بێ زانە دوایین زانیاری و نوێترین زانیاری وردەکارەکەی بەم جۆرەیە ڕێکەوتن کراو لەسەر ئاستی باڵا لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی بەغدا و هەندێ زانیاری باز لەوەش دەکەن کەەوە کۆبنەوە کراو لە ڕێگەی ڤیددیو ئۆنلاینەوە بۆی بگەن بە ڕێکەوتن و ئێمە ئێستا لە پەرلەمانی عراقی هێشتا دانیشتەکە نەکراوە و بەپێی ئەو ڕێکەوتنیکەوە دەکرێت ڕۆژانە بڕیارە سبەینێ سبەی چوارشەممە سەعات دەی بەیانی منیسە لەگە سەرچاوی تایبەت لە کۆمپانیای نەوتی باکووری کەرکووکەوە قسەم کرد ئەو باسی لەوە کرد کە سبەینێ سەعات دەی بەیانیانی نەوتی عراق لە بۆڕی بڵین لە کەرکووکەوە هەناردە دەکرێت بەرەو بەندەری جیهانی تورکی و وەکو قۆناغی یەکەمیش بڕی نەوتەکە لە نێوان 250 بۆ 270,000 بەرمیل نەوت دەبێت و زانێرێکی دیکەش ئێمە بیخەمەڕۆ ئەم دانیشتەی ئەم ڕێبان هەرچەندە بڕیار بوو بە تایبەتی لایەنە شیعەکان کە داوایان کردی بوو دانیشتێک بە سرێدژی ئەو هەڵوێستا حکومەتی هەرێمی کوردستان ئێستا لە نێو پەرلەمانتاران ئەو دەنگۆیە هەیە کەوا دانیشتەکە بگۆڕدرێەوە تا ئاراستە و بەدیل بدۆزنەوە بۆ ڕێکەی کەرکووکوە من زانیاری تایبەتم لایە کە دوێنێ سەعات 12 شەو بەڕێوبەری کۆمپانیای نەوتی باکووری کەرکووک گەیشتووەتە بۆڕی نەوتیەکەیە چووە لەوێ بە دوواداچوونی کردووە لەگە تیپێکی تەکنیکی و ئەمڕۆ وردەکاریان دەستکەوتووە و بڵێن بە دوواداچوونیان کردووە لە چوارچێوەی بە دوواداچوونەکەیاندا ئەو بۆڕێنەوتەکەوە دەچێتە مووسڵ لە مووسڵەوە چێتە بەندەری جیهان نزیکەی 170 کیلۆمەترە لە 170 کیلۆمەتر بڵێن بۆ 230 کیلۆمەترە لە ئەو مەسافەی بۆڕەکە خۆی 230 کیلۆمەترە بەڵام لە 170 کیلۆمەترەوە بۆ 230 کیلۆمەتری ئەو کاتە و بۆ ڕێز زیانی پێگەیشتووە چونکە لە کاتی سەردەمی داعشدا کەوا ڕوبەڕووی زیان بۆتەوە زەروزیانی زۆری پێگەیشتووە و تاوتوی ئەوە شەکرێتکەوە ئەمە وەکو بەدیلێکی تردا بنرێت وەک بۆ لە پاڵ بۆڕی کەرکووکەوە بۆی هەناردەی نەوتی عراق زیاتر بکرێت بۆ بەندەری جیهان و ئەمە لەگەڵ سەرچاوە قسەم کراماژەی بۆ کردکەوە هەموو ئامادەکاریەکیان کردووە چاوەڕێ دەکرێت لە ماوەی مانگێ بۆ 2 مانگ ئەو بۆڕێنەوتێشکەوە لە ڕێگەی مووسڵەوە دەچێتە بەندەری جیهان ئەلوێشەوە هەم هەناردەی نەوتی عراق دەست پێ بکاتەوە بەڵام ئەوەی هەیە سبەینێ چوارشەممە سەعات دەیبانی نەوتی عراق لە کەرکووکەوە ڕەوانەی بەندەری جیهان دەکرێت و ڕێکەوتنیش کراوە لەسەر ئاستی باڵا بەڵێ محەممەد ببوورە دوو خۆتەزانی دوو بۆری هەیە بۆریەکانی هەرێمی کوردستانە بۆریەکی شەبوو تەنها چێکێکی پێویست بوو کە لە پشخابوورەوە کە بۆری ئەمە تەنها لە پشخابوورەوە چۆن ناوخاچی هەرێمی کوردستان ئەو بۆڕیەی نەوتی هەرێمی کوردستانە چونکە دەرکەوتووە لە بەدەواداچوونەکانی حکومەتی عراق و وزارتی نەوتی عراق چونکە حەیان عەبدوڵغەنی چووەتە دیارە و بۆڕیە کەوا ئەندامی فراکسیۆنی یەکێتیە لە ئەنجومەنی ڕوێنە عراق کاک براکۆ ئەم کاتت باش هەرچەنە تاکو ئێستا دانیشتنەکە ئەگەر فەرمی تێرە ببوورە هەرچەنە تاکو ئێستا کە پێشتر هەرێمی کوردستان وی ڕەت کردبووە تاابەن سڵاوم هەیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و دڵخۆشین بەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی ناوەندووەوە ئەوەی کە مهم بوو ئەوەی کە ئەبوو بکرێ سپاس بخوا گەشت بە نەتیجە چونکە ئەمە لە بەرژەوندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە بۆ خۆمانەزانین کە ناوچەکەمان و عێراق بەگشتی و سەرجەم وڵاتانی کەنداویش بارودۆخێکی هەستیار و
قورسا ئەگوزەرێ و تێپەڕەبێ بۆیە لەم کاتەیە پێویستە کە یەکریزی و تەبایی و پێکەوە بوونمان بخینە خزمەتی میلەتەکەی خۆمانەوە و سپاس بۆخوا بە هەوڵی یەکێتی نیشتمانی کوردستان بە هەوڵی جەنابی سەرۆک بافڵ و بە هەوڵی هەموو ئەو لایەنانەی کە خەمخۆری میلەتەکەمانن توانیان ئەو ڕێکەوتنەی کە ئەنجام درا بەو ئاراستەیە بڕوا کە لە بەرژۆندی میلەتی دوایین پرسیار زۆر لە کات ناگرم بەڵام ئەو بۆڕیە ئەو نەوتەکە لە کەرکووکەوە هەنارداکرێ ئەمەیان تا چەند سوود و قازانجێ بۆ کەرکووک بە دڵنیاییەوە ڕۆڵێکی و ئەهمیەتێکی تایبەتی هەیە ئەمە چووکە تۆ کرانەوەیەکی گەورەیە بە ڕووی جیهان و نەوتی کەرکووک ئەچێتە بەندەری جیهان و خۆشتەزانی بەندەری جیهان واتە کرانەوەی کەرکووک بە ڕووی جیهانە ئەمە بە دڵنیاییەوە سوودێکی گەورە و نەتیجەیەکی خێریە بێ ئینشاڵڵا بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک و ئێمەش لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان هەموو کاتێک شەو نخونیەکەین شەو لەسەر ڕۆژدانین بۆ خزمەتی زیاتری میلەتەکەمان و ئینشاءڵڵا کەرکووک هەر ئاوادانە بێ ئینشاءڵڵا ناوچەکەمان بەرەوهێمنی و سەقامگیری ئەڕوا و لە نەتیجەشە ئەوەی بۆمانەمێنێتەوە ئەوەیە نەک مزایدە و سیاستکردن و کورداتی فرۆشتنەوە بە میلەتی کورد چکە میلەتی کورد لەوە هۆشیارترە و ئێستا ئەزانن کە کێ خەمخۆری ڕاستەقینەی کۆمەڵانی دەستکان خۆش بێ زانە ئەنجام من لە کۆتایمەوە ئاماژە بەوەش بکەم ئەو 250,000 یعنی بە کۆی گشتی چاوەڕێ دەکرێت بگاتە 300,000 کە لە ڕێگەی بۆری عێراقا لێک دراوەتەوە یعنی مانگانە هەرچەنە بڕاکەشی کەمە مانگانە داهاتەکەی نزیکەی تریلیۆنێک ئەگەر بگاتە تریلیۆنێک تریلیۆنێک و چەند سەد ملیارێک چونکە عراق مانگانە پێویستی بە 8 تریلیۆنەیە بۆ دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی خۆی وەروە فەرمانبەران حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆیە بیر لەوە کاتەوە بۆ قۆناغی داهاتوو ئەگەر دوای پشۆکانی جێژنیش بێ هیچ نەبێ ئەو بۆ ڕێنەوتەش لە ڕێگەی مووسڕەوە هەم بخاتەوە کاروە نەوتی تا هەنار دەبکات لە مووسڵەوە بەرە و بەندەری جیهان دەستخۆش محەممەد عەبدوڕەحمان لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ محەممەد سپاس بۆ زانیاریەکانت هەمیشە هەواڵێک کە جم و جۆڵێک دروستکە بۆ ئەوەی کێشە نێمێنێ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەتایبەت لەبارەی موچە و مەترسیەکانی سەر موچە ئێمە دڵخۆشەکە کەمێک پێش ئێستا هاوکارانم بە ئێوەیان وت لە ئێستاکانیانە کە لیوای چلی حەشدی شعبی لە دەوروبەری دووسخورمات و بردومان کراوە بۆ زانیاری وەرگرتن لەسەر ئەمە کاروان محەممەدمان لەگەڵە بێ یعنی سنووری دووسخورمات و کاروان حەبیبە بکە بە منەڵێن لیوای حەشدی شعبی ڕێک فکرم بۆ کاروان حەبیب چوو کاروان محەممەد سڵاو لێبێ ئەم کاتت باش کەرکوچانە حەشرەکەن کاکە میوان هەر کەرکوچی و پەیامنێر هەر کەرکوچی تەمە درێژ بن کاروان زانیاری بینەرەکان مامدەی سپاس دەکەم زانا منەوێ ڕاستی بکەمەوە ئەو بردوانەی کە کراوە لە سنووری دوو بزە لە سنووری دوای چلی حەشدی شعبی ئەم شەو کراونە تامانسیانی چەند زانیارێک کە بە من گەیشت لە سەرەتایە ینی دەنگۆیەک بڵاو کرایەوە کە دەنگۆی تەقینەوەیەک لە کەرکووک بیسترا بەڵام نەزانرا لەکوێیە بۆ داداچوونمان کرد گەیشتینەوەی کەوا بڵێ لە سنووری دوو بز بووە لە سنووری گوندەکانی دوو بز بووە لە چەند زانیاریەک کە بێمیان ڕاگەیان لە ماما نزیک شوێنێک نزیک مامە بردومانی حەجی شعبی کراوە دواتریش بە ئامان شێوە بردومانەکە بەردەوامی هەبووە لە گوندێکی دیکە لە سنووری دوو بز بەما بە هەمان شێوە فڕۆکەی ئەمریکی کە فڕۆکەیەکی ئەباشی بووە لە دیوای چلی حەجی شعبیداوە لەم ناوچەیە ڕوبەڕووبوونەوە هەبوو لە نێوان حەجی شعبیە بەڵێ حەجی شعبیش بە هەمان شێوە وەڵامی هێرشەکانیان داوەتەوە بە دۆشکە و بە هەندێک کەلوپەلی تر کە لە بەردەستیانە هەبووە تەقەیان لە فڕۆکەکان کردووە دواتر ئەو بردومانە گوازراوەتەوە بۆ چەند ناوچەیەکی دیکەی سنووری دووبز وەکو باس دەکرێت ئەمەیان زانیاری 100% و پێشڕاستکراوە نییە دەوترێت کە لە هەمەرێکی سوپای عراقش دراوە من خەریکم بە دوواداچوون بۆ ئەماکەم بزانم ئەم زانیاری ڕاستەیە خۆ ڕاست نییە تاکو ئێستا زەرەرزیانەکانی بردومانەکە لە هەمەر دراوە نایەوێت زیانەکانی و بردومانەکان بگاتە هاوڵاتیان و بگاتە کەناڵەکانی ڕاگەاندن تاکو ئێستا هیچ شتێکی ڕسمی لەسەرمە نەبووە نا فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان و نە پۆلیس نا حەجی شعبی خۆیان هیچ شتێکیان بڵاو نەکردوێتەوە تەلەفۆنیشم بۆ خەڵکی دووبز کردووە بۆ ناوچەکە کردوواڵن برینداری حەجی شعبی بۆ نەخۆشخانەکانی دووبز نەهاتەوە تاکو ئێستا تەنها ئەوەی کە هەیە من ئەم لەم شقامێکی سەرەکیە بەرەو نەخۆشخانەی ئازادی ڕات چەند
ئۆتۆمبیلێکی جۆری سافم بینی فریاکەوتنی خێراکە بەم شەقامیان ڕۆشتنەوەش دڵنیانین کە ئاخۆ برینداری حەجی شابی پۆ یاخود شتی دیکەی پێ بووە بەڵام لە ئێستا بە شێوەیەکی گشتی ینی لە نزیک بارەگاکانی حەجی شابی ئامادەکاری کراوە چکە چەند شەوێکی تریش بە هەمان شێوە بردومان هەبووە هەم لە نزیکی کەرک و گۆ لە دووبزیش بە هەمان شێوە دووزاری دیکە بردومان کراوە بۆیە ینی ئەم ئەگەرانە ئەگەر و لەبەردەسایە نەخۆشخانەکان ئامادە کراون و ئامادەکاری تاو کراوە هەم لەلانی تەندروستیەوە بۆی ئەگەر شتێکی وا هەبوو بەهانەوەچوونی خێرا بگات بە حەجی شابی وە هەموو نەخۆشخانەکانیش لە بەڵێن ئامادەکاریان بۆی کە پێشوازی لە بریندار یاخود لە هەشت ئەوەی بکەن کە ببێتە هۆی بەهۆی بردمانەکانەوە با بڵێن پێویستی بە نەخۆشخانەکان بێت لەم کاتەدا. بەڵێ کاروان محەممەد لە کەرکووکە و لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت کاروان دەست خۆش. دکتۆر مومین ئەو کارمان دکتۆر علیش لێرێ دکتۆر علی کاشان سەری ژووری هەواڵی کورسات نیوز دکتۆر علی بەخێر بێ زۆر سپاس دکتۆر علی وەکو لیوای فریاگوزاری فریامان کەوت باشوە خۆمان گرت سپاس دکتۆر علی هەر بژی دکتۆر علی حەزەکەم ینی ئەبدەیتێکی زانیاریەکانمان بکەیتەوەمان دەیتێ بزانین لەسەرەوەی مە لەگەڵ دکتۆر مومین هەم لەسەر ئەگەرەکانی کوژرانی علی لاریزانی هەم مەسەلەی گەروی هورمز هەم لەسەر ئەوەی کە دکتۆر ترسی هەبوو لەوەی کە جیهانێک دروستە بێت کە هەموو ڕێسەیاسانی کەمە لە ماوەی ڕابردووە بینیمان لەبارەی جەنگ و لەبارەی هەندێک باز لەواکرا کە دۆناڵد ترامپ فەنزۆلاوەکو ویلایەتێکی ئەمریکا ناسێنێ ینی باز لەواکرێت کە شتی سیر ڕۆیە لە جیهانە هەواڵەکان شتی سیر و سەمەری تایە ئەمڕۆ داتایەک بۆ ژووری هەواڵ بۆ ئێمە سیر بوو کە باسمان لێوا کرد ئەڵێ ئەگەر 4 ڕۆژی تر گەروی هورمز دابخرێت بەم شێوەیە ئەو دۆخەی کە تایەتی بەردەوام بێت تا هەفتەی داهاتوو زیاد لە 42 ملیۆن کەسی تر برسیە بن ینی کاریگەری گەشتەتاوی بەرزکردنی سەر ئاستی برسێتی یعنی جەنگەکە ئمە چەند شەوی تریش باسمان کردەوە جەنگێکی فرەڕەهەندە تەنها جەنگی سەربازی نییە و میلانەیەکی سەربازی نییە بە چەک و بە موشک و بە فڕۆکە جەنگەکە ئابوووریە جەنگەکە تەکنەلۆژیە جەنگەکە ینی میدیاییە هەموو ئاستەکان لە جەنگەکەیە بەشدارن بە هەموو شێوازەکان لە جەنگەکەیە بەشدارن کاکزانە ئەمە ئەو تازانەیەوەکو و درێژە بە قسەکانیەوە بە گشتی ئەمڕۆ ئەو ئەبدەیتانی هەیە کە ئەو شێوازەی بردوماکردنە سەر باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغداد شێوازێکی تا ڕادەیەک نوێ بوو بەڵێ لە شەوە ئەوە دەستی پێ بەڵێ بە قورستر بە ئامانج گیراوە لە چەند ڕۆژ ڕابردوو باز لەوە کرا کە سیستمی بەرگریەکەیان بە ئامانج گیراوە و وێنەکەشی بڵاو کرایەوە کە سیڕام سیستمی بەرگری سیڕام بوو لێ بە ئامانج گیرا بوو دوای ئەوە ئەمڕۆ لە هەندێک پێگەی لە تۆڕ کۆمەڵاتی ئێکس سەر بە بەرەی مقاومەی عێراقی هەندێک دیمن بڵاو کراوەتەوە کە درۆنەکە زۆر بە ئازادی بەناو باڵێۆزخانەی ئەمریکا گەڕێت تەواو بیناکان پیشانەیە ئەمە دوو لێکدانەوە هەڵەگرێت لێکدانەوەیکیان بەڵێ تەواو سیستمی بەرگریەکەیان فەشە لێنەوە یاخود لێکدانەوەی دوم کە بڵێ ئەمریکا هەتاوی چۆڵی کردووە چکە هیچ بەڵێ هیچ کەسێک دیار نییە ئەم ڕۆژ جەیدی ڤانس وتی ڕۆبیۆ کارێکی باشی کرد هەر زوو باڵۆزخانەکانی چۆڵ کرد بڵێ چکە ئەگەر قەتی دیمەنەکانیش بن هیچ جوڵەیەکی تیانە نە ئۆتۆمبیلێکە جوڵێ نە کەسێکە جوڵێ نە دەرگایە کراوەتەوە نەیشتێ بۆ یەک شوێنێکی چۆڵ تەسویر کراوە ئەمە شاڤیدۆی سیرتر هەیە لە ئێران ئەگەر بینی بێتان ینی زۆر بە وردی مەفرەزەکانی سەر جادە بردومانەکرێ نەک مەفرەزەکانی سەرجادە پێزەکانی سوپا ئەگەر لە سەر جادێک لە فولکەیەک لە یەکێک لە شارە بچووکەکانی ئێراندانرابێ ئەوەش ئەدۆزرێتەوە بە ئامانجە گیرێ بنکەی هەڵدانی موشەکەکان لەناو دارستانەکان و لەناو دارەکانە کە شاردنەوەترەوە بۆ ئیسرائیل و لە بەغداد تەواو بەسەر ئاسمانی کنسوڵخانەی ئەمریکا ئازادن و درۆنەکانیان یاخود هەر شتێکێک بیانە دەتوانن جوڵەی پێ بکەن لە بەرامبەریشا ئەو وێنانە بڵاوکرێتەوە کە تەواوی باسمان کرد بابەتێک کە بن پێم خۆشە ڕای دکتۆر مومینیشی لەسەر وەرگرین مۆزوعی ئەو گلەیەی ترامپ لە هاوپەیمانەکانی لە ناتۆ کە باز لەوە کە ئەڵێ ئێمە ساڵانە ملیارەها دۆلاریان تەیە خەرجەکەین بەڵام ئەوان لە کاتی پێویستە پشتمان تێیەکەن لە کاتی پێویستە بەرگریمان لێ ناکەن بۆ دواتریش ئەڵێ ئێمە هەرچەنە پێویستمان بەوان نییە هێزەکەی خۆمان سوپاکی خۆمان بەتوانایە توانیەتی لە جەنگی دژی ئێران سەرکەوتوو بێت لە تێکشکاندنی سوپای ئێران ئەمەش پێشهاتێکی نوێیە ئێستا من پێم وایە کە ئاگاتە قۆناغێک جیهان ئەو هاوکێشە و هاوپەیمانیانە شەیەکە تێگەچێ
ینی تحلیلکردن بۆی خوێندنەوە بۆی هەم قورسە هەم شتی جیاوازێتە پێشەوە ئێستا کەس دوو مانگ پێش ئێستا هەر کەس دێشیکردنەوەیەکی بکردابی و تا ئۆکرانیا بێ فریاد ڕاستی کەندا و هیچ وڵاتێکی ئەوروپی فرای کەس ناکەوێ خۆیان بێبەریەکن شتەکەنە ئەمریکا لەوا ئەم پێشبینی زەحمەت وایان ئەو کەسە بەرنامەی سێریان نێودەوڵەتی تازە هاوکێشی هاوپەیمانی تازە دۆخی سەربازی تازە هەموو ئەمانە لە داوچەکەیە هەن بەرامبەر کەندا و بەرامبەر بە ئەوروپا. زۆر باشە دکتۆر خۆتانم بۆ ئەم لێکەن ینی ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک زیاتر پاڵپشتی ئەو ڕژێمە بکە یان ئەبێتە هۆکارێک کە لە ئەوان ڕاپەڕێ ینی ئەوەی کە زۆر قسەی لەسەر تازە بۆ ڕژێم چینج بەڵێ ینی ئەگەر چینەوە سەر ئەوە باسی ئەومانە کرد لێک سەرای شەڕەکەەوە بابەتی ڕژێم چینج هاتە ئاراوە و ئەمە بینیمان دۆناڵد ترامپ هەر لە سەرتاوە ئەمەی ئەوت بەڵام دوایی کە هەندێک کەناڵی تری کردەوە بۆ نمونە باسیەوە کرد کە خەڵکمان هەیە لە ناو ئەم ڕژێمەیە بە کەڵکی سەرۆکایەتی دێت یان بەلامانەوە گرنگ نییە دموکراتێکە بێتە ڕابەری ئێران یان ئازادی خوازێک یان کەسێکی تر یان کەسێک لەم ڕژێمە دواتر خوێندنەوەی جیاواز بۆ قسانە کرا کە باس لەوە کراوەڵا با ئێران بێتە ناو بازاڕی جیهانیەوە و چینج خەریکە ئەگۆڕێن ینی ڕژێم چینج تەنها مەرج نییە بریتی بە لە گۆڕینی نظامی کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە پێوترێت سەری کۆماری ئیسلامی ئێران بگیر هەموو ئەم مەجلیسە جیاوازنی کە هەن بە پێچەوانەوە ئێستا تێگەشتنەکان جۆرێکی ترن ینی بۆ نمونە ڕژێم چینج ئەمڕۆ هەندێک خوێندنەوەی جیاوازی بۆ کرا لەوەی کە بریتە لە تێکشکاندنی سیستەمی کۆمەڵاتی کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەی کە چۆن بۆی کە دواتر بتوان مامەڵی لێڵا بکەن ئەمە بابەتێکی زۆر جیاواز ئێرانێکی تێکشکاو بەس نەکەس کاکزانە ئێران پێشتر بوونی کەسێک کە ڕێبرایەتی وڵاتەکە بکات ئیترەوە کەسە ئیمامێکی ولاتی فەقیه بوو بێ یان شاهنشایەک بوو بێ ئاسایی بوو بەلایەنەوە ئەمە یەک دوو ئێرانەکان هەمیشە جۆرەکان پراودێکیانچی لە ئیمپراتۆریەتی ئێرانیا گیر بوو ناتوانێت دەربێت بەڵام ئەگەر سەری خوێندنەوەی ڕژێم چینج بکەین کە ئەگەر ئەمە سەر بگرێت و کارکردن بێ بە ئاڕاستی گۆڕینی بیرکردنەوەی ئێرانەکان بەرامبەر بە داهاتوو کە بۆ نمە بەڕێز باس کرد زۆر ئێرانەکان و ڕەنگە بۆ ئاراستەیە بڕوات کە زۆر ئاسایی ئێران تر وردە واز لەم مەرکەزی بوونەی خۆی بێنێ واز لەم سیستەمە پێکەوبوونەی خۆی بێنێ واز لە فارس محوەری بهێنێ ئیسرائیل مەبەستی چییە لە شەڕەکەی ترامپ ئەو ئاستەشی گرتەوە کە ڕژێم چینج بریتە لە گۆڕینی کۆماری ئیسلامی ئێران بە پارچەکردنی کۆماری ئیسلامی ئێران و دوور نییە لە داهاتوو ئەمە ببینی بە کاریگەرتر ینی ئەگەر بچمە سەر ئەو باوەڕی کە نیویۆرک تایمزیەکان جەماعەتی BBC بەڵام ئەمڕۆ ئیسرائیل ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک بنیان ئەنرێتەوە لەسەر بنەمای هێز پێش ئەم ینی هێزی بازداواکە واڵێ نزیکی لەوەی کە بڵێ بێ ئەمە گۆڕینی ئەو گوتارەیانە بۆ گۆڕانکاریەکەی لە ئێران یانەیە بیکەن لە سەرتاویان هەر ئەو یەکەمە بەردەوامە هەر ئەو یەکەمە بۆ ئیسرائیل هەر یەکەم بووە ئەخ منیش مەبەستم ئەوەیە لە سەرتاوە ئیسرائیل دکتۆر من پرسیارە بیکەمە ئیسرائیل لەوەیان خوێندەوەتەوە بەڵام کەم شرۆڤەی لەسەر کراوە ئەو تێگەیشتنەی بۆ سووریا ئەو تێگەیشتنەی بۆ عێراقی ئەو تێگەیشتنەی بۆ وڵاتانی کەنداوەیە بۆ تاچی عەرەبی هەیە هەمان تێگەیشتنە بۆ فارسیش یان بڵین تاکێکی ڕۆژهەڵاتەکەت زۆر عینا زۆر مەسک بە هینەکانی خۆیەوە ئەمە کاریگەری نابێ مەسەلەن ئێمە ڕەنگە زۆر بە ئاسانی بڵین مەسەلەن محەممەد جۆلانیەک نەخێر فلانێکی پورێک فلان هینێکی ئێرانی ئەبێ بە ڕابەری ئێرانیەکان بەهێز و بەڕە چاوکردنی یان بە عراقی بوونی ئەوە ئەتوانێت ئەو ناوەندێتی بپارێزێت بەڵام ئەمە بۆ فارسەکان بە دەردەخوا خۆیان ئەڵێن کاکزانە لە ڕووی سایکۆلۆژیەوە کۆماری ئیسلامی ئێران سروشتی خەڵکی ئێران سروشتی پێکهاتی کۆمەڵایەتی ئێران سروشتی بیرکردنەوەی ئێرانەکان سروشتی جیاواز نیە لە عەرەب لە هەموو شوێنی جیاوازترە تەواو هەر ئەمە شەوای کردووە کە ئەمریکا ئەو ئامادەکاریی 5 ساڵی ڕابردووی 5 ساڵی پێش 2003 بۆ عێراقەکە بۆ ئەوێ نایکا ئەو ئامادەکاری 10 ساڵ پێش هاتنی سەر حکمی ئەحمەد شەرع لە ئیدلیب ئەیکا بۆ سووریا بۆ ئێرانی ناکا ئەو ئامادەکاریی بۆ وڵاتێکی تر کە گۆڕانکاری تاکە وەکو وڵاتانی عەرەبیش بۆ نمونە لە تونس هەمانە لە مصر هەمان لە شوێنی تر هەمانە کە ئەمریکا کاریگەری زۆر زۆریە بووە ینی بۆ نمونە کودەتاکەی سیسی کێ کردی ئەم ئیمارات و سعودی کردیان پشتیوانی ئەمریکا خۆ هەموو مێژۆمان لەبیر ماوە لە مانگی حوزەرانی 2013 بەڵێ بەسەر مرسی و بەسەر ئیخوانەکانە کە بەشێکی گەورە بوون لە کۆمەڵگەیە بۆیە ئەم بیرکردنەوەی ئەمریکەکان بیرکردنەوەی ئیسرائیلەکان بیرکردنەوەی بەرەی شەڕ لەم دۆخەیە بەرامبەر بە ئێرانیەکان هەمیشە بیرکردنەوەیکی جیاواز بووە عراق نییە ئێران سووریا نییە ئێران لیبیا نییە ئێران
ڕێک ببەستم ئەوەیە دکتۆر وەڵام بەبەستم لێرە ئەوەی ئەو تێگەشتە دکتۆر عەلی مەسەلەن تۆش پێدوانی ئەم ستراکچەری کۆمەڵایەتیە جیاواز بێت تەنها ستراکچەری کۆمەڵایەتیە یان شێوازی حکومڕانی کۆماری ئیسلامی ئێرانە ینی ئێمە باز لەوە بکەین لە سەرەتاوە ترەمپ هەڵێ خۆپشاندان بکەن من لە پشتانم نامە بۆ هاوڵاتیانی ئێرانە لێرێ ئەڵە ترەمپیایی وعدە و لەگەڵتانە بێ ئێستا باز لە خۆپشاندانی چوارشەمە سوورەکە لە پێش نەورۆز باسی ئاهەنگگەڕانەکە ئیسرائیل باسی ماکە بەڵام لە هەمان کاتەوە ژداریەوە شەیاڵە ئێران بەشی قەناسی پێماوەکە نەتوانن خۆپشاندان خۆی ئەمە ترسە نەکترسەکە بە ئەوە بکەمە پرسیارێک بۆ جەنابەت مەسەلەن بەڕێز دکتۆر بابن ئەگەر ئیجازە بە ئەمە تەواو بکەم دوای دێمە خزمەتی بەڕێزت خەڵکی ئێران کاکزانە با بڵێن فارس کورد و بەلوچ و ئەمانە باس ناکەین فارس لە سەردەمی مێنشتە جیاوازەکانەوە لە هەخامەنشیەوە لە سلجوقیەوە لە قاجاریەوە لە کێوە سێری کە هەمیشە باوەڕی بە بڕیار بووە ینی سیستەمی پاشایەتی قبول بووە بۆ مەزانیاییتان سیستەمی پاشایەتی مازانی بریتێ لە چی بریتێ لە سیستەمی سەرەوە خوارەوە طبقاتی جەماعەتی پاشا جەماعەتی کەیخا جەماعەتی هینە جیاوازەکان لەگەڵ جەماعەتی خوارەوە ئەوی کە پێ وترێت چینی خوارەوە ینی چینی ناوەندە و زەمانەیە زۆر کەم بووە ئەمە لە ڕژیم لە نظامی کۆماری ئیسلامی شایمە بینیمان کۆماری ئیسلامی ئێران ئەوەندە مرکزیەتی تایە کە مەجلیس یان ڕابەر کە نزیکی لە بەیتی ڕابەری ئەتوانێت کاندیدی سەر کۆمار ڕەتکاتەوە یعنی لە باوەی ڕابردووە لە هەموو خولەکانی کاندیدەکانە بینیوانە ئێمە یعنی هەر بۆ نمونە سەعیدی جەلیلی کە ئێستا باسم کرد ئەگەری زۆرێکە بڕاتە جێگەی لاریجانی بەڵێ ئەم هەڵبژاردنەی ڕابردوو ڕەت کرایەوە یان نەیتوانین سەرکەوتوو بێ بۆچی پشتیوانی وانی بەدەست نهێنا ئەحمەدی نەژاد 8 ساڵ سەر کۆماری ئێران بوو دوایی کە خۆی کاندید کرد ڕێگەی لێ ڕەت کرایەوە پزیشکیان خۆی چەند جارێ ڕەت کراوەتەوە عەلی لاریجانی بۆ خۆی کە سەرۆکی سەدای سیما بۆ 10 ساڵ 12 ساڵ سەرۆکی پەرلەمانی ئێران بووە دوو خول ڕەت کراوەتەوە کەواڵێکم هەیە لەسەر عەلی لاریجانی دوای زۆر زۆر کەواتە کاکزانە ئێران هەمیشە باوەڕی بە بڕیاری مەرکەزی هەبووە ئەمە گەشتوتە لای ئەمریکەکان لای ئیسرائیلەکان و باوەڕیان وایە تێکشکاندنی ئەم مەرکەزیەتە و تێکشکاندنی ناوەندێتی لە کۆماری ئیسلامی ئێرانە ڕەنگە یەکێک بێت لە ئەگەرە بەهێزەکان کە بۆ بتوانم من بەستم ئەوە نییە دکتۆر ببوورە زۆر جار بەڕێزت هەندێک شتەیە ئەڵێ هێشتا زووە هەڵیگرین با بۆ کاتێکی تر مەبەستەکەی من لێرە ئەوەیە یعنی ئێستا بۆ نمونەیەک بێنمەوە بڵێ دوای پرۆسی ئازادی عێراق خۆتە زانی ئێران لە شوێنێکە هەماهنگ بوو بەڵام چۆنیش تەحریکی سونەکانی کردو مەسەلەن 2000 مەسەلەن قاعیدەمان بیرە مەسەلەن زرقاویمان بیرە فلانمان بیرە ئەوانەمان بیرە لەو بوقع بچووکەی نێوان شیعە و کوردە چیان بە ئەمریکیەکان کرد وانە نمونەی دووەم تێگەیشتێکی دیکەمان هەیە تاڵیبانەکان چەندین ساڵ لە ئەفغانستانە لەو شاخانەیە وێڕێ ئەو هەموو سەرفکردنی پارە و هێز و بەقوتکردنی دامکردنی لە بنەماڵی شامەسعودەوە کوڕەکەی شامەسعودەوە تا ئەگاتە کارەزای و تا ئەگاتەوانی دیکە نەیتوانی ئەوە بکە لەبەر عینادی و متەمەسکی بە خاکەکەیان بە سیستەمەکەیان بە تێگەیشتەکان 2000 خۆت بینیت لە قەتەر چوو لەگەڵیان ڕێکەوت و بە هەمەر و بە فڕۆکە و بە هەموو شتێک و تەسلیمی کردندەی خەڵی سواری باڵی فڕۆکە بوو وانە بوو یعنی تەنانەت ئێستاش مەسەلەن کە احترامی کۆمەڵێک مەسەلەی سوناجیرە لەبەر ئەو بابەتەیە پێت من لە ڕووی تاکەوە بیرەکەمەوە ئەو پرسیارە ئەەکەم ببوورە ینی ئەگەر خوانە خواستە بە بێڕێزی نەبێ مەسەلەی ئێمە لە سووریا بینیمان هەسەدە ڕۆیشت ڕێز عەشیرەتێکە چێ باوەشەکە بە کابرایی ئەمنی سووریا هەسەدە هاتەوە چێ باوەشەکە بە ئەمنی لە شەو ڕۆژێکە بوو بە تەنزێکی مێدیایی لەوەیە ئەنی ئەمە لە تاچی عەرەبا زۆرە بەس لە فارسا کەمە ڕقی لە ڕەنگە سیستەمەکە بێ بەس ئێرانی خۆشە هەتا ئێستا تەواوە کاکزانە هەتا ئێستا عەرزم کردی ئەو گرەوەی کە ئەمریکا بۆ هێنانە سەرجادەی پێ وایە ئەمانە ئەتوانن ئاوکارن باش مەبەستەکەم بەڵێ باش با هاوکاری بکەم هەر مۆزوعی کە دکتۆر باسی کرد لە سەرەتای شەڕەکەوە لە شەڕ 12 ڕۆژەوە تا ئێستا ئێمە ئەبینین کە ئێرانیەکان ئامادەن بێنە سەر شەقام ئێرانی معارەزە ئێرانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێرانەڵی بەشێکی ترسە لە دووبارەکردنەوەی سیناریۆ جیاوازەکان ئێرانیەکان هەتا ئەم ڕۆژ باوەڕیان وایە کە نابێ وەکو سووریا بن نابێ وەکو عێراقیەکان بن ئەوە زمانیان بیرە نابێ وەکو لیبیایەکان بن نابێ وەکو سۆماڵیەکانیان بەسەرا بێت ئێران گەلێکی دەوڵەمەندە هەمیشە گەلێک بۆ بەسەر خەڵکەوە بووە دراوەکەی نرخی بەهێزی هەبوو ساڵانی ڕابردووتر و تاکی ئێرانی تاکێک بۆ کە توانیوێتی بۆ نمونە لە دوبەی وەکو شاهنشا بژی
لە ئەمریکا ئێستش خۆیان بە دوو نازانن یعنی هەمیشە وەکو پلەیەکسەری خۆیانەکەن لە وڵاتانی ئەوروپا ئێرانەکان لە ڕووی فکرەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی کلتورەوە لە ڕووی ئەدەبیاتەوە خۆیان بە گەورەی کۆمەڵەکان دەزانن کاکە ئەوان پێیان وایە کە ئیمپراتۆریەتی جیاوازەکانی سەرزەوی هەمویان خوێندکاری ئیمپراتۆریەتی فارس بوون یعنی بڕۆ سەری ئەدەبیاتی ئێرانی بکە من لەو ڕەنگەی شەرحی ئەدەبیاتی ئێرانی کە ئەمە قورس نابێ بۆ داهاتوو بۆ تێگەشتنی احتراماً بۆ ئەو ڕای جیاوازی کە هەیە هاتوون قەناعەتی کولیان بۆ گەلی ئێرانی دروست کردووە ئەوەندەی کتێبی پیرۆزی پێغەمبەران حافظ پیرۆزە وانە حافظ ئێستاش لای ئێرانەکان استخارەی مسلمانانی سونەنشینە استخارەی پێەکەن ینی بڕیاری ژیانی کۆمەڵاتی خۆیان لەسەردەن کەواتە لە خۆی گشتیا ئەمە ئێرانەکانن وەکو عەرەبەکان نین وەکو عراقیەکان نین ئەمە ئەزانین کاتوانی لەسەر ئەو زەمینەوە داهاتووی ئێرانیش بکوێنینەوە کەسێک لە پشتی سەدام حوسێنەوە لە ساڵی 2002 دەرئەکەوێ کاریگەری زۆری هەیە بەسەر دەوروبەری سەدام حوسێنەوە لە ساڵ 2004 هەر ئەو کەسە خۆی سەدام حوسێن فرۆشەی بە ئەمریکەکان کەناڵەکەی سەدام حوسێن ئەمە لە ناو فارسەکانە واریدا ئەمە لە ناو فارسەکان ئەومان نەبووە بەڵام ئێستا وەگوتم ئەمریکا کارتی جیاوازی خۆی بەکارێنێ وەکو چۆن ئێران کارتی جیاوازی خۆی بەکارێنێ ینی ئێمە زانین شەڕەکە کارت بەکارتە بڵێ تۆ چیت پێ بەکارێنە و چیت پێ بەکاری بێنێ ینی ئەگەر هەر نمونەیەکی زۆر بچووتان ئارزکەم ئێران یەکێک لە هۆکارەکانی دانانی مستەفا خامنەیی بۆ ڕاکێشانی کارتی حزب الله لەگەڵ کارتی حەشد شعبی عراقی و پێیان وابوو ئەگەر ئایەت الله خامنەیی درێژەی هەبێت لە ئێرانە ئەم دوانە ئەجوڵێنرێن بینیشمان وابوو حزب الله لوبنان لە کاتی کوژانی حەسەن نەسڕڵڵای ئەوەی نەکرد کە ئێستا کات حەشدی شعبی عراقی لە کاتی کوشتنی مەهدی مهندسە ئەوەی نەکرد کە ئێستا کات بۆیە ڕاکێشان ڕاگەاندنی ناوی ئایەت الله مستەفا خامنەیی وەکو ڕابەری کۆماری ئیسلامیێران ئەمە لایەنێکێتی بەرامبەر بەمە ئەمریکا چی کردووە ئەمریکا کۆمەڵێک ڕێگەی جیاوازی کردەبەر عەرزم کردن یەکەم جار داوای لە خەڵک کرد بێتە سەر شەقام کەس نەجوڵە دووەم جار وتی هێزی ئۆپۆزیسیۆنە ناو ئێرانەوە بینیمان تا ئێستا نەیکردووە جوڵێکی زۆر کەم هەبووە لە منطقەی زاهیدان ئەو شەر قەدیمە پەیوەندی بە ئێستاوە نییە ئەو چەند گروپێک هەن لەوێ حەق ئەوانە کە هەر لە ڕابردووە هەمیشە لەگەڵ نظامی کۆماری ئیسلامی لا بەردەوام پێکدادانیان هەبووە چەند سەربازێک کەمە کوژرێن بەڵام شتێکی وامان نەبیوتایە ئێستا ئەمریکا بیر لەمە ئەکاتەوە نظام گۆڕینی نظامی کۆماری ئیسلامی ئێران کە ئێستا خوێندنەوەی بۆ کرد یەکێ لە خوێندنەوەکانی بریتیە لە تێکشکاندنی ئەم سیستەمەی کۆماری ئیسلامی ئێران ئەم بیرکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران یعنی ئەوان بۆ نمونە باس لەو ئەکرێت لەو چلو ئەوەندە کەسێک کە کوژراون لەگەڵ فەرماندە سەربازەکانە ئەو کەسانە شتیا بۆ کە نەزارەتیان هەکردووە نەزارەتی دۆخەکان کردووە و ڕەنگە لە داهاتووشە هەر بە هەمان شەوە ئەو کەسانە بە ئامانج بگرن کە کاریگەریان بەسەر فکری ئێرانەکانەوە هەیە کاکزانە قسەیەکی داریجانی کە ئەیوت ئێران ئەمریکا ئێرانمان لە تاریکە ئێمە ڕۆژهات ناوەڕاتی لە تاریکەکەین ئەوەندە هینە کاریگەریە بوو بۆ ئێرانەکان قسەیەکی قالیباف کە ئێستا ئیکات ئەڵێم گەروی هورمز یان بەڵێ پلەستیشنەکە یان گەروی هورمز یان ئەبێتە ئاشتی بۆ ڕۆژهات ناوەڕاست یان ئەبێتە نەفرەت بۆ ڕۆژهات ناوەڕاست ئەم قسانە کاریگەریان بەسەر گەلی ئێرانیەوە هەبووە لەبەرەوەی زمینەی سایکۆلۆژی فارس ئامادەیە ئامادەی بۆ ئەمە عەرزەکەم بۆ هەمیشە گەورە بێتەوە گەلی کۆمەڵایەتی بابڕین هینی کۆمەڵگەی کۆمەڵاتی چۆن تێکەشکێنرێ بەوەی کە تۆ هەموو شتێکی لێ بگری ئەگەر بیرت بە پێش ئەوەی کاک دکتۆر عەلی بێت باسی ئەوم بۆ کردی وتم هۆشداری هەیە کاک عەلی دکتۆر عەلی تاکیدی کردەوە هۆشداری ئەوە درێکە لە چەند مانگی داهاتووە چلو ئەوەندە ملیۆن کەس برسێتی دروست بێت چەند مانگ نان کاک دکتۆر هەفتەی داهاتوو ڕەنگە بە دەستپێکەکەی بێ زۆر نەبێت کاریگەریەکانی زۆر گەورەترە باسمان کرد ینی ئەمە کاریگەری زۆر زۆرە نان هەمیشە بابەتێکی گرنگ بوو بۆ ئێرانەکان بۆ عراقیەکان بۆ چاوەڕێناکرا ئەم جەنگە کاریگەری بگاتە نان چاوەڕێیەکرا کاریگەریەکەی بگاتە ڕێک لەوەی گەری ساگاتە نان ینی گەشتە ئەمە ئەمە یەکێک لە دووەم شت ئەگەر ئیجازەم بێ زۆر بە کورتی ئەمە کورتەکەمەوە دووەم شت ئەمریکا ئەڵێ بۆ منە خوێندنەوەی گەکرێ وڵا ئەمریکەکان بە دوای دموکراسیەوە لە ئێرانە کاکە دموکراسی بە F35 ناچەسپێنرێ بەبیتو ناچەسپێنرێ بە بردومانکردنی 6,000 بنکەی ناو ئێران ناچەسپێنرێ بە کوشتنی 180 ئەوەندە منداڵ ناکوژێ ناچەسپێنرێ بە کوشتنی 1200 کەسی مەدەنی ناچەسپێنرێ ئێمە زین ئامانجەکەی دەمە جیاوازترە تێکشکاندنی سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی سیاسی سیستەمی بیرکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران ئێستاکە لەو شتانەی کە بە دڵنیاییەوە توانم بڵێم کە خەریکە دێتە دی و کار بۆ ئەمە ڕاستەیەکەن
بەڵام دوجار ئایرانەکان تەسلیمی ئەم خواستە ئەبنیان نا ئەوەش بابەتێکە دکتۆر ئارام محەممەد مامۆستای زانکۆمان لەگەڵە بێ دکتۆر علی بابەتەکان سڕوپڕن و تەقەمان لە دەرگایە کێنا پێما لە چەند ڕۆژی داهاتوودا بێتە ڕۆژەفێکی گشتی چکە چاوەڕوانە کرێت مەسەلەن بە پێی خوێندنەوەکانەوە لە بوتارەکەی دوێنی ناتەنیا هۆشە کە باسی کرد پیرۆزبای نەورۆز و ئەوانەی کرد چاوەڕێکە نەورۆز بکەنە دەرفەتێک و سێنزە بە دەربکەنە دەرفەتێک گێرانیەکان بەڵام پێم وایە ئەمە ڕەنگە بە دیوێکی تردا لەبەر ژەوەندەی ڕژێمی ئێستای کۆماری ئیسلامی ئێران یەکلا بێتەوە. دکتۆر ئارام محەممەد مامۆستای زانکۆ لە شاری هەولێرەوە. دکتۆر ببوورە ڕامانگرچی تێگەیشتنی بەڕێستان بۆ جەنگەکە پێت وایە جەنگەکە ئێستا لەکوێ لە چ وێزگەیە کۆستاوە یان لە چ وێزگەیە کاری خۆیەکە؟ سڵاو کاکزانە ڕێز و حرمەتم بۆ دوو میوانە بەڕێزت بۆ دووبرا بەڕێزە و هەروەها بۆ بینەرانی کورسات. ڕاستی جەنگەکە دوای کوشتنی لاریجانی پێی ناوە قۆناغێکی کەوە و دوای دیارە فەرماندە سەربازیانەی لە بەسیجن بەڵێ کارەکتەی سەرەکی لە ناو سیستمەکەی بەڵام بەقەدەر لاریجانی نییە. لاریجانی ئەتوانین بێژین ئەگەر مبالغە نیە ئەگەر بڵێن بەقەدەر سەنگی مرشد دەوری بۆ ڕۆڵی بووە لە ئەوەی کە ئیدارەدانی سیستمی سیاسی و سیستمی سەربازی چی لە دوای کوشتنی ڕابەرەوە چی پێش کوشتنی ڕابەریش. لاریجانی چەندین پۆستی بووە لە ماوەی 35 ساڵی ڕابردووە پۆستی باڵای بووە 3 جار سەرۆکی پەرلەمان بووە 2 جار سەرۆکی ئەنجومەنی باڵا بۆ ئاسایشی نیشتیمانی گەلی ئێران وەزیری ئیرشاد و تەربیە بووە بەرپرسی سەدا و سیما بووە ئەفسەرێکی سەردەمانێک وەکو ئەفسەرێک لە ناو سوپای پاسدارانە لە وەکو کادرێکی سیاسی کاری کردووە. بۆیە ئیمڕۆ ئیسرائیل بەمەی کە لاریجانی اختیالەکات جەنگەکە پێێنێتە ناو قۆناغێکی کەوە و ئێمە چین بەرەو ئەوەی کە جەنگەکە زیاتر تونوتیشتر ببێتەوە و ئەمەش لاریجانی کەسێکی پراگماتیک بوو لە کاتێکە کە لێدوانی تونوتیژێدا دژ بە ئەمریکا لە هەمان کاتە قەناتێکی هێشت بووە بۆ وتوێژ بۆ مفاوزات بەڵام بە اختیالی لاریجانی بۆ زیاتر لە تونوتیژیە چین لە چەند ڕۆژ و لە چەند هەفتەی داهاتووە. دکتۆر ئارام ئەنی مەسەلەن وەکو ئەوترا خەتێک لە نێوان ئیسرائیل و ئەمریکەکانە هەیە مەسەلەی کۆتایی هێنان بە جەنگەکە و ئیدامەکەی جەنگەکە بداتەنارەت ئەو کارکتەرانە شینیەتێکی ئاشتیان هەیە و یان ئەیانەوەی کەناڵێکی ئاشتی بکەن و ئەوانیش بە ئامان جەگرێ. ئەمە تۆخکردنەوەی ئەوەیە یان پێت وایە هەماهەنگی هەیە لە نێوان مخابراتی ئیسرائیل و من پێم وایە ئەمە شتێکە لەمە لە زمانی عەرەبیە پێ ئەڵێن تەبادل الئەدوار ڕۆڵەکانە گۆڕنەوە ئەگینا تەنسیقێکی باڵا هەیە لە بینی ئەمریکا و ئیسرائیلە و نەک بەو ئاستەی کە هیچ شتێ بەبێ یەکتری ناکەن بەڵام لە هەمان کاتە عملیەکی اختیالی وەکو لاریجانی من پێم وایە بەبێ موافقەت و ڕەزامەندی ئەمریکیەکان نەکراوە. ئەمە بۆیشە ئەگەڕێینەوە بۆ پرسیارەکەی جەنابەت کە باس لە جەنگەکەی بڵێ سەرۆک ترامپ ئەڵێ من جەنگەکە ڕائەگرم لە چەند ڕۆژی داهاتووە و لە چەند هەفتەی داهاتووە بەڵام هیچ کاتێ ئەوەی کە پێوتێ دێدلاینێکت پێ نادا کە ئەم جەنگە ڕاگرێ. پەیامەکەی سەرۆک ترامپ زیاتر ئەوەی کە بەنگلیزی پێوتێت دۆمستیک کۆنسەپشن بۆ ئیستیهلاکی مەحەلیە بۆ دەنگدەری ئەمریکیە بۆ گوێگری ئەمریکیە بۆ ئەوەی کە جۆرێک لە دڵنەوەیی هەم بداتە بازار هەم بداتە دەنگدەری ئەمریکی کە ئێمە بەرە ئەو قۆناغا چین کۆتایی بە جەنگەکە بێنین و نەوت بگەڕێتەوە بۆ بازاڕەکان و ئەوڵسان و سووی قەرزەکان دابەزێت و ئابووری بگەڕێتەوە بۆ ڕەوڕەوەی پێش جەنگ. لە هەمان کاتە چی پەیوەندی بە ئیسرائیلیەکان وێنە ئیسرائیلیەکان من پێم وایە بەرچاو ڕوونیەکی زیاتریان هەیە لە ئەمریکیەکان و ئەمە بە بەردەوام بیستین لە ساعر لە کاتس لە زائیر لە ئیاد زائیر لە سوپاسالار لە وەزیری دەرەوە لە وەزیری بەرگری دوو پاتێکەنەوە کە ئێمە بنقێکی ئەهدافمان هەیە و ئەم جەنگە ئێمە پێویستیمان بەوەیە بەلایەنی کەم ئەتلیست بەلایەنی کەم 3-4 هەفتەیەکی کە بخاوێنێ بۆی ئێمە چەند سەد یان چەند 2-3 تارگێتێکی کەمان هەیە ناو ئێرانە بیپێکین. طبعاً ئیسە کواڵەتی تارگێتەکانیش دابەزیوە چی لەسەر ئاستی ئەشخاصی سیاسی چی لەسەر ئاستی ئەشخاصی سەربازی. ئێستا ئەوەی کە هەیە زیاتر لە ژێرخان سەرخان و بنخانی ئێرانەدەن کاولکردنی ئێرانە خاپورکردنی ئێرانە نەمانی ئێرانە وەکو دەوڵەت بەدەر لەوەی نەما هەوڵە درێ بۆ ئەوەی ڕژێم بگۆڕێت بە تایبەت لەلایەن ئیسرائیلیەکانەوە بەڵام هەوڵەکان زیاتر چڕوپڕترە بۆ
کاولکردنی ئێران لێدانە لە ئێرانی دەوڵەت. بەڵێ دکتۆر ئەگەڕێم وڵات ینی ئەوە ئێستا باسی ئەوەمانە کرد دکتۆر مؤمن ئەسمە لای دکتۆر علی بەڵام وەکوی ئەڵێ نیشتیمان فرۆشیێکی تازە سەردار ئەزمون هەیە هێرشبەری چی پێڵێن تیمی تۆپی پێی بڵێ تیمی تۆپیانی هەڵبژاردی ئێرانە ئەڵێ ڕسمی گرتووە لەگەڵ محەممەد بن زاید و ئەوانەی جەماعەتی ماراتە ئیتر مەدحی کردوون لە سەفحەی خۆی ئەڵێ ڕوبەڕووی گەورەترین ڕەخنەی جەماوەری بۆتەوە کە ئاو ڕسمانی بڵاو کردنەوە ئەجا پێشاتێکی تازەش ئەڵێ حملاتی نظامی ئەمریکا و ڕژێمی سەهیۆنیستی بە هامکاریە ئیمارات ئەم تعبیر نازم پێشتر هەبوو لە میدیا و ڕیسکردنە تقریبا ئەمریکا و ئیسرائیل بە هاوکاری ئیمارات هەیە بەڵام بەشێک لە ئێران ئەو بنەوەی هەیە بەشێک لە میدیا ئێرانی سری ئەوە سیرەکە وا سیرەکە باشە دکتۆر علی مەسەلەن هات تەماشای سەمە باسی بۆ بابەتە سایکۆلۆژیەمانە کرد پێت وایە مەسەلەن ئەو تێگەیشتنەی بۆ مەسەلەن زۆر ئەوەی کە لە دکتۆرمە پرسی با نمونونەکەوا بێنمەوە لەبەر ئەوەی دائیمە لە ناو ناخی تاچی کووردا کوردبوون حازرە بەس پێویستی بە فەزاک ینی بۆ بە جوڵەیەکی بۆی گەرم بێتەوە و ببێت بە شەپۆل و بەبێت بە تۆفان و کۆی لە پشتیوانە ڕۆژاوایە بینیمان بۆ گەلانی ئێرانیش بە تایبەتی فارس ئەمە هەیە بەڵام لە عەرەبا کەمتر ئەوە هەیە مەسەلەن حتا تێگەیشتنی تۆ بۆ من یەکش لەسەرەوە ڕای خۆم بڵێم ئێرانیەکان چکە خاوەن دەوڵەت بوون ئەگونجا کێشیان لەگەڵ حکوومەتەکە هەبێ لەگەڵ نیزامەکە هەبێ بەڵام لەگەڵ وڵاتەکەیان نەبووە چەندین گەنجی ئێرانی هەبووە بینیوتە کەڤەری مۆبایلەکەی یاخو ڕسمی مۆبایلەکەی ئاڵای ئێران بووە زۆر شانازیەکە بە وڵاتەکەیەوە بەڵام لە کاتێکە کە ئەم کەسەیە کە لاچی خۆپشادام کا دژی حکوومەتەکەشی ئەی ئەمە دوو شتی جیاوازن ئێمە چکە هەستی دەوڵەت بوونمان نەبووە ئێمەش ئەگونجێ ئێستا خەڵکێکی زۆر زۆر هەیە باسییان لەو نەوە نوێیە کرد کە لەم خۆپشاندانانی کۆتایی بۆ پشتیوانی ڕۆژاوە ئەوانە بوون کە دەنگیان نایە لە هەڵبژاردن ئەوانە بوون کە گونجی حکوومەت هێرمیان بەدڵ نەبێ ئەوانە بوون کە هیچ حزبێکی کوردیان بەدڵ نەبووە بەڵام ئەوان کە کوردن ئەوانن کە کوردایەتیەکەن بۆ ئێرانیش هاوشێوەیە من ئیزافەتن بۆ قسەکانی کا دکتۆر مؤمن کە باسی لەوە کرد کە ئێستا ئەمریکا ئیش دەسەر ئەو کەسانەکە بێژگە لە فەرماندەکان ئەو کەسانی کە کاریگەریان لەسەر ڕای گشتی ئێرانیەکانەیە ئەو کەسانی کە کاریگەریان لەسەر بیکردنەوەی ئێرانیەکانەیە ئەگەر علی لاریجانی بە نمونەوە بگرین علی لاریجانی دوای 2 ساڵ لەوەی کە وەزیری ڕۆشنبیریە بێ کە پلەکەی بەرزەکرێتەوە کرێ بە مدیری کەناڵ کەواتە مدیری سەدا و سیمای ئێرانی یعنی تەلەڤیزیۆن و رادیۆی ئێران ئەمە گەورەتر بوو لە وەزارەتی ڕۆشنبیری بۆچی ماوەی 10 ساڵ ئەم پیاوە وێنای گوتاری سیاسی ئێرانی کردووە وێنە ئەو خۆراکە مەعریفیە ئەو خۆراکەی کە دەڕێی میدیاوە دراوە بە مێشکی ئێرانیەکان و چۆنێتی بیرکردنەوەی ئێرانیەکان دروستکردنی وێنە ئێرانیەکان لە زەهریانە لە هەزریانە ئەوە بۆکە ئەم پیاوە سەرکوتی ڕۆشنبیران وێنێک لە سەرکوتی ڕۆشنبیران سەرکوتی میدیای دەرەوە سنووردارکردنی واشی کرد کە بەشێکی زۆر ڕۆشنبیران ئێرانیان لانی کەم لە تەواو سیاغەکردنی خیتابی ئێران بۆ دەرەوە بۆ ناوە مەبەستەکەی من ئەوەیە هەردووکتان یعنی قاوەنی دکتۆران لە مەجالی هەم زمان و هەم میدیایە ئەم کاریگەریە گەورەی کە علی ئەردەشێر لاریجانی هەی بووە لەسەر میدیای ئێران لەسەر وێناکردنی خطابی ئێران ئەوە بۆکە ئەو جەماوەری دروست کردووە ماوەی 10 ساڵی کە ئەم پیاوە بەڕێوەبەری ئەو تەلەڤیزیۆن و رادیۆ بووە تەواوی وێنای ئێران بۆ دەرەوەش ئەم کردوێتی سنووردارکردنی میدیانە دەوڵەتەکان لە وڵاتەکەی ئەم کردوێتی پیشاندانی بیرکردنەوە و شێوازی حکومڕانی و شێوازی ئەقلانیەتی حکوومەتی ئێران ئەم کردوێتی کەواتە یەکێک بۆ لەو کەسانی زۆرترین کاریگەری هەبوو لەسەر خەڵکەکە لە ناوبردننی ئەم لە وەکو کەسی دووەمە وەکو دوای ڕابرە مستەبای خامنەی ئەگەر ئێستا ئەو دەنگویانی باز لە کوژران و لە مانی ئەکرێ من لەو باوەڕام کاریگەری ئەم زیاتر بێ لەسەر خەڵک بۆ ئێستای ئێران بۆ خۆپشاندانکردن لە ناو ئێرانە بۆ ڕوخاندنی ئێران تاکو مستەبا بەمەستەکەی قسەکەی توێ ئەفونکە باسی ئەو هەستت کرد لە ناو ئێرانەکان دروستە ئەم پیاوە بەشدار بۆ لە دروستکردنی ئەو هەستە لە بیر و باوەڕیانە و خۆشیان چکە خاوەن دەوڵەت بوون وەکو من و تۆنی چکە ئێمە لە بێت دەوڵەتیە وەکو کوردێکی عێراقی ئێستش نازانی عین کە ئەچیتە دەرەوە
بڵێ من عێراقیم یا کوردم چکە یەکسەر بێ ڕوونکردنەوە بێ بڵێ من کورد من و کابراایکی نەجەفی کابراایکی بەسراوی کابراایکی حەژی شعبی هەمان پاسپۆرتمان پێ لە دەرەوە هەمان حسابمان بۆ ئەڵێ ئێستا وەزیری کار ڕایگەیان دکتۆر لەسەر و برسێتی باستان کە کاریگەری ئەڵێ وەزیری کار ڕایگەیاندووە کە 10 ملیۆن تومەن ئەخرێتە سەر حسابی 2 ملیۆن خانەنشین لە سبەینێشەوە ئەتوانن لەو هەندێک فرۆژگای تایبەتمەند هەیە بۆ خانەنشینەکان توان خواردنی لێ بکەن لەو حسابە بەکاری بێن وەزیری کاری و خۆشگوزەرانی کۆمەڵایەتی ڕایگەیان کەمێک پێشسا لە ئێران ئەتوانەوە بکەن چکە ئەمە ئەیانەوێت ئەمە ڕوونەدا ئەم دکتۆر لە مەسلەی لەگەڵبوون و لەگەڵ نەبوونە لەو چوارچێوەیە وەکو پرسیارێکی مۆجە بۆ ئاراستی جەنابتی بکەم پێت وایە لە دوای ئەوەی تا ڕادێک سەرجوێ و بابەتەمان شکال لە مەسلەی تێگەیشتنە سایکۆلۆژیەکەی تاچی ئێرانی پێت وایە ینی ئەو فشار بۆ هێنانە ڕۆژانی ئایندە لەگەڵ پشتیوانی ڕژێمە بن یان پشتیوانی خیتابەکانی بەتایبەتیش لە مایۆ 13 بە دەرو نەورۆز و ئەوانێ خیتابەکانی بنیامین ناتانیاهو ترامپە بن دۆخی ئێران دۆخێکی هەستیارە کاکزانە ئێستا و بە تەواوەتی دۆخەکە بۆتە دۆخێکی تەماشاوی یعنی دکتۆر علی باسی هەندێک لە ئاماژەکانی کرد ئەزانی بە تەنیشت شەڕی موشک و شەڕی بردومان و شەڕی تێکشکاندنی کۆماری ئیسلامیێران و وەڵامدانەوەی موشکەکانی کۆماری ئیسلامیێران بۆ ئیسرائیل و بۆ بنکەکانی بەرژەوەندی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا یەک شت بە تەنیشتەوە ئەڕوات ئەویش بریتە لە شەڕی گەڕانەوەکان شەڕی نەرێتیڤ ینی ئەمە هەمومانی خستۆتە بەردەم دۆخێک لە دۆخێکی تەماشاویەوە گەڕانەوەکان بۆ شەڕ هەواڵەکانی شەڕ ئاماژەکانی شەڕ تێگەشتن لە دۆناڵد ترامپ پەیامەکانی نەتانیاهۆ وتەبێژی سوپای ئیسرائیل وتەبێژی زیرەکی دەستکرد بەعرزەکانیان ئەو تۆخکەمەوە کاکزانە ئێستا گەنجانی هندستان چین و پاکستان یەکێکن لە ئاراستەکەرە بەهێزەکانی ئەم شەڕە بە زیرەکی دەستکرد ینی ئەو ڤیددیۆی ناتانیاهۆ کە هەراهوریایکی قاوەخانەکەی بەڵێ نەک پێشەوە هەر هەواڵی کوشتنەکەی هەواڵی کوشتنەکەی کە بە ڤیددیۆ ئەخر ئەکاونتێک گەبینی بێتان ئەکاونتێکیان دروست کردووە ڕاستەوخۆ لە ناو شوێنی بردومانەکەیە راپۆرتی پێشکەش کرد بە زمانێکی هندی ئینگلیزێکی هندی وتی ئەوم لێرەم پەیامنێرێکە ینی قەت هەست ناکەی کە مزیرەکی دەستکردە و زۆر کاریگەری شێبوتی ئەو من بوتی بردومانەکە ئەلێرەکرا ناتانیاهۆ کوژراوە 9 کەس لەگەڵ یا بریندار بوون چەند کەس کوژراون ئەمە شوێنەکەیە ینی ئێستا گەنجی هندی و پاکستانی و چینی بە پلەی یەک ئەم یارمەتیدەن نەک یارمەتیدەن هەر ئاراستەی شەڕەکە ئەکەن ینی بوونەتە بەشێک لە خیتابی شەڕەکە دووەم شت گێڕانەوەی شەڕەکە ینی ئەوەی کە پێوتە نەرێتیڤ بۆ نمونە طرفێکی ئێرانی هەیە ئێستا ڕۆژانە نەرێتیڤی شەڕەکەمان بۆ ئەکا بە ئاراستەی خۆی بەڵێ خیتابە جیاوازەکان خوێندنەوە بۆ کات شرۆڤەی تەحلیلەکە کات شرۆڤەی هەڵوێستی ئێرانەکانە کات شرۆڤەی هەڵوێستی ئۆپۆزیسیۆن ئێرانیە کات بەتەنیشتەوە خطابێکمان هەیە لەناو ئەمریکا و خطابێکمان هەیە لەناو ئیسرائیل خطابی ئەمریکەکە چۆنە ئەمڕۆ باسم کرد پێشتر ینی گەشتوتە ئاستێک کاریگەی لەسەر دەست لە کاکەشانەوەی کەسە جیاوازەکان هەیە لە سێ ڕۆژی ڕابردووە تاکە نوێنەری مسلمانی محەجەبەی ناو کۆشکی سپی کە ڕاوێژکاری کۆمیسیۆنی ئازادیە استقالەی کرد بەڵەوە ئەمڕۆ بەڕێوەبەری ناوەندی جەتیلۆری نزیک لە دۆناڵد ترامپ کە خۆی بە شخصی هاوڕێیەتی خۆی دایناوە استقالەی کرد و میدیای ئەمریکی میدیای دموکراتەکان میدیای CNN میدیای بەشێک لە نیویۆرک تایمز هاتوون شەڕەکە بە شێوازێکە گەڕنەوە کە کاریگەی ڕاستەوخۆ لەسەر گەلی ئەمریکی بەجێڵن بەتایبەت CNN بەڵێ ئەم پەیامەی دۆناڵد ترامپ کاکزانە ینی حەزەکەم تۆزێک ئەمە تۆخکەمەوە پەیامەکەی دۆناڵد ترامپ ئەمڕۆ بۆ ناتۆ کاڵێ ئێمە بێمنەتین لێتان پەیامێکە بۆ ناوگەلی ئەمریکا ئەوێ بەڕوونی پیان بڵێ ئەوەندە کاریگەیتان دروست کردووە لەسرم ئەوە تا ناتۆ پشتیوانی ناکات لە شەڕەکەیە لەو لاو پەیامێکە بۆ وڵاتانی کەندا و بۆ وڵاتانی دەوروبەری ئێران کەوە من لەوان بێمنەتم لە ئێوەش زۆر زیاتر بێمنەتم هاوکاری مەکەن باش هاوکاری ناکەن مەیکەن بۆی ئێران زۆر مەبەستێتی کە ئیمارات تێوە بگرێت لەم شەڕەیە بەڕاستی ئێران و بەشێک لە خەتی ئێرانەکان مەبەستیانە کە ئیمارات تێوە بگرێت بۆی بە تەواوەتی وێرانی بکەن چونکە کاریگەریکی زۆر خراپ بەجێشتووە باس لەو ئەکرێت کە ئەمساڵ ئەگەری زۆر 4 ملیارد دلار زەرەر بکە ئیمارات تریلیۆن 4 تریلیۆن دلار لە ڕێگەی گەشتیاریەوە لە ڕێگەی فڕۆکەوانیەوە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە
لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە لە ڕێگەی ئەو کۆمپانیاکانی کۆمپانیەکانی دابەزینی خانوبەری ئەوەیە کە جەنگی هایبەردی پێڵێن هایبەرد ئاوێتەیە دازەمفرە ڕاهەندە بە هەر شێوەیەک لە شێوەکان بە زمانی کوردی باسکەین ئەوەندەی سەربازیەکەش شەڕی کردووە لە کەندا و دوو ئەوەندە اقتصادی کردوتی دوو ئەوەندە ڕۆژ بە ڕۆژ یەک خاڵتر بڵێم پەیامەکە شتێکی تری تایە کە زۆر گرنگە سەیر بکەین پەیامەکە پێمان ئەڵێت ئێوە کە لە خەمی ڕۆژهاتی ناوەڕاستان ئەوە لەگەڵمانین کەواتە ڕۆژهاتی ناوەڕاست بۆ من بەجێ بێڵن ئەمریکا و دۆناڵد ترەمپ و ئیسرائیل دەستکراوە ئەکات لە بەکارهێنانی هەر جۆرە هێرشێک بۆ سەر ئێران تەنانەت تا ئەگاتە هاڵتەکانی ڕۆژهاتی ناوەڕاستیش و هیچ سنوورێک نامێنێت لە مەولا و ئەوەی کە پێی وترێ یاسای نۆدەوڵەتی و یاسای شەڕ و یاسای ئەمە جارێکی تر هیچ کەس بۆی نیە باسی کار لەگەڵ دۆناڵد ترەمپا دۆناڵد ترەمپ زۆر بەڕوونی ئەم قسەی ئەکات ئەڵێ من بێمنەتم لە ناتۆ بێمنەتم لە بەشداری وڵاتانی ئەوروپا پەیامێکی تووڕەشەدا بۆ وڵاتانی کە هاوکاری ناکەن بۆیە بە دڵنیاییەوە پەیامەکە خوێندنەوەی زۆر جیاواز یەکرێت بۆ هەیە و لە ڕۆژانی داهاتووە ئێمە ئەیبینین کە ئەمە چ کاریگەرێکی بەسەر ڕۆژهاتی ناوەڕاستە بەجێهێڵێ بۆیە باسم کرد وڵاتانی کەندا و ئێستا بەدوای بەدی لە ئەگەڕێن هەم لەگەڵ تورکیا و پاکستانە کە یانوێ هاوپەیمانێکی سەربازی و ئەمنی دروستکەن هەم لەگەڵ ئیسلامیەکی باسە بەڵێ هەم لەگەڵ چینا کە ئێستا چین ئۆفەری جیاوازی بۆ هێناون کەڵێ منەتان پارێزم بەو لەرزۆچی و نەوعەنمان زێر دەستێتواننەوە ناچارن خۆیان ڕزگارکەن کاکزانە دۆخی ڕۆژهاتی ناوەڕاست دۆخی کەندا و لە حاڵەتی سەرکەوتنی ئیسرائیلە ئەبێتە ئاگرێکی گەورە بۆ منتیقەکە و هەمویان هەست بەم مەترسیاکەن ینی ئێمە من نەزانم لە چ ڕێکەوە زۆرینەی ئەو کەسانەی کە پێیان وایە کۆماری ئیسلامی ئێران زۆر خراپە کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کردووە باوەڕیان بە گۆڕینی کۆماری ئیسلامی ئێران هەیە بەڵام باوەڕیان بەکەوتنەوەی ئاگری ناوچەکە نییە بەڵام ئەمە بەلای ئیسرائیل و سووریا منیش ئەو پرسیارانەی کە لەسەر تاجی فارسی کردم لەسەر ئەوەی ئەو ئاگرێ ئێستا یەکشت هاتنە سەر خەتی فەڕەنسا بۆ لوبنان بۆ چییە ترسیان لەوە هەیە جارێکی تر بەیروت هەمان ببێتەوە بە غەزە ترسیان لەوە هەیە کە لوبنان وەکو غەزەی لێ بکرێت ببێتە وێرانکاری کە ئەمە دۆناڵد ترەمپ نەتانیاهۆمان بینیوە تۆمەتبارە بە کوشتن تۆمەتبارە بە جینۆساید تۆمەتبارە بە مناڵ کوشتن تۆمەتبارە بە تاوانی زۆر گەورەی جەنگ بەڵام ئەم کابرایە ئێستا شەڕی ئێرانیشەکە بۆی ئەمە وەکو قاوغێکی لێ هاتووە ئێستا مەترسیکی گەورەی دروست شەڕی ئێران بن ئەوە بۆ جەناب و بۆ بینەرەکانی ڕوونکەم وەختی کەمە باسی ئێرانەکە یان شرۆڤەیەکەکەین تۆ ترستە لە ناو ماڵی خۆت بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستان ئێمە بۆ مانانی ئەمە پستنی ئەمریکا بکەن چەندین هەزار کیلۆمەتری هاوەشمان لەگەڵ ئێران بەڕاستی بەڵام ترسەکە لەوەیە کە تۆ سبینی ئایا ئەم ئێرانە ئەوەستێ ئەم شش قەومێتە ئەوەستێ ئەم دۆخە لە شوێنێکە ئەوەستێ هەموو ڕۆژی چوار گروپی تیرۆریستی ساڵی 2023 بەڵێ ئەگەر عاقڵی کورد نەبوایە کوردی باشوور بۆ گەشتن بەم ئەزمموی هەرێمی کوردستان لە پێش هەموو شوێنێکەوە کوردەکان ئێران زەرریانە کرد بەڵێ کوردەکانی ڕۆژهەڵات ئەبوونە قوربانی یعنی ئەگەر هەرێمی کوردستان دروست نەکرایە ئێستا ئێمە حەجی شعبی حکمی بکردینایە بۆ ئەوانیش زۆر مەترسیدار بوو وەکو چۆن بۆ ڕۆژاوای کوردستان مەترسیدارە وەکو چۆن بۆ شوێن مەترسیدارە بۆیە بە دڵنیاییەوە تاکی هەرێمی کوردستان تاکی باشووری کوردستان لە خەمی ئایندەی خۆیایەتی و هیچ کێشەشی لەگەڵ لەمڕۆتیان نییە ئێمە چۆن ئێران بۆ ئێمە گرنگە ئێران داهاتووی ئێران بۆ تاکی کوردی گرنگە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان و بە دڵنیاییشەوە ئایندەی ناوچەکە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو چۆن ئەگەر سووریا سەقامگیر بێ بۆ خۆی کاریگەری سە عێراقەوە هەیە نزیکەی 15 ساڵ شەڕ و فەرتە نەبوو لە سووریا کاک زانە تۆ زانی 600 گەنجی هەرێمی کوردستان چوونە سووریا کوژران بەڵێ وانە کاریگەری بەجێهێشت زیاد لە 400 گەنجی ڕۆژهەڵاتی کوردستان چوونەتە سووریا بەشێکی زۆریان کوژراون یخۆ شەڕە لە شەڕ ئێمە ئەم شتانەشە بینین کەناڵی جیاوازە بینین دکتۆرە توانی بە فرە ڕاندی بیری لێ بکەینەوە مەسەلەن ئێمە لە دوای ئەوە ترسێکە بوو کە پرۆسەی ئازادی دکتۆر عەلی پرۆسەی ئازادی تەڵەیەک بێ بۆ ئێران ئەو کاتە 2003 لەگەڵ ئامادەکاریەکانی لای هەموو کەس معلومە پێش ئەو کاتە ئێران مەسەلەن بە نوعەکان داعمی جوندی ئیسلامی کرد لە منتیقەی هەورامان و خۆت جەنابەت خەڵکی ورد بە وردی شارەزای تاشە بەردەکانی هەورامانی مەسەلەن تا دوای ئەوە بوو کە تێگەیشتێک دروست بوو حتا من لەو ماوەیە لە سوۆشال میدیا خۆشم نووسی بە پشت بەستن بەسەر چاوێک کە نەمیز ناوی بێنم ئەو کاتە مەسەلەن ئەمریکیەکان پەیامێکە دەن بە سەرۆک مامجەلال پێڵن کە دۆخێکی ئێرانیەکانیش هەم پەیامی پێدەن ئەو وەکو مەعارەزەیەکی چالاکی کوردی دوجار ئەوان پێیان وایە ئێرانیەکان
ئەمریکەکان پێیان وایە کە ئوسامە بن لادن ئەو کاتە لەیەکێک لە شکەوتەکانی دەوروبەری تاران خۆی حەشارداوە و ئێرانیەکانیش گومانیان هەیە کە بەڕاستی ئەم پیلان و ئەم تەڵەیە بۆ ئێرانیەکانە. ئەوە ڕۆژی یەکەم سەرۆک مامجەلال ئەچێت ناگەنە نەتیجەیەک. ڕۆژی دووەم دەستگای هەواڵگری و ئەوانەی کە تێئەگەن لە مەرامەکە بە پێڵێن ئاغای تاڵەبانی ئێمە گەشتێکمان ڕێکخستۆ بۆ جەنابان لەگەڵ کۆمەڵێک بەرپرسی باڵا سەرۆک مامجەلال ئەچێ هەتا بوو بە نوکتەیەکی لە ناوخۆیان وتی باشە سەرۆک مامجەلال چی ئیشی بەوێنەی ئەو ئەشکەوتانەیە. قەناعەت بە ئەمریکەکانەکە ئەڵێ نەخێر ئوسامە بن لادن لە ئێران نییە، قەناعەت بە ئێرانیەکانی شەکا کە ئەڵێ نەخێر مەسەلەن مەترسی نییە بۆ سەرێەوە. ڕژێمێکی دیکتاتۆری هەیە چەندی ساڵە کیمیایی و ئەنفال وانە بەسەر میلەتەکەی خۆیان لە شیعە لە کورد. ئەمە بۆ ئایا ئەمە کاریزمایەکی ئەوەمان هەیە کە سبەینێ مەسەلەن ئەو ڕژێم چەنجەی جەنابەت باسەکەی ڕوویدا لە حاڵەتێکی ئاوا قەناعەتیان پێ بکات کە هەموو ڕۆژێ 4 گروپی تیرۆریستیمان لە قەندیلەوە تا ئەگاتە منتیقەی شاخەکانی هەورامان بۆ دروست نەبێ. ینی بەڕاستی ئینسان ئەترسێ لە حەوشەی خۆی لە ماڵەکەی خۆی لە ئایندەی خۆی. دکتۆر عەلی بەڕێز دواڵێکت حازرە لەسەر عەلی لاریجانی ئەگەر بفەرمووی بۆی بچینە سەر ئاسایەت وامان لێ کردە تۆزە بە کراوەی شەکان بکەینە ئەتوانی ئەمڕۆ تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران بە ڕەسمی کوژرانی عەلی لاریجانی تۆکو گریمانەیەک نەکردوێتەوە، بەڵام ئەوەیە کە ئیسرائیل بە ڕەسمی ڕایگەیاندووە کە بە ئامانجگیرەوە ئەمڕۆ لە شوقەیەکە لە تاران کوژراوە. ئەمە بە کەسی دووەمی ئێران هەژمارەکرا لە دوای ڕابەری کۆماری ئیسلامی ئێران. ئەمە تا ڕادەیەک وەک کەسی دووەمی ئێران باسەکرا لە دایکبووی 1950 لە نەجەف لە عێراق لە دایک بووە، چکە ئەو کات باوکی ئایەتوڵا بووە ئاوەرە بوون لە ئێران لە خێزانێکی تەواو باگراوندی ئیسلامی و لە خوێندکاری ئیسلامی بوون لە نەجەف. خوێندوانە لێرە لە دایک بووە لە نەجەف. باوکی ئایەتوڵا میرزا هاشمە کە کەسایەتێکی یاینی دیاری ئەو سەردەمە بووە. هەروەها بڕوانامەی بەکەلۆریۆسەکەی لە ماتماتیک و میدیا بەدەستهێناوە لە زانکۆیەک لە شاری تاران. پاشان ماستەر و دکتۆراکەی جیاوازە ئیخساسەکەی ئەگۆڕێ، ماستەر و دکتۆراکەی لە فەلسەفە بەدەستهێناوە، لە فەلسەفەی ڕۆژئاوادا بەدەستهێناوە لەژێر کاریگەریەکانی ڕۆژئاوا و لە تا ڕادەیەک بە کەسێکی مێشکراوەتر سێکرا لەبەری سەرچان بۆ دکتۆر مومین باسی کردی سێ کەسایەتی بۆ لە کەسێکا بەڵێ ئەزمموی سیاسی ڕۆژئاوا سەرسان بۆ بوان. هەروەها ئەگەر باس لە هاوکارانم لایدەکەم بۆ بگۆڕن کەسایەتێکی ئارام بووە، استراتیژێکی بیرکردنەوەی استراتیژی هەبووە، هەمیشە دووربین بووە لە کۆبوونەوەکانە، هیچ بەپەلەیەک لە بڕیارەکانە دیار نەبووە. ئەو کاتی کە ئەو ئەزمونانەی هەیەی کە ئێستا باس یەکەم لە پەرلەمان بووە یاخود لە ئەمینداری ئەنجومەنێک بووە یاخود وەزیری ڕۆشنبیری بووە، هیچ بەپەلەیەک لە هیچنەکانی دیار نەبوو لە بڕیاردانەکانی. هەروەها وەفدی دانوستانکار بووە، وەفتی دانوستانکار بوو بۆ پرۆگرامی ئەتۆمی لە سەردەمانێکی زۆر وەفدی دانوستانکار بووە لە پرۆگرامی ئەتۆمی بە و پێی کە وەکو باسم کرد بۆ ڕۆژئاوا سەرسان بۆ بە سیاسەتی ڕۆژاوا. کاتی خوێندنی ماستەرەکەی کاتی خوێنی دکتۆراکەی وە زۆری خوێندنەوە معجببوونی بە سیاسەکانی ڕۆژاوا وەک کەسێکی شارەزاتر وەک کەسێکی ورتر بەراورد بە کەسایەتە سیاسەکانی تری ئێران هەژمار کراوە بۆ ئەوەی کە بۆ دانوستان بەکارهێنراوە لەسەر دۆسیەی ئەتۆمی ئێران. پاشان وەکو پایەکی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بینراوە وەکو باسمان کرد بە تایبەت لەم دوو هەفتەی ڕابردوو لە دوای بە ئامانجگرتن و کوژرانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران ئەو کەسە بۆ کە لەسەر ئەرزی واقع بڕیاری لە جەنگ و لە دۆخی بەڕێوەبردننی وڵاتی ئێران داوە، کەسێکی کاریگەر بووە، هاوسەرگیری کردووە، خاوەنی 4 بناڵە، دواتر وەکو ژیانە کۆمەڵایەتیەکەی. ئەمە ژیانە ئەرکە حکومیەکانی بۆ ژیانە پیشەیەکەی بووە کە لە ساڵی 82 تاکو 92 لە سوپایە بووە. ئەمە سەرەتا بە سەربازی دەست پێ کرد و دوای پلەی سەربازی وەرگرتووە لە جەنگی
بەڵام لەو کاتەیە کاندیدێکی زۆر گەورە نەبووە نەیتوانیوە بە ئاستێکی گەورە دەنگ بەدەست بێنێ تەنها لە 5.4 دەنگەکانی بەسانی کە خۆیان کاندید کردووە بۆ سەرۆکۆماری پاشان لە ساڵی 1992 بۆ 1994 ئەو کات وەزیری ڕۆشنبیری ئێران بووە لە دوای ئەوە لە دوای وەزیری ڕۆشنبیری ئێران ئەبێ بە سەرۆکی رادیۆ و تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی 10 ساڵ ئەم 10 ساڵی گرنگ بووە لە کاری پیشەیی عەلی لاریجانی عەلی لاریجانی وەکو بەرپرسی یەکەمی دامەزراوی سەدا و سیمای ئێران کە رادیۆ و تەلەڤیزیۆنی ئێرانە توانیوێتی وێنای گوتاری سیاسی ئێران بکە هەم بۆ دەرەوە هەم بۆ ناوخۆ چکە لەو کاتەیە چەند کەناڵێکی ئێرانی بە زمانەکانی تریش کراونەتەوە وەکوەزان لە ساڵی 1994 بۆ ساڵی 2024 بە تایبەت لە 2004 بە تایبەت لە کۆتاییەکانی ساڵی 1990 پێش 2000 کاتی سەرهەڵدانی ئینتەرنێت و میدیای ئەلکترۆنی بووە لەو کاتەیە ئەم پیاوە دەسەڵاتێکی گەورەی میدیایی هەبوو لە ئێرانە وەکوتم وێناکردنی خطابی سیاسی ئێران بوو هەم بۆ دەرەوە هەم بۆ ناوەوە ئەو بیرۆکە ئەو وێنە و لە هزری ئێرانیەکانە هەیە سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران تا ڕادەیەکی زۆر ئەم بەشدار بوو لە وێناکردنی لە چەسپاندنی لە پاراستنی ئەو ئایدایی هەبووە بۆ نەوەکان لە ڕێگەی میدیاوە پاشان لە ساڵی 2025 بێ بە ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی کە ئەمەش 2005 عفو کە ئەمەش پۆستێکی هەستیار و گرنگ و کاریگەرە لە ئێرانە واتە لە دوای سەربازی و ئەفسەری لە جەنگی عێراق ئێران کە ئەبێ بە وەزیر ڕۆشنبیری و پاشان دەچێتە میدیا ئەم پیاوە هەمیشە لە پۆستە هەستیارەکانە بۆ ئەم پیاوە بتوانە پێکراوی ڕابەر بووە تەنانەت نهێنی پارێزی ڕابەر بووە زۆرێک لە گفتوگۆ نهێنیەکان زۆرێک لە نامە نهێنیەکان زۆرێک لە بڕیارە نهێنیەکانی ڕابەر ئەم یا بەشدار بووە یان ئاگادار بووە و پاش ئەم پۆستی ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای ئاسایشی ئێران لە هەڵبژاردنا کە وەکو ئەندام پەرلەمان هەڵبژێرێ بۆ ئێران هاوکات لە ئەندام پەرلەمانی وەکو لە ناو پەرلەمانە بێ بە سەرۆکی پەرلەمانی ئێران تاکو ساڵی 2020 کاتە یعنی مێژووی 35 ساڵی کاری هەیە کە پۆستی هەبوو لە پۆستەکانی ئەگەر سەربازی بێ حکومی بێ ڕۆشنبیری بێ هەر پۆستێ بێ پاشان ئەمە لە کۆتاییە وەکو ئەندامی ئەنجومەنی دیاریکردنی بەژەوەندیەکانی ئێران و ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای ئاسایشی ئێران بوو کە دووبارە ئەم پۆستەی پێدراوەتەوە کە پۆستێکی باڵایە وەکو وەڵێم لە ئەرزی واقع وەکو کەسی دووەمی ئێران بۆ لە دوای ڕابەری کۆماری ئیسلامی ئێران کاکزانە ئەمە تەواوی ژیانی هەم کۆمەڵایەتی هەم پیشەی عەلی لاریجانی بوو کە ئێستا دەنگۆی بە ئامەزگرتن و کوژرانی زۆرە ئیسرائیل بە ڕسمی ڕایگەیاندووە کە کوژراوە بەڵام تاکو ئێستا ئێران بە ڕسمی ڕای نەگەیاندووە کە دەستخۆش دکتۆر عەلی بیریشپان کە زەمایکەکەم کەوت بیبەستیتەوە زۆر باشە دەستخۆش بە دکتۆر عەلی تا خۆت جورم و جوورەکەی تا خۆت ڕێکە خەیتەوە وام بچمە لای دکتۆر مؤمین دکتۆر چین و رووسیا قسەیەکی زۆریان لەسەرێ پێما بێ لە شوان ڕابردووشە ناو من چەرخەلەیەک مەدایە سەری مەسەلەن بەنی مەریوانە و کامێرم بۆ حەلکە بە قورعان زۆر ناخۆشە من ئەوانە بە ئەو هینە تەکنیکیانەشی تیابێوەنی دکتۆر چین و رووسیا تا کوێ هاوکاری ئێرانیان کردووە تا کوێ دوور بوون لەکوێ لە بەرژەوەندیەکانیان نیە لەکوێ لە بەرژەوەندیانە مەسەلەن ئایا تا سەرمەتە بەتایبەت ئەمڕۆ مانۆڕێکی ئاسمانی هەبوو لەسەر خاچی ژاپۆ لەلایەن رووسیاوە ئەمە بەکوێ ئەگات مەسەلەن رووسیا و چین تا کەی بێدەنگە بن کاکزانە رووسیا و چین هەردووکیان لەو وڵاتانن کە زۆرترین پەیوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەبووە بەڵێ یان لە 47 ساڵی ڕابردووە ئەگە سەرنج بین هەمیشە ئەم دوو وڵاتانە دوو پێگەی استراتیژی بوون بۆ کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژێکمان بیر نییە پەیوەندی ئێران لەگەڵ رووسیا لەگەڵ چینە بە شێوازەکان خراپ بوو بێ گەشتوێتە ئاستێکی توندوتیژ یان ئاستێکی ئەوەی کە زۆر جێگەی تەمۆ حێرانەکان نەبوو بێت تەنانەت جێگەی سەرنجە کە ئایەتوڵڵا خامنەیی لە ماوەی حکمی 36 ساڵەی خۆیدا بەڵێ 36 ساڵەی خۆدا یەک سەفەری دەرەوەی نەکردووە باشە سەفەری دەرەوەی وڵاتی نەکردووە بەڵام پێشەوە کۆتا سەفەرکە کردوویەتی پێشەوە ببێت بەڕابەر بۆ کوێ بۆ چین بووە ئەوەندە سەمیمی بۆ پەیوەندیەکانیان لە قوڵاییەوە هاتووە وانی پەیوەندی ئێران لەگەڵ چینیەکان لەگەڵ رووسەکان بە هەمیشە پەیوەندێکی قوڵ بووە پەیوەندێکی دوور درێژ بووە هەتا لە ماوەی شەڕی
ئەفغانستانە پەیوەندی نێوان ئێران و رووسیا لە نەوەتەکانە زۆر بەهێز بوو و کاریگەریشی بەسەر ئەفغانستانەوە بەجێ هێشت لە دروستکردنی تالیبانەوە لە پێش ئەوەی کە بڵێن ئەمریکا جارێکتر 2011 بیان ڕوخێنێ لێ ئێستایا پەیوەندەکە هەر بە قوڵە هەر بە قوڵی ماوەتەوە بەڵام ئێمە ئەبینین کە دۆخی شەڕەکە زۆر جیاوازە جارە لە ماوەی شەڕی 12 ڕۆژەیە هەڵوێستیان هەبوو تا ڕادەیەک بەوەی کە کەناڵی دیبلۆماسییان دۆزیەوە هەوڵیاندا لە دوو هەفتەی ڕابردووە جارێکی تر بینیمان چین چەند هەوڵێکی دا بۆ دروستکردنی کۆدەنگیەک با ڕاستەی ئاگربەست ئەمانە و رووسیاش هەمیشە لە پەیوەندیە بۆ لەگەڵ ئێرانە و تەنانەت باس لەوە ئەکرێت ئەگەر لە سیناریۆی ڕووخانی نظامی کۆماری ئیسلامی ئێرانە بەشێک لە سەرکردەکانی ئەم وڵاتە ئەگەر بیانە وڵات بەجێ بێڵن ڕۆکەنە ئەم دوو وڵاتە ڕۆکەنە رووسیا و چین ئەوەندە بە ئەمینی خۆیان نەزانن بەڵام لە بەرامبەرە ئێمە هەڵوێستێکی جدیمان لەم دوو وڵاتە نەبینیوە یعنی ڕاستە رووسیا بۆ نمونە ڕەشنووسێکی ئامادە کرد دای بە ئەنجومەنی ئاسایش بۆ ڕاگررتنی شەڕ بۆ ئاگربەست بەڵام شتێکی وان نەبوو بە تەنیشتیەوە ئەگە سەیر بکەین چین هەر هەمان ڕێگەگرتوۆتە بەر لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا لەسەر خەتە بۆی کاگربەستێک بێتە هەراوە بەڵام شتێکی وا لە ڕاستیە بوونی نەبوو تا ئێستا یان کاریگەری نەبووە لە کاتێکا کە ئێران لە یەکەم ڕۆژی ڕاگررتنی گەروی هورموزەوە ڕێگەی بە کەشتیگەری هەردوو وڵاتەکە داوە کە هاتچۆ بکەن کە بزنسی خۆیان هەبێت و تەنانەت مەرجێکی ئێرانەکانیش بۆ وڵاتانی کە ئەیانەوێت لە گەروی هورموزان نەوت بفرۆشن پارەی چینی بووە بریتیە لە پارەی یەنی چینی بەڵام ئەگەر سەیری وێنە گەورەکە بکەین هەردووکیان سوودمەندن لەم شەڕە لە حاڵی ئێستای کۆماری ئیسلامی ئێرانە باسی ئەوە ناکەم کە دواتر سناریۆکە ڕوخانی تەواوەتی کۆماری ئیسلامی بۆ ئەوەیە کە دەست بەسەر ئەو زێدا بژینەکە بۆ چینە ڕوە هەردووکیان ئێستا بەرژەوەندیان هەیە بۆ بەرژەوەندەکانیان تا ڕادێک پارێزراون بۆ نمونە چین دوو سێ جۆر بەرژەوەندی هەیە بەرژەوەندییان ئەمەیە کە ئێستا جۆرەکان خەریکە ڕۆژهاتی ناوەڕاست بەرەو بێمتمانەی زۆر گەورە ئەڕوا و ئەمە لە قازانجی چینە کاتە ڕۆژهاتی ناوەڕاست متمانیان بە ئەمریکا نامێنێ ئەو کاتە چین ئەبێتە جێگرەوەی ئەمە چونکە ئێمە ئازانین لە ڕووی ژمارەی بەهێزی چینەوە لە ڕووی ژمارەی اقتصادەوە چین دووەم بەهێزترین وڵاتی اقتصادی لە دنیاە لە دوای ئەمریکا بۆیە کاتێک ئەمریکا بێمتمانە ئەبێت لە ڕۆژهاتی ناوەڕاستە کە تا ئێستا بەو ئاراستەیە عەرزم کردی ئەمە سوودێکی چینەکانی تایە دووەم شت بریتیە لە داخورانی ئابووری ئەمریکا ئێمە بەڕوونی ئەزانین کە لە دوای شەڕی ڤێتنامەوە لە دوای هێرشی سەر ڤەنزوێلاوە هیچ جۆرە هاوکاریەکمان نەبینەوە بۆ ئەمریکا و تەنانەت لە استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکانە کە لە ساڵی کۆتایی ساڵ 2020 بڵاو بوویەوە ئەڵێ ئەمریکا ئێمە ئامادە نین شەڕی هیچ وڵاتێ بکەین کە خۆمان تێچوەکەی بدەین بەڵام بینیمان کە بۆ شەڕی ئەمریکا ئێران وا ناکا و تەنانەت باز لەوە ئەکرێت کە وڵاتانی عەرەبی وەکو چۆن ناتۆ پشتیوانی ئەمریکا ناکات باز لەوە ئەکرێت کە وڵاتانی عەرەبی هەتا ئێستا ئامادە نین کە یان جۆرەکان بچنە ژێر باری منەتی ئەمریکاوە کە تێچووی شەڕەکە بدەن کە تا ئێستا نازانم دواتر چی ڕۆدات لەم کەواتە ئەمە بێتە هۆی کە هۆکارێک بۆ کاریگەری لەسەر دۆخی ئابووری ئەمریکا و باز لەوە ئەکرێت ئەم داڕوخانە یان با بڵێن ئەم جۆرە لەرزەی کە ئابووری ئەمریکا ئەگرێتەوە کاریگەری بۆ چین هەبێت و قازانجی چینە چونکە ئێمە زانین چین قەرزاری کۆمپانیەکانی ئەمریکا قەرزاری کۆمپانیەکانی چینە و قەرزەکەشی زۆرە بەردەوامی لە زیاد بوونایە ئەمە بەنسبەت چینەوە بەنسبەت رووسیاوە دوو هۆکار زۆر گرنگن ئێستا سەریکەین یەکەمیانەوەی کە چاوی دنیا لەسەر ئۆکرانیا نەماوە و باز لەوە ئەکرێت وە بەڕاستی وڵاتانی ئەوروپیاش ترسیان لەمە زۆر نیشتووە کە لە حاڵەتی بەردەوامی شەڕەکەیە رووسیا زیاتر بەهێزە بێ زیاتر گەورە ئەبێ و زیاتر بێتە پارتنەرێکی پاوەرێکی سەرەکی هەم لە وزەیە هەم لە ڕووی ئەمنیەوە چونکە ئێستا رووسیا خەریکە وزەی خۆی بە نرخێکی زۆر گرانە فرۆشێ بە وڵاتانی دەرەوە و چ نەوتەکەی چ گازەکەی هەردووکیان بەتایبەت بۆ ئەوروپا بەڵێ بەتایبەت بۆ ئەوروپا ئەمە کاریگەری زۆر بووە لە قازانجی ئەوە حتمەن دووەم شت ئەوەیە کە لە حاڵەتی بەهێزبوونی رووسیا جارێکی تر ژمارەی ئەو ئاوارانەی ئەو پەناهەندانەی ئەو بێماڵ و حاڵانەی کە لە ئۆکرانیا ڕوو لە ئەوروپاکەن ڕێژەکە زۆر بەرزە بێتەوە و ئێمەش زانین هەمیشە یەکێک لە کێشەکان کە ئەوروپا ڕوبەڕووبێتەوە بریتی بووە لە قەیرانی پەناهەندەکان قەیرانی ئاوارەکان قەیرانی و کەسانی کە ژیان و حاڵیان نییە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بۆ بەشداریکردنی ئەوروپا لەم شەڕەیە بریتە لەوەی کە نایانەوێت گەلی ڕۆژهاتی ناوەڕاست جارێکی تر ئەم کەناڵە بەهێزە بکرێتەوە و ڕووبکەنە وڵاتانی ئەوروپا کە ئەم بدڵنیای و کاریگەری زۆر خراپیانە بێت کەواتە لە کۆی گشتی ئەتوانم بڵێم لە حاڵەتی ئێستای کۆماری ئیسلامی ئێرانە هەردوو وڵاتەکە سوودمەندن بەڵام ئەگەر ئەو سناریۆماندانا کە ڕژێمی بکە نظامی کۆماری ئیسلامیان ڕووخا ئەو کاتە بە دڵنیاییەوە چین و رووسیا هەردووکیان ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەورەی بەهێزبوونی ئەمریکا ناوچەکە بنەوە چونکە ئەمریکا ئەبێتە یەکەم شت
کە ئەتوانێت وڵاتێکی بەتەواوەتی کۆنتڕۆڵ کرد بێت. ئێمە ئەزانین لە ڕۆژهات ناوەڕاست ئەمریکا ڕۆڵی هەیە لە وڵاتانی عەرەبی، لە وڵاتانی سووریا، لە وڵاتی عێراق، لە وڵاتانی تر، بەڵام لە هیچ وڵاتێکە ئەمریکا بە تەواوەتی لای نەبووەوە بۆ بوونی ڕۆڵ. و دڵنیاییەوە ئەگەر 90 ملیۆن گەلی ئێرانی ئەمریکا بەتەواوەتی بۆ لای بێتەوە حکومی بکات، ئەمریکا پایەکی زۆر بەهێزی خۆی لە ناوچەکە داهێنێت کە ئەو کاتە نە رووسیا ئەتوانێت ڕکابەری بکات، نە چین دەتوان ڕکابەری بۆ لە ڕووی اقتصادیش و لە ڕووی بابەتەکانی تیشۆ بکات. کەواتە لە کۆی گشتیا و عەرزم کردی لە حاڵتی مانەوەی کۆماری ئیسلامی ئێرانە لە ئێستا چین و رووسیا هەردووکیان سوودمەندن، بەڵام لە حاڵتی کەوتنی تەواوەتی کۆماری ئیسلامی ئێرانە ئەو کاتە بەدڵنیایی ئەوانی زەرمەندی ناوچەکە بن. کەواتە لەو ڕێڕەوی کۆتاییە ئەوان زۆرە قسەیەکیان نەبێ. قسەی کۆتاییان ماوە جارێشتا شوێشتان نەگەشتوتە ئاستێکە ئەو ئەگەرە زۆر بەهێز بێت. ینی سیناریۆی ڕوخاندنی تەواوەتی نظامی کۆماری ئیسلامی ئێران هێشتا نەهاتووت. بەستە دکتۆر هێشتا نەگەشتوتە ئاستێکە بەو ئاڕاستیان پێشەوە ئەگەر باسی فەڕەنسا وەک یەکێک لە وڵاتە گەورەکانی ئەوروپا زەرمەندە لە ڕووی ئابووریەوە، مەجبوری رووسیا گەرگاز بکڕێ و ئەمە دۆخێک تازێ بۆ ئەوان و ئەمە لە قازانجی رووسایە لەواچێ هەندێک مەرجی خۆشیە سەپێنێ بەسە وڵاتانی ئەوروپا کە چاوپۆشی بکەنە شکردنە سەر ئۆکرانیا. بەڵام هەر ئەمڕۆ فەڕەنسا لێدوانێکی جیاوازی هەیە، ئەڵێ ئێمە بە مەرج بەشداری لە پاراستنی گەر و هورمزەکەین، ینی بە هیچ شێوێک ئامادەنی پشتیوانی لە ترامپ بکەن. ئەڵێ بە مەرج پشتیوانی لە پاراستنی گەر و هورمز دەکەین. مەرجەکەیان چییە؟ ئەوەیە کە وەساندنی جەنگەکەیە کە ئەوە دیاریش بێ کە ئایندەی ناوچەکە بەرەو چێڕەوە، دیار بێ ئایندەی ئێران بەرەو چێڕەوە. دیارم بەستیان دەسەڵاتی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە و بەستیان دەسەڵاتی ئێرانە کە مابێ. ئەمە من پێم وایە کە هەرگیز پێشتر بیر لەم بێمتمانەی ئەوروپا بەرامبەر ئەمریکا ناکرایەوە، بیر لەم دۆخە ناکرایەوە. ئەوروپاش بیری لەوە ناکرەوە کە تووشی ئەم گەشە گەورەیە بێ. ئێستا ئەوروپایە کە بنەتی بە رووسیا نەما بوو کاگەر غازی پێ نەفرۆشە، کاگەریچ پێ نەفرۆشە، بە پشتیوانی بەستن بە وڵاتانی کەندا و بە داخستنی گەر و هورمز هەمیانە گەڕێنەوە بەرقاپیەکەی رووسیا بۆ کڕینی گاز. رووسیاش نرخی گەروەکەدا بخرێ لە ڕووی سیاسیەوە دژی ئەمریکا گەر ئەمریکا تا زیاتر بێمتمانە بێت تا کارتەکانی بگۆڕێ وەکو کاک دکتۆر ئاماژەی پێکرد تاکوی کە نەتوانێت بگا بە ئامانجەکانی خۆی رووسیا قازانجەکە. درێژبوونەوەی کاتەکەر غازەکەی بفرۆشێ بەو نرخی کە تاکوی سەر زیاتر لە ساسی زیای کردووە لە چاوەڕێیەک ئەگەر بەرەو ئەگەر ئەو نەزۆر بکێشێت کە رووسیا لە تاکو مانگی ئەیلول و کۆتایی 2026 بەردەوامە بێ تا ئەو کاتە بکێشێت سەرما لە ئەوروپا زیاد بکاتەوە نرخەکە بێگومان تاکو لە ساسیەکە ئەو قازانجێکی زۆر گەورەترەکە. باز لەوە بکەم ئەوەی دکتۆر بیلاریش بەتوێت بابیری نەچێت. بەڵێ دکتۆر بیلال باسی ئەوەی کرد کە گوتی کە بنیامین ناتەنیاهۆ لەگەڵ وەزیری بەرگری ڕاستپاردۆ لە کوێ ئێرانیەکتان بینی بیکەنە ئاماز مەگەڕێنەوە بۆ بڕیاری ئەمە جیاوازیان پێمەکەناڵێمە پێشاتێکی تازێ. ئەم بابەتەی ئۆڵ ستریت جۆرناڵیش باس لەوە کەکەڵێ رووسیا وێنەی مانجی دەستکرد و تەکنەلۆژیای درۆن دەداتە ئێران. ئەو پێچی گوێ لە پرسیارەکەی حرەکەی هەر هەبووە بە تایبەت ئەو باسانی کە دوعالی باسی لە ڤیددیۆیە کرد کە ناو باڵوێزخانەی ئەمریکا ناوچەی سەوز و بنکەکانی بەرژەوەندی ئەمریکا لە کەنداوکەکەنە ئامانج زۆر باس لەوە کرێت کە رووسیا زۆر هاوکارە لە توانە گۆشی ئەو ڕادار و سیستەمی بەرگریانە من لە کاتی ئامادەکردنی واڵەکە تۆزێک بە دوای زانیاریان ڕۆشن لەسەر سیستەمی بەرگریەکان هەموو کەلێنی سیستەمی بەرگریەکان کە زۆرێک لە میدیاکان پێیان وە بووە ئێران خۆی توانای دۆزینەوەی نەبووە رووسیا ئەم زانیاریانە و ئەو کەلێنانی یاوەتێ. بەڵێ باشمان ئەگەر رووسیا شێکی نەکردای خۆ گەروی هەرموزی بۆ ناکردەوە کاکە حتمما ئەمە یەک بەیەکە یارە شتێکی بۆ کردووە بۆیە گەروی هەرموزی بۆ کاتەوە دیارە پەیوەندیکە بەهێزە. یعنی زۆرێکە لە کە چین تا ڕادەیەک لە خوار گەروی هەرموزەوە لە چابەهار دەربەندی بەندەری چابەهار لەوێەوە نەوت وزەی خۆی پێیەگات تا ڕادەیەکی باش کاریگەری زیاتر لەسەر رووسیا. دکتۆر علی ئاگام لەو هینەت بوو دکتۆرەوەی پێ باشە بابەتێک هەیە مەسەلەن لە ڕۆژ یەکەمەوە ینی بەوردی دقت لە دوانەکان لە بە ئامانجگرتنی سەکۆ موشەچەکان مەسەلەن کۆگا موشەچەکان بەڵام هێشتا ئەو
بابەتە بەردەوامە چ موشکی بالستی درێژمەودا خوڕم شەهر مەسەرەن فاتح قادر ئەمان هەر بەردەوامن ئەمە ئەگەر لە ینی چ خوێندنەوەیکی بۆ ئەکرێت کاکزانە ئێمە ئەزمموی ئێرانمان هەیە لە ئیدارەدانی بەرەی مقاومە لە غەزە ینی خۆ معلومە بڵێن ئێرانە بەعرزەکەم دویستم یەک بێنێت بۆ بگازم بەڵێ بەڵێ لە غەزە یەکێک لە گەورەترین کێشەکان بۆ ئیسرائیل دروست بوو بریتی بۆ لە تۆنێلەکان تونێلەکان بڵێ ئەوەی کەوترێک غەزەی ژێرزەوی بەڵێ ئەم بۆ ئێران ڕاستە زۆرینەی پایگا موشکەکان ئێران لە ژێرزەویان زۆرینەی پایگا موشکەکان هەتا ئەوترێ شاری ژێرزەوی ینی شاری موشکی ژێرزەوی ئێرانەکان خۆی بۆ شوێ پێناسەیەکەن بۆیە ئەوەی کە ئەوترێت 1970 توانای موشکیێران لە ناوچووە 1990 توانای موشکیێران لە ناوچووە 1970 ئەوەندەی ئەوە کراوە تا ئێستا هەمویان نەرەیتڤن گەڕانەوەن ینی بریتینین لە زانیایی دقیق کاک زاناک ئەگەر قرارە کۆتایی هاتووە ئەم هێرشانە چی نەکرێن وانە کەناڵی ڕسمی ئێران باز لەواکە نەوە خولەک جارێک یەک جارێک گورزێکەوە شوێنێ و ئەمە لە ڕێیچیەوەیە ئەو ڤیدیوانی کە ئەمریکاش بڵاوی کردێتەوە ئیسرائیل بڵاوی کردێتەوە کە بە ئامانجەگیرێن سەکۆ موشکیەکانن کاک زانە سەکۆ موشکیەکانیان ڕاستە لە جیهانە زۆر باوەکە لەسەر سیارن ینی هاتوچۆکن ئەمانەی ئێران کە تەواو پیان و ترێ مۆبایلی ینی سوڕاو چۆن گەڕۆکن ئەگونجێ لێرەیە چەند موشکێک تەقێنێت و بچێتە ژێر بینایەکەوە بچێتە تونێلێک بچێتە ناو دارستێنێکەوە وە زۆرینی لە تونێلە وە زانینی کە ئەو ڕێژەی کە لە سای هەشتای لە ناوبراوە لە سانەوەی ناوبراوە لە ساڵێنرا ئەسڵەن تۆ ڕێژەکەی نەزانی و چەنێ لە ناوبردو نازانین چەند بڵێم هەتا ئێستا هیچ زانیارێکمان نیە کە ئایا ئێران خاوەنی چەند موشک مەبەستەکەی من ئەوە ئەوەی کە لە کۆی ڕسمەکەی ئاتوانین بڵین گە ڕەنگە ئەخیر قسەی من بێگرت پرسیارێکم ماوە دکتۆر لە کۆی گشتی ئەتوانین ئەمە بڵین کە توانای موشکی ئێران هەتا ئێستا بەردەوامە بەڵام چەندە نازانین هەر ئەوە چەندە شتێکشکاوە نازانین ماوە نازانین لوبنان چەنی حزب الله چەنی ئێستاکە دایان نابێ لە لوبنان و هێرشی موشکیە بەسەر ئیسرائیل ئەو بەتان بۆ کۆکەمەوە لە 5 خاڵە ئەوەی کە لە شەڕی 12 ڕۆژەیە تاوتوێمانە کرد 5 داواکاری بوو کە لەسەر مێزی دانوستانی عباس عراقچی ویتکۆڤیش بوو مەسەلەن پرۆکسیەکان بوو مەسەلەن موشکی دوورهاوێش بوو پیتێنراو بوو مەسەلەی ئەو بابەتە بوو لەگەڵ ئەوەشدا گەروی هەرمزیشی هاتە سەر ئێستا ئەکرێ بڵین ڕاستە بە تێکشکاوی بەلاوازی موشکی بالستی ماوە یۆرانیۆمەکە نازانرێ لە کوێ و بەڵام ئاسارەنووسی دیارنی گەروی دەستی ئێرانە پرۆکسەکانیش ماون عراق لوبنان یەمەن یەمەن هێشتا ئاکتیڤ نەکاتزانە ئەکرێ ئەو پرسیاردا ڕاستا کەمە کواخی پرسیار بۆ چون لەسەر ئەوە چییە ئەکرێ بڵین تا ئێستا ئەو چوار پایە ئەگەر بەلێ دراویش بێشتا بەدەستی ئێرانەوە ماون کاکزانە ئێمە هیچ دڵنیاییەکمان نییە لەوەی کە ئایا ئەم 5 مەرجەی ئەمریکا ئەم 5 ئۆپشنەی ئەمریکا ئەم 5 داواکاری ئەمریکا ئەم 5 ئامانجی ئەمریکا هاتوونتە دییان نا چووکاوەی کە هەیە ڕێژەیە یەکەمیان بابەتی ئەتۆمیەکە وانە بابەتی بەرنامەی ئەتۆمی و بەرنامەی ناوەکی ئێران تازترین زانیاری کە لە ئێران بڵاوکرێتەوە ئەمەیە سایتی نور کە بە سایتی عەلی شەمخانی دانرێ بڵاوی کردوتە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەڵێ 400 کیلۆگرامە یۆرانیۆمە پیتێنراوەکە گوازراوەتەوە بۆ شوێنێک لە ناو کۆماری ئیسلامی ئێران نیشان چەند کەسێکی زۆر کە مەزانن کەواتە ئەمریکا سەرکەوتونەوە لە مینەکە دوو ئێستا دکتۆر عەلی زۆر جوان باسیەوەی کرد ئێمە توانای موشکی ئێران نازانین چەنە و بە دڵنیاییشەوە ئێرانێک کە توانی بێتی ینی ئەگەر بە نسبەی وەرگین بە نسبەی ئێران ئەم هەموو موشەکەی با بڵێن دوێنە ڕاگەیان حوسەی تەقاندووە ئەوڕۆ نازانم تاکوزانە باز لە 2000 موشکی نەکرێت ئەگەر بین حساباتێکی ڕقەمی بۆ بکەین لە ماوەی چەند ساڵاتوانێتی موشکی دروستکە هینە چەند موشک دروستکە کەواتە زۆر ئاسایی ئەگەر وابی بینین کە ماوەی ئەم 15 ڕۆژەش بەرداوام لە دروستکردنی موشک وانە و بەتەنیشتەوە بە دروستکردنی درۆن چونکە ئەم پرۆسەیە لە ئێرانە کەس هیچ نەتیجەیەکمانی بڵێ وەڵا وەستاوە پرۆسەی دروستکردنی موشک لە ئێرانە وەستاوە تێکشکێنراوە پرۆسەی دروستکردنی درۆن لە ئێران تێکشکاوە هیچ نەتیجەیەکمانی زانایەکمان نییە خاڵی سێم بریتە لە پرۆکسیەکانی
ئەوەی کە پێوتێ بەرەی مقاومە هاوکارەکانی کاکزانە عەرزم کردی پێشتر دانانی ئایەتوڵڵا مجتەبا خامنەی و ڕێبەری کۆماری ئیسلامیێران وزەیەکی دایەوە بەرەی مقاومە چکە گەر خوێندنەوە بۆ پەیامەکەشی بکەی زۆر بەڕوونی باسیەوە کات کە بەرەی مقاومە بەهێزە بەرەی مقاومە ئاوا ئەکە خیتابیانە داتێ ئێمە لە دوای پەیامەکە و بینیومانەکە گەرم و گوڕێکی زۆر دروست بووە لە لوبنان لە عێراق و بەڕاستیش وتەبێژی سوپای ئیسرائیلی کە هەموو شەوێک باسی لوبنانەکە ئێمە زانین مۆزوعەکە بریتە لە کاریگەری لوبنانەکان کاریگەری حزب الله کە ڕۆژانە دەیان موشک ئاراستەی ئیسرائیلەکە و بە دڵنیایی شەو کاریگەری هەبووە و بەشێک لە موشکەکان با بڵێن خونسا کراونەتەوە یان تەقێنراونەتەوە بە ئاسمانەوە ئەوەی کە هەیە گەشتون چونکە نزیکە لایەنەوە و من جارێکی تریشم قسەی ئەەکەمەوە بوونی حزب الله لە تەنیشت لوبنانە لوبنان ئیسرائیلەکان بە شکاندنی شکۆی خۆیان ێزانن پێیان وایە حزب الله لە تەنیشتی خۆیانە کە ئەتوانە هێرشانە بکات وەکو چۆن ئێمە لە غەزەشا بینیمان کە ئەو هێرشەی کە لە 7 ئۆکتۆبەرا کرا ئەوەندەی لێدان بوو لە شکۆی ئیسرائیل ئەوەندە بریتی نەبوو لە ئەنجامێکی شەڕەکە لای ئیسرائیلەکانەوە ترسەکە زۆر گەورە بوولەوە بەنسبەت حوسەکانی یەمەنەوە حوسەکانی یەمەن تا ئێستا جوڵێکی وایان نەکردووە لەبەر دوو هۆکار یەکەمیان گەروی هورمز هێشتا کۆتایی نەهاتووە حوسەکانی یەمەن لە حاڵی بابلمەندە باد ئەمە یەک کەواتە جارێ نەبووتە پێویستی بۆ جوڵەیان دووەمیان زانیاریەک هەیە کە باز لەوە ئەکات حوسەکانی یەمەن پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ قالیبافا هەیە وە کاتێک قالیباف لە ساڵ 2007 سەرۆکی شارەوانی تاران بووە هاوکارێکی زۆری کردوون و ئەوان بە ئیعازی قالیبافە جوڵێن قسە لەسەرەوە کرێت تا ئێستا قالیباف هیچ هینەکی نەکردو بەو ئاراستەیە نەمای لای جانی قالیباف زیاتر ئێستا قالیبافێک لە هەدەفەکان باز لەوە کرێت کە ئامانجی داهاتوو ئەگەر پێش ئەوەی جنابەت بێ باسمەوە کرد جگە لە قالیباف ئێستا چەند ڕۆژنامەنووسێکی ئیسرائیلی باز لە بە ئامانجگرتنی پزیشکیانەکەن کە ڕەنگە ئامانجی داهاتوو پزیشکیان بێت بەڵام بە تەریشتیەوە زۆرینەی ڕایەکانە سەر قالیبافن لەم حاڵەتەشە ئێمە دیسان زانین کە کارتی حوسەکانی یەمەن ئەجوڵێت و ئەبێتە کاریگەری بەسەریانەوە کەواتە ئەو پایانە ماون بەڵام ئەکرێ بڵێن پایەکی لاوازن ینی پایەکان بۆ نمونە حەج شعبی ئەو کاریگەری زۆری نەبوو تا ئێستا ڕەنگە چاوەڕوانەکان زۆر گەورە بوو بن ینی تۆ کاتێک دەتوانی 100 پەرلەمانتارت هەبێت لە عێراقا 87 پەرلەمانتارت هەبێت لە عێراقا بە دیاریکراوی جگە لە 13 دانەی هاوسۆس کەواتە چاوەڕوانەکەی ئێران ڕەنگە زیاتر بوو بێت لە حەج شعبی وتەنیا ئێمە زانین 4 فەرقەی حەج شعبی هەن ئێستا شەڕەکەن یان موشک بارانەکەن یان ئەوان تریش کەواتە لە کۆی گشتی ئێمە زانین کە ئامانجەکانی ئەمریکا بە تەواوەتی نەهاتوونتەتی بەڵام ئەکرێ بڵێ بەن ڕێژەیەکی نسبی تا ڕادەیەک هاتوون یەکشت ئەگەر ئەخیر قسە بکەم من کاکزانە ببەخشە ئەو سیناریۆ بەهێزانەی کە ئێستا بۆ ئێران هەن سیناریۆی گۆڕینی نظامەکە هەتا ئێستا بە 100 ماوەتەوە لە ڕووی ئەگەرەوە سیناریۆی هێشتنەوەی نظامەکە و مامەڵەکردن لەگەڵ یا بە 135 ماوەتەوە سیناریۆی دابشبوونی ئێران تا ئێستا 125 بەڵام زۆر ئەگەری هەیە کە لە ڕۆژانی داهاتووە ینی خوێندنەوەی میدیای نێودەوڵەتی ئاژانسە نێودەوڵەتیەکان تینک نێودەوڵەتیەکان لە دابشکردنی سناریۆکان تا ئێستا بەم شێوەیە بەڵام وەکو پێشتریش ڕوونم کردەوە ئەگەری زۆرە کە کارتی بەهێزی دابشکردنی ئێران یان کاریگەری بەسەر بیری ئێرانیزم و فارس محوەریەوە بگاتە ئاستێک کە ڕەنگە ئەگەری ئەم سناریۆی بەهێزتر بێت لە ڕۆژانی داهاتووە بزانین گفتوگۆ زیاتری لەبارەی ڕۆژانی داهاتوو ڕۆژانێکی خۆش نابن بۆ ئێرانەکان باش زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مۆمین زەڵمی نووسەر و شارەزای کاروباری ئێرانی هاوکارمان سپاس مانتومان کردی جەنابەت دەتوانی پشوو بدەیت ئێمەش داوا لە هاوکارانمانەکەی لە کۆنتڕۆل کاکمەریەوە ئەو وێنانەمان بۆ بخەنە سەر شاشە کەمێک پێویستە کاک دکتۆر بیلال باسی لەوە کرد کە ئەو بینایە کە ڤیددیۆکەی ئەبینین لە ڕۆژە هەم وێنەکەی هەم ڤیددیۆکەی لە ڕۆژا کراوە ئەوە باز لەوە کرێ ئەو بینایە کە عەلی لاریجانی تێدا بە ئامانج ژیراوە لەگەڵ کوڕەکەی و ژمارەیەک لە بەرپرسەکان ئەم بەیانیە کاژمێر 3 بە ئامان ژیراوە ئەمە ڤیددیۆکەیەتی و هەم ئەمە وێنەکەشێتی کە لەسەر شاشەی کورسات نیوز هەیە ئێستا باز لەوە کرێ ئەمە ئەو بینایەیە کە عەلی لاریجانی تێدا عەلی لاریجانی تێدا بووە بۆیەشە لە بەیانیەوە هەم بنیامین ناتەنیاهۆ هەمیش بنیامین ناتەنیاهۆ بەرپرسانی باڵای ئیسرائیل باز لەوەکەن هیچ ڕێگایەک نییە بۆ دەربازبوونی
علی لاریجانی لەبەرەوەی ئەوان دیارە پێشتر وێنە و ڤیددیۆی ئەو بینایان لابووە ئەمە و بینایان ئەو شوقەیان ئەو یەکە نیشتە جێبوونیە کە علی لاریجانی تێدا بۆ شێوی ڕابردوو و لە کاتژمێر سێ زۆر بە توندی بە ئامان گیراوە و کە تەختی زەوی کراوە و بیناکە وێران کراوە هەر ئەمەش دڵنیایی دەدا ئیسرائیلەکان کە پشتڕاست بن لەوەی کە علی لاریجانی دەرباز نەبووە لەو پەلامارەیان لەو هێرشەیە بەڵێ ئەمە ڤیددیۆ و وێنەی سەر شاشەی کورسان نیوز وەکو باسی لێوە کرێ بینای ساتی بە ئامانجگرتنی علی لاریجانیە. ئەمە ئەوەی کەپێک پێشتاش بۆمان باس کردنەوە و وێنە و ڤیددیوانەی کە لەسەر شاشە بوون باز لەو کرێکە ئەمە وێنەی ئەو بینایانەوە یەکە نیشتە جێبوونەیە کە علی لاریجانی لە گەڵ کوڕەکەی لەوێدا بوون بۆ یشە مەسەلەن باسمان لەوە کرد کە بەردەوام ئەمڕۆ بەرپرسانی ئیسرائیلی جەختیان لەوە کردەوە کە هیچ ڕێگایەک نەبووە هیچ دەرەچەیەک نەبوو بۆەوەی کە علی باز لەوە بکرێت کە علی لاریجانی تێدا دەربازی بوو بێت. هەڵبەتە ئەمە لەلایەک و لەلایەکی دیکەوە تۆمباراکی سەر ڕێگەیان کە ئەمریکا هانی حکوومەتی دیمەشقی نەداوە بۆ ڕەوانەکردنی هێزی سەربازی بۆ لوبنان و ئاژانسی فارسیش باسی لەوە کرد 3 بۆ 7 جێگر بۆ هەر پۆستێکی سەربازی دیاریکرا بۆ ئیدارەدانی وڵات و ئۆپەراسیۆنە بەرگریەکان. هەڵبەتە ئێمە دکتۆر مومینی هاوکارمان بەجێ هێشتین لە شوێنی دکتۆر مومین ئاڵوگۆڕێکمان کرد دکتۆر علیمان هێناوە ئەو بەر دکتۆر علی جارشتر بەخێر بێت هەوارت گۆڕی دەست خۆش بێ با من لەسەر ئەوە قسە بکەین دکتۆر علی ینی مەسەلەن پێشەوەی جەنابەت بیتە ستۆدیۆ لەگەڵ دکتۆر مومینە باسی ئەومان کرد کە دکتۆر مومین باسی لەوە کرد کە لە سەرەتای جەنگەکەەوە ئێران باسی لەوە کردووە بۆ هەر پۆستێکی 3 کەسی دیاری کردو ئێستا کردی بۆ ئێستا کردی بە 7 کەس ئەمە شتێکە کاکزانە ئەمە ئەو ڕیشە داکوتانی کۆماری ئیسلامی ئێرانە ناخۆیە کە وەکو هینێکی فکریانێ ڕوتێکی فکریانەیە کە بۆ هەر پۆستێک ئەگەر کەسەکەش دەبێنێت جێگرەوەکانی ئامادەن ئەمە قسەیەک گەڵێ لە سەربازیە سەربازێک دەتوانێت ئیشی ئەفسەرێکی گەورەش بکاوە فێرکرابێ ئەمانی ژوا شتەکرابیرن چکە ئێران دیارە خۆی بۆ دوورمەودا ئامادە کردووە وا بۆ هەموو پۆستێک باز لە 3 ئەکرا ئێستا باز لە 7 ئەکرێ دایناوە چکە وردی بە ئامانجگرتنی فەرماندە ئێرانیەکان ئاستێکی چۆتە ئاستێکی زۆر باڵاوە لە بەرنامەکە باسمان کرد تەنها مەفرەزی سەرجادەکان خێمەی سەرجادەکان پشکنینی باڵان ئۆتۆمبیلی بچووکی سەربازی کە لەناو شارەکان لە نێوان شارەکان هاتوچۆکن یەکسەر بە ئامانجەگیری ئەمەش لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەیە کە ئێران بە تەواوەتی ئاسمانی خۆی لەدەستاوە فڕۆکە ئیسرائیلیەکان و ئەمریکیەکان بە ئازادی لەناو ئاسمانی ئێران ئەخولێنەوە بە دوای ئامانجەکان ئاگەڕێن ڕۆژانەشە بینین لە کورسایش بڵاوەکەینەوە کە فڕۆک کە تەنکەرەکان بەزین هەڵگرەکان لە ئاسمانی عێراقەوە ئەوەیە پشتیوانی ئەو هێزانەکەن کە لە ئێرانێ کاکزانە ئەمە من ئەیبەسم و بە شتێکی تریش ئەمڕۆ CNN باز لە شتێکەکە وەکو باسمان کرد CNN تەواو لەگەڵ گوتارەکانی ترامپ نییە تا ڕادەیەک نەگوەک دژیەتی بەڵامەها هاوسۆزی نییە جیاوازیەکی تیا بەدیەکرێ CNN باز لە جوڵەی کەشتی سەربازیەکە ئەو کەشتیە سەربازیە لە نزیک دوورگەی مەلەکایە لە سنگافورە ئەین کاتە لە ئاسیاوە بەرەو ڕۆژەڵاتی ناوەڕازێ باز لەواکرێت کە ئەم کەشتێ نزیکەی 3000 مارێ فەڕەنسا کە ئێستا باسم کرد تەواو ئەم تووڕێیەکی زیاتری بۆ ترەمپ دروست کردو بۆی ئەوەی دەرکردوکە فەڕەنساڵێ ئێمە بە تاکو جەنگەکە نەوەسێ تاکو بەرچاومان ڕوون نەبێت بەرگری ئیسرائیل بکاتە ئامانج موشەکەکەی بچێت بۆ یەکێکی نیشتە جێبوون
مەترسی جەنگ لەسەر ئەمانە هەیە مەترسی جەنگ تا ڕادەیەک لەسەر عێراق هەیە تا ڕادێک لەسەر وڵاتانی کەنداو هەیە کە ئامانجەکرێت بەسەر بەڵام مەترسی ئەڵێ گرتنی ڕێڕەوەکانی وزە لە جیهان ئەمە گەورەی باس لەوە جەنگەکە پیشانەیە. ئێستا بۆ نمونە ئێران تەکتیکێکی بەکارهێناوە لە ڕۆژ یەکەمەوە هەم قالیباف ئەم قالیباف ینی مافۆر چنە؟ بەڵێ تۆزێ لەگەڵ ئینەکەی تۆ شاگونجێ خزمەتێکتان ناسیاوێکێ باشە بنەماڵەیەکی زۆر سەرمایه‌داری گەورەی ئێرانی و تارانن ئەو بنەماڵەیە قالیباف من پێم وایە چکە فارس خۆی بە فەرشەڵێ فەرش تورکەکانی پێڵەن قاڵی ئەوەیە لەو باوەڕێم کە بۆیە پێم وایە ئەم بنەماڵەیە لە بنەڕەت تا بنەماڵەیەکی بەسەلەن ئازەری بن یاخود تورک بن لە ناو تارانەوە و بنەماڵ جارێکی دیکە دکتۆر عەلی جارێکی دیکە لەسەر ئاسمانی باڵێوزخانەی ئەمریکا درۆنێک تێشکێنرا لەلایەن سیستەمی بەرگریەوە هەرچەندە باز لەوە کرا کە سیستەمی بەرگری تا ڕادێک زیانی بەرکەوت پێ لە باڵێوزخانەی ئەمریکا لە بەغداد بەڵام کەمێک بەر لە ئێستا بەپێی زانیاریەکانی پەیامنێری کورسات نیوز لە شاری بەغدا درۆنێک تێکشکێنراوە و سیستەمی سیرامی باڵێوزخانەی ئەمریکا بەرپەرچی درۆنێکی داوەتەوە لە ئاسمانی بەغدا لە شەوی ڕابردووە پەلامارە درۆنیەکان و هێرشە درۆنیەکان بۆ سەر چڕ کراونەتەوە ئەو وێنانەی ئەیبینن کاتی یان ساتی بەرپەرزدانەوەی ئەو درۆنیان تێکشکانی ئەو درۆنێک کە لە ئاسمانی باڵێوزخانەیە لەلایەن سیستەمی سیرامی یان سیستەمی بەرگری باڵێوزخانەی ئەمریکا. بەڵێ ئەوەی ئەیبینن ئاسمانی بەغدایە کە کەمێک پێش ئێستا باڵێوزخانەی لەلایەن درۆنێکەوە بە ئامان ژیرە باڵێوزخانەی ئەمریکا لە بەغدا بە ئامان ژیرە بەڵام لەلایەن سیستەمی بەرگری باڵێوزخانەی ئەمریکاوە بەرپەرزدایەوە درۆنەکە تێکشکێنراوە. شەوی ڕابردووە باز لەوە شەکرا کە دەنجی تەقینەوە لە ناوچەی جادریەش بیستراوە. بەڵێ زۆر باشە دکتۆر ئەگەر سەرنجەکانت تەواو بکەیت دکتۆر عەلی بۆ بورە تا دکتۆر زانا سەید گوڵیش لەگەڵمانە بێ کەمێکی تر بفەرموو. بەڵێ زانیاریکتر ئەمڕۆ لە میدیاکانە زۆر بابوو کارزانە باز لە ئەگەری هەوڵی ئاگربەست هەبوو لە نێوانیانە وەک باز لەوە شەکرا کە عەلی لاریجانی یەکێک بلەو کەسانی کە لەگەڵ ئاگربەست بووە یەکێک بلەو کەناڵانی کە هەوڵی ئاگربەستیا بێ لەگەڵ ئەمریکا بەڵام ڕۆیتەرز بڵاوی کردێتەوە ئەڵێ موستەفا خامنەیی بە تەواوی ئاگربەست و ڕێکەوتنی لەگەڵ ئەمریکا ڕەت کردوێتەوە نایە بە هیچ شێوەیەک ڕێکەوتن بکە دوا بەدوای ئەمە شەکە ئیسرائیل و توێتی ڕۆژهەڵات ناوەڕاست بەرەو دۆخێکە چێکە هێزێک لای یەکاتەوە کێ دەسەڵاتی بێ ناوچەکە تەواو گۆڕانکاری بەسەرایەت و ئێمە بین بە ئەمریکایەک لە ناوچەکە ئەم دوو لێدوانە ئەمڕۆ باسی گەرمی میدیاجیانەکان بوون کە ئەڵێ موستەفا بە تەواوی ڕێکەوتن ڕەتەکاتەوە دیارە هەردوو لایەن ڕەتێکەنەوە ئەم ئەوێ ئەو تەواو لاوازکە و ئەمژ ئەوێت ئەو کۆڵ کارزانە ئەومان بیر نەچێت باز لە چەند کەناڵێکی ناڕاستەوە خۆیان چەند کەناڵێکی نهێنی ئەکرا بۆ باسکردن لە ئاگربەست کە زۆرێک لە وڵاتانی جیهانی شاوەڕێم ئاگربەستن زۆرێک لە وڵاتانی جیهان ئەیانەوە ڕۆڵ ببینن بە پردێک بۆ ئەم ئاگربەستە وەکو باسم کرد پێشەوەی بچیتە لە ئەو هێرشکردن سەر بەغدا جەنگەکە خۆی مەترسی جەنگەکە ئێستا گەورەتر لە مەترسی جەنگەکە مەترسی داخستنی ڕێڕەوەکانی وزەی لە جیهانە ئێمە دوای گەر و هورمز بنەوە باوەڕان چاوەڕێی کێشەی گەروی بابلمەندە بکرێت لە ئێمن بۆ حوسیەکانیش ئەوێ چەند ئێران باڵا دەستە بەسەر گەروی هورمزە ئەوێش هەروایە ئەوێش هاوشێوەی حزبوڵڵا هاوشێوەی حەشدی شەعبی هاوشێوەی پازەران وەلایەن بۆ کۆماری ئیسلامی ئێرانێ بۆ ڕابەر هەیە وەکو کاکتۆر مومین ئاماژەی پێکرد قالیباف کەسی یەکەم و کەسی بنتمانە پێکرا و یا فەرمانڕەوای حوسیەکانە لە ئێمن ئەوان دەژێت کۆنتترۆلی قالیبافان ئەگونجێ بە ئێستاش بەتایبەت دوای نەمانی عەلی لاریجانی دوای ئەوەی قالیباف بزانێ خۆی بۆ بە ئامانجی داهاتوو دەست بکات بە جوڵەی زیاتر بۆ تەواو فشارخستنە سەر ئەمریکا. بەڵێ دکتۆر عەلی ینی ئاماژە بە شتێک بدەم یان لە سەرەتای جەنگەکەەوە
هەندێک لە شرۆڤە بە تایبەتی مەسەلەن لە سەرەتای جەنگەکەەوە بە دیاریکراوی یعنی قسە و سینناریو زۆر بە زۆر داهاتاشر لەسەر ڕەمزەکانی ئێران بەڕێوەبردنی ئێران بۆ نمونە لە حوتەم و هەشتم ڕۆژ بوو کە لاریجانی بەو شێوێت دەرکەوت کە ئێستا باس لە بە ئامانزگرتن و لە ناوبردنیەکرێ باز لەوە کرا کە ئەم جەنگە کۆی ئەوە لە بەرژەوەندی ئەو کراسێکە بۆ ئەو دووراوە و لە ئایندێکی نزیکا شەڕ ئەوەستێ و لاریجانیە بێتە بە کەسیەکەمی ئێران ئێستا باس لە کوشتنیەکرێ ینی هەندێک شرۆڤە هەیە لە مێدیای دیاری هەرێمی کوردستانیش بەڕاستی ینی نازانم زۆر نەک نایپێکێ زۆر دوورە تۆ بێ بە ئارەزوی خۆت ئەو بکەی بە نەک تەنها میدیای هەرێمی کوردستان بڕابکە وەکو باسم کرد ئەم جەنگە ئەو نەفرە ڕاهەندە میدیا جیهانیەکانیش محلیلە جیهانیەکانیش تینگتانکە گەورەکانیش ناتوانن پێشبینی بکەن وەکوت یعنی شتەکان لە سەردەمی ترامپا شتەکان بە ڕێڕەوی ئایدۆلۆژی و بە ڕێڕەوی ئەو تیۆریە سیاسیانی هەیە ناڕوە بە ڕێڕەیە گەڕواکە لە پڕێگەم پیاوە بڕیارەکانی گۆڕێ لە پڕێگەم پیاوە بڕیارەکانەدا تا دوو جارەکە لە ئێران درێ لە گەرمەی دانوستانە لێدرێ کە زۆرێک باسییان لەوە کرد کە ئەگەری هەیە دانوستانەکان بگا بە ئەنجام. زۆر باشە دکتۆر عەلی ئەسمەلای دکتۆر زانە سەید گوڵ مامۆستای زانستە سیاسیەکان لە هەرێمی سکۆتلەندا کە بەڕێزیان مامۆستایە لەوێ و شارەزای پەیوەندیێنێ و دەوڵەتیەکانە. دکتۆر زانە سڵاو لێبێ ینی لە تێڕوانینی جەنابتا کە ڕەنگە دوورتر وێنەکە ئەبینی بەڕێستان ینی ورتر بەڵام دوورتر گەورەتر وێنەکە ئەبینی گەیشتۆتە چی ینی پێت وایە هەناسەیەک یان دەرچەیەک بۆ باسکردن لە ئاگربەستەیە یان تەواو ئەبێ هەردوو لایەن بڕیاری کۆتاییان داوە بۆی کە تا دوا فیشەک لەگەڵ یەکترا بڕۆن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک زانەگیان. ئێستا زۆر باس هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئەخبارە کە لێرە لە ئەوروپا کە باسی ئەەکەن خەڵکی شتێنە زۆر باسیەکات لە بەتابەتی ئەوروپا و بریتانیا و ئەمریکاوانە باستەوە ئەکرێت کە داهاتووی ئەم شەڕە نادیارە بەڵام هەمووی تەوەقعی ئەوە ئەکات کە ئەم شەڕە لەم کاتە بۆ ماوەی 3 یا 4 هەفتەی داهاتووە ئەم شەڕە بەردەوام نەبێت بۆ بەردەوام نەبێت لەبەرەوەی کاریگەریکی زۆری هەیە لەسەر ئابووری نێودەوڵەتی ئەو وڵاتانەی کە لە ئەوروپان و ئەمریکاش توانایان نابێت بەردەوام بە شێوازە بۆ توان نابێت لەبەرەوە وەکو جەنابتان ئەزانن نەوت زۆر گرانە بێت بانزین و نەوت زۆر گرانە بێت خواردن گرانە بێت هەموو پێداویستانی ڕۆژانە گرانە بێت لە ئەوروپا و لە ئەمریکا لەبەرەوەش ئابووری وڵاتە ئەوروپیەکان توانای نابێت بەرداوام بێت بەم شێوازە. ئەمڕۆ دوێنەش سەرکۆزیرانی بریتانیا باسی لەوە ئەکات چۆن ئێستا کێشەی ئابووری حەلکەن ببوونی ئەم شەڕەوە چۆن حکوومەت تەدەخل کات و یارمەتی خەڵک بدات بۆ ئەوەی لەبەرەوە خەڵک توانای نابێت ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێت پارەی بانزین بکڕێت یا پارەی غاز بدات یا پارەی کارەبا بدات لەبەرەوە هەموو شتەکان گرانە بێت لەبەرەوە باستەوە ئەکرێت کە ئەیانەوێت کێستامەش باسی کرد پێش چەند ڕۆژێک کە خۆشی ئەوێ لەگەڵ وڵاتانی کەنداوە لەگەڵ دووەلی خەلیجە لەگەڵ ئەو وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لەگەڵ ئەمریکاشە لەگەڵ ئەوروپیەکانیشە بۆی چارە سەرێک بدۆزنەوە بۆ ئەم شەڕە یانە ئەوێت تەداخل کات وەکو جەنابتانی شەرەزانن و پێشتر باسیشتانەوە کرد کە بریتانیا ڕەفزی داواکاری ترامپی کرد بۆی بەشدار بێت لەم شەڕە و بۆ ناردنی سەفینەی حربی ڕەفزی کرد وەکو پێشتر ئێوەش جەنابتان باستان کرد ئەڵمانیا ڕەفزی کرد فەرەنسا ڕەفزی کرد ئەوروپا بەگشتی هەمووی ڕەفزی کردووە کۆریای جنوبی ئەویش وەکو بە شێوەیەکی باشە دکتۆر زانە قسەیەکێ لێرە لە شیکردنەوەکانە باز لەوە ئەکرێت کە دوای ئەوەی کە لەو خولەی بەتایبەتی دۆناڵد ترامپ سەرۆکایەتیەکات لەو خولەی سەرۆکایەتیەکەیدا تا ڕادەیەک نیگەرانیشی قوڵی لای بەریتانیەکان و وەکو دەسەڵات و لای ئەوروپیەکان دروست کردبوو
ئەستانەوێ ینی جۆرێک لە جۆرەکان بە ئەدەبەوە ینی وەکو ئەوترێ تۆڵەیەکی لێ بکەنەوە ها پێی بڵێن تۆ هەموو شتێکت بە تەنیا بۆ ناکرێ گەر ئێمە نەبین ئەم تێگەیشتنە هەیە ڕاستە ئەمە بەڵێ ئەم تێگەشتن زۆر ڕاستە ئەم تێگەشتە زۆر ڕاستە کێشەی نێوان ئەوروپا و بە بریتانیا بە شێوەیەکی تایبەتی و ئەمریکا کێشەکە دەستی پێ کردووە کەی دەستی پێکرد پێش 6 مانگ کاتی ترامپ بوو بە سەرۆک یەکەم هەنگاوەکان و یەکەم بڕیارەکانی ئەو بوو تارف بە ئەلانی ضرائبی کرد بۆ ئستیراد و تەصدیر ئەو تاریفەکە بڕیاری لێدا ئۆروپیەکان زۆریان پێ ناخۆش بوو و گرژی دروست کرد نێوان ئەوروپا و ئەمریکا ئەمە یەکەم هەنگاوی دووەم کە کێشەکەی زۆر قوڵ کردەوە ترامپ داوای گرینلاندی کرد کە ببێت بەشێک لە ئەمریکا گرینلاند ئۆروپیەکان ڕەفزیان کرد بریتانیاش لەگەڵ ئۆروپیەکان وەستاوەتی ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نابین کە ئەمریکا گرینلاند ینی هین بکات ببێت بەشێک لە ئەمریکا لەبەرەوە گرینلاند بەشێکە لە دەنیمارک کە وڵاتی دەنیمارکە دەژێر دەسەڵاتی دەنیمارکە ئەوەش کێشەکە تا ئێستاش ماوە ئەو کێشەی دەنیمارک و گرینلاند و ئەمریکا یان کێشەکە نەگەشتونە چارەسەرکردنی ئەم کێشەیە لە نێوان ئۆروپا و ئەمریکا خاڵێکی تریشە ئەو خاڵانەی کە جەنابتە پێش باستا کرد ئەوەی بودجەی دیفاع بۆ ناتۆ ئەوش ئەو کێشانە هەیە بەڵام ئەو بودجە دیفاع بریتانیا بودجەکەی زیاد کردەوە وڵات ئۆروپیەکان زیاد کردەوە بەڵام کێشەی نێوان ئەوروپا و ئەمریکا بەس بودجەنی کێشێکی سیاسیە ئێستا بۆ نمونە کیرستامە لە حزبی عمالە حزبێکی چەپە بەڵام ترامپ وەکوزانن جەمهوریەکان ئەوە ڕاستە کە ئەوانە زیاتر کۆنسەرڤەتیڤن محافظن ئەوەشی کرە و پێشانەیە ئیمانوێل ماکرۆنیش عینەشت ئیمانوێل ماکرۆن ئەوە ئێستا معتەدلە لەگەڵ محافظەکانە نییە بڵێن دەست ڕاست نییە لە ئەڵمانیاش عینەشت وەرە ئەوانیش ڕاستن بەڵام ئەوە زیاتر معتەدلن هینین متطرفنین وەکو ئەمریکیەکان بە تایبەتی ترامپ ئێستا خۆی متطرفە لەبەرەوە ئەو حزب ئەو وڵاتە هێزەکان لە ئەوروپا مثلەن فەڕەنسایە ئەڵمانیایە بریتانیایە بیربۆ چینیشان جیاوازە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەشەوە جیاوازێکی زۆریان هەیە نەبەست لە ڕووی استراتیجیەوە یا لە ڕووی عسکەریەوە یا لە ڕووی ئابووریەوە کە کێشە هەرماوە لە نێوان بریتانیاوە لە ئەوروپا ئەمریکا. بەڵێ کەواتە بابەتێکی دیکە هەیە مەسەلەی گرتنی گەروی هورمز دکتۆر زانە مەسەلەی گەروی هورمز فشاری بۆ بەریتانیا و بۆ ئەوروپیەکان نهێناوە ینی ئەوان چۆن مامەڵی لەگەڵاکەن هەتا قسەیەکێ لەسەرەوەی کە ئەوان ئەیانەوێت جارێ فشاری زیاتر لەسەر دۆناڵد ترامپ دروست بکەن دۆناڵد ترامپیش ئەوێت بە گەروی هورمز فشاری زیاتر لەسەرەوە دروستکانی جەنگێکی ساردیش دروست بووە لەو نێوانەیە هەرچەندە جەنابەت لە بەشی دووەمی پرسیارەکەت ڕوون کردەوە بەڵام ئێستا لە ڕووی کردارەکەوە کاریگەری لەسەر ئەوروپا و بەریتانیا دروست کردووە بەڵێ کاریگەریکی زۆری دروست کردووە ئەو کاریگەریش ئێستا بۆ نمونە شتێکە باسەکرێت پێش تۆزێک لەسەر کەناڵی BBC با ئستفتایان کرد استفتا لەگەڵ خەڵکی ئەوروپیان کرد ئایا ئەتانەوێ بریتانیا بەشداری بێت خەڵک ینی سەفینە هەربی بنێرێ بۆ خەلیج لە سایە 18 وتی نامانەوێت کە بریتانیا ینی استفتا کرا وتیان ئێمە نامانەوێت کە لە سایە 18 وتیان ئەمانەوێت عفۆن لە دالی بردەکەم وتی لە سایە 18 نامانەوێت لە سایە 72 لەو بوارە یعنی 82 وتیان کە ئێمە نامانەوێت بەریتانیا بە ڕاستەوخۆ بەشداری جەنگەکە بکە بەشدار بێت بەڵێ و لە سایە 18 وتیان ئەمانەوێت وتی لە سەدا 18 مانەوێت لە سەدا 88 وتیان 82 وتیان نامانەوێت کە بەشدار بێت ئەوە استفتاکە پێش تۆزە کرا لە CNN عینەن استفتا کرا لە کەنەدا استفتا کرا کە ئەوەش ڕێژەکەی زۆر زیابوو کە کەنەدیەکان نایەنەوێ کەنەدا بەشدار بێت استفتا کرا لە یابان لە CNN باسی کرد زۆرینەش باسی لەوان کرد لە سایە
لە سایەنەوە و شتێک یابانیەکانیش ئەوش نایەنەوە بەشدار بن چی زۆر کاریگەری لەسەر ئینگلیز دروست مەسەلەن بەریتانیا دروست کردو دکتۆر زانە ینی ئەوەی کە خۆت ئەیبینی مەسەلەن یان لە مێدیای ئەوەیە ئەبینی مەسەلەن چ شتێک زۆر فشارە گران بووە فشارە ئەساسیەکە فشارێکی ئابووریە ئەوە فشارێکی ئاسی بەڵام لە عینە کاتیشە خەڵکی ئێستا من لەگەڵ بریتانیەکانە قساکەم و مەسەل لە زانکۆ و لە دەرەوە و ئانا خۆشیان خەڵکەکە ترامپیان خۆش ناوێ بەڕاستی بۆ خۆشیان ناوێت ترامپ لەبەرەوەی هەڵوێستی بەرامبەر بریتانیا بە شێوازێکی ڕێز لە بریتانیەکان ناگرێت بە بەتابەتی لە دەسەڵاتی بریتانیا نە لە خەڵکەکەی بڵێن لە حکوومەتەکە لە بریتانیا وەکو وڵاتێکە یعنی ڕێز و احترامیش دێ بەرامبەر بریتانیا بۆ نمونە نمونەیەکی بچکۆلە وتی ئێمە کە شەڕمان کردووە لە ئەفغانستان و عێراق کەس یارمەتی ئێمەیان نەیەوە ئەوانەی حلەفاکانیشمان بوون هیچیان نەکردووە لە شەڕی ئەفغانستان و لە شەڕی عێراق ئەو هەر ئێمە خەڵکمان لێ کوژراوە هەڕێک واگوت وتی مەسەلەن ئەگەر وڵاتانی ئەوروپیان هیچیان نەکرد کە ئەمە کاریگەریکی سایکۆلۆژیکی زۆر بوو بۆ بریتانیەکان وتیان ئێ باشە ئێمە چەند ساڵە لەگەڵ ئەمریکا شەڕەکەین ئەوەش لە پەرلەمانیش باس کرا وتی ئێمە چەند ساڵە لەگەڵ ئەمریکا شەڕەکەین ئێستا ترامپ ئەڵێ ئێمە هیچوان نەکردووە مانایەوە هیچوان بە هیچ نەکردووە ئەو حەلیفی استراتیژیە چییە بە ئێمەواڵێت مەبەستم لەو بابەتەیە چێ مەبەستم ئەوەیە کە بریتانیەکانیش هەستەکەن کە ترامپ ڕێز لە بریتانیەکانیش ناگرێت بەڵێ دکتۆر زانا گەڕێمە وڵات دکتۆر علی بابەتێک کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر ڕۆژی ڕابردوودا دوای ئەوەی کە وەزارەت سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان ڕایگەیان کە ئێمە ڕێگە نادەین بە 3 مەرج نەبێت دوزارەوە بوو دەنگدانەوەی لەسەر ئاستی عراقدا لێکەوتەوە تەنان لاوێ هێزە کوردەکانیشدا لێکەوتەوە ئەوە بووکە سەرۆک کێشێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵجەلال تاڵەبانی دوێنێ ڕایگەیان کە ناکرێت لەو حاڵەتەیە تۆ خەریکی ئەوە بی نقطەی سیاسی بگری ئەمە دوێنێ خوێندنەوەیەکمان بۆ کرد مامۆستا شێروان میرزا میوانمان بوو لەسەر ئەو بابەتە ینی لەو حاڵەتە وتم ئەمریکەکان ئەمە تۆڕە ناکە نەگەیشتە تووڕێی بەڵام تۆمبارەک ڕیتویتێکی لە مۆبایلەکەی خۆمە سەری ئەو تویتەی تۆمبارەکمە کرد کە دیارە بەشداری کردووە لە گفتوگۆکانە یان کاریگەری هەبووە پێم وانە شانی دانوستانە ڕاستمینە بەڵام یعنی ئاگادار بوو چکە دەستخۆشیە کاڵە کارێکی باشیان کردووە کە هەردوو داگەشتون تا ئەو ڕێکەوتنە لەم کاتەیە ئەین دیارە ئەم ڕێکەوتن لێ دوانی حەیان عەبدوڵغەنی هەبوو دکتۆر کاریگەری ئەمریکەکانە بوو بڵێ ئەمە لە ئاستی شەقامی عراقیش جوڵەیەکی دروست کرد بەڵێ جوڵەی لەسەر ئاسی خەڵک لەسەر ئاسی هەوڵاتی هەر ئەو شەوە میدیا و سەری ڕای گشتی سۆشیال میدیای عێراقی بکە حکومەت هێرێم بوو بەڵێ بابلیۆن تەقەدم و لیستی تەنمیە و ئەعمار ئەوەی گەشە پێدان و ئاودانکردنەوەی سوودانی ئەمانە هەموو لە دوانیاندا دوزارەوە بوو کەنەوەی نوێ و 2006 نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوانیدا ئەمڕۆ ئێوارە سەرۆکی حکوومەت قسەی کرد وتی هیوادارین گفتوگۆ بکرێت دیارە گفتوگۆکە بە تەلەفۆن کراوە بە ئۆنلاین کراوەکو محەممەد عەبدوڕەحمان لە بەغا باسی لەوە کرد بەڵێوتی بە ئۆنلاین بۆ گفتوگۆکانی ئەوە سەردەمی کۆرۆنایە لەوێەوە هاداهێنرا بێگومان باز لەوە کرێت کە لە نزیکترین کاتدا نەوتی هەرێمی نەوتی عراق لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستانەوە کە بەستێتەوە بەیاننامەیەکشان هەبوو بەیاننامەیەک هەبوو بەڵێ بەیاننامەکە ئەکید گەیشتۆتە هاوڵاتیان بەڵام مختصەر مفیدەکەی ئەوەیە کە ڕێگە ئەدەنەوە 2000 ینی لەو ڕێگەیەوە ئەچێتە بەندەری جیهان بەڵام تاقەکە یەک لەسەر سێیە لە سبەینی سەعاتدەوە بەڵێ هەرێمی کوردستان و کەرکووکیشت بەیەکەوە بەیەک بۆریە لە حاڵەتی هەرە ئەگەر فشاری لێ بکەن 900 و شتێک 1000 بەرمیل لەو تەگرێت نزیکی ملیۆن نەگەبێتەوە بەڵام عراق ڕۆژانە پێویستی بە ناردنی 3 ملیۆن بەرمیل لەوتە دکتۆر ئەمە جگەلەوەی حەیان عەبدوڵغەنی کاکزانە ئەوشمان بیر نەچێت لە گەروی هەرمەز و لە کەنداوە ڕێیەک هەیە کە عێراق ئێران لەسەر خەتن کە ئێران چۆن ئەمڕۆ بەدیا ئێرانی باسی کرد بۆ کەشتی ڕووسیەکان کردووە ئێستا بڕیارە بۆ کەشتی تورکیەکانی بکە بۆ کەشتی عێراقەکانی شێکا لەو باوەڕێم کە ڕێگر نەبێت لە ڕێی فرۆشتنی نەوتی عێراق بێگومان ئەم تا ڕادەیەک هێشتا ئێران خۆی بە هاوپەیمانی عێراق ئەزانێت یعنی ئەمە پرسیارێکی زۆر جێی گومان بوو من لە ڕۆژ یەکەمە ئاراستەی دکتۆر مەمینم کردوتم دکتۆر ئێستا عراق بە حسابی ئەوەی کە ئەڵێن حکوومەتی عراقیەکان لەژێر هەیمەنەی ئێرانن هندیەکان کە هاوپەیمانی ئیسرائیل و
ئەمریکان کەشتەکان ینی تەفاهمێکیان دروست کرد. تورکەکان مەسەلەن چەندجار لە زاری هاکان فیدان وەزەری خارجی تورکیا و باز لەوە کرا کە قبول ناکەن موشەشی ئاڕاستە بکرێ و هەندێک جار بە زمانی تهدید لە ئێران قسەیە کرد ڕێگەی درا. ئیسپانیەکانەوە هیچ زوو ڕێگەدرا. بەڵام بۆچی ڕێگە بە کەشتی عراقی نادرێ؟ وا باسەکرێت کە هێشتا ینی گفتوگوی ڕاستەخۆی لە نێوان عێراق و ئێران نەبوو لەو بارەیەوە، بەڵام بەپێی هەموو پێشبینەکانەوەیە کە بۆ عێراق ئەو کێشە گەورەیە نەبێت داخستنی هوربەست تا ڕادێک هاوکاری عێراقی تێدا بکرێ. بەڵام ئەمە قسەیەکی شەبوو دکتۆر بە ئەنی هەر ئەوە دروست نەکەین، ئەنی ئەوە نییە بڵێم هەواڵێکی 100% دقیق بێ. من هەندێک بە دەواداچوونم کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا، بەڕاستی هەندێک شت هەیە تۆ ناتەوێت شرۆڤەی لەسەر بکەی. ئەنی هەندێک میدیا هەیە بەردەوام خۆتەزانی فلتەرێشنێکی باش لە ژووری هەواڵشەیە. ئەنی بە تایبەتی لە دۆخی جەنگدا تۆ پامنێرێک بنێری بەردەم دەواازەیەکی سنووری بڵێ ئەم دەواازە سنووریە داخرا. ئەمە زۆر مەترسی لەسەر دەرونی ینی کاریگە لەسەر دەرونی خەڵک دروستەکە. اینجا من بە دوواداچوونێکم کرد دوو سەرچاوە هەبوو لەگەڵ دکتۆر بیلال لەژێ مناقەشەیەمان کرد. سەرچاوەیەک باز لەوە کە حکوومەتی عراقی یان وەزارەتی دارایی عراقی تا مانجی هەشت پارەی موچەی لەبەردەستە ئەگەر بەو شێوەیە بڕوا قەیرانەکە. کاکزانە هەندێک چیش باز دەوە کەن تا مانجی 4 و 5شی هەیە. یەکشتی تریش هەیە کاکزان، ئەو پارەی حکوومەتی عێراق کە ئێستا بەدەستێنێ ئەگەر کێشەی نێودەوڵەتی بۆ دروست نەکرێ یاخود ئەمریکا ڕێگری لێنەکە دوای 3 مانگ پارەکەی وەرەگرێ. یعنی ئەو پارەی ئەگەر ئێستا حکوومەتی عێراقی وەری بگرێ کە ئێمە لە ناوەڕاستی بانکی سیاین هی پارەی داوەڕاستی بانکی 12 وەریەگرێت. ئەو پارەی تاکو ئەم دوو هەفتەیە کە نەوتی عێراق وەستاوە، ئەنی ئەگەر تاکو ڕۆژی پێش جەنگەکە باسی 27 بکەین کە فرۆشتێتی عێراق 3 ملیۆن زیاتر لە 3 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە، پارەکەی لە 27 وەرەگرێت. ئەگەر جەنگەکە نەگاتە 3 مانگ بێگومان ئەو کێشەیەک ڕوون ئەو کێشەی ڕووناکە. بەڵام ئەم جەنگە وەکو دکتۆر زانە باسی کرد دیار نییە، باز لە 2 هەفتە کرا باز لە چەندەگرێت دیار نییە کەی تەواو بێ. باش دکتۆر زانە ینی ئێستا کەواتە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر عێراق وەرێمی کوردستان پەیوەندی ئاڵۆزیانی ئەم جەنگە ئەم شەڕە ساڕۆخ و بردومانکردنی ئێران ئێمە ناومالە ناوە جەنگی ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران، بەڵام سەیرەکەی وردە وردە لێکەوتەکانی واکە وڵاتانی دیکەژەکەونە جەنگەکەوە بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ. مەسەلەن چاوەڕوانیەکانی جەنابەت یان خوێنەوەی جەنابەت بۆ ئەگەر درێژمەودای ئەو ینی شەڕەکە بێت بچێتە حاڵەتێکی درێژمەوداوە چی ئەبێ بە تایبەت بۆ ئەوروپا و بەریتانیا؟ ئەوە کاریگەریکی وەکو باسمان کرد پێشتر ئێستا باس لە میدیا و لە میدیا و لە خەڵکو لێرەش و سیاسیەکانیش باس لەوە ئەکەن بێجگە لە کێشەی ئابووری لە هینە ترسن خەڵکە وەکو هین بێت ریفیوجیز مایگریشن ینی خەڵک بۆ خەڵکی ئێرانی دەرچێت ئێران بۆ هین بێن ریفیوجیز بێن یان بێن بۆم وڵاتانە داوای هینکە لجوء بێن لجوئی سیاسی داواکەن لەو شتانە زۆر زیاتر ئەترسن باسی لەواکەن کە مەوجێکی تر بێت بۆ ئێرە مۆجێکی خەڵکی لە کێشەکە و لە شەڕەکان دەربچن مەسەن بڵێ لە ئێران بێت یا لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت بێن بۆ ئەم ناوچەیە لە ئیمیگریشن ئەترسن ئیمیگریشن و ریفیوجیز وەکو بۆ ئەو خەڵکانە کە مەسل ئێرانیەکان بۆ لەجێی سیاسی بێن بۆ ئەم ناوچەیە. تۆ ئەزانێ لێرە وڵاتانی ئۆروپی و بریتانیاش زۆر لاینگری ئەوە نین خەڵکی زیاتر بێت بۆ داواکردنی لەجوئی سیاسی یا لەجوئی ئینسانی. ئەوە لەو شتە زۆری لێ ئەترسن. بێژگەلەوەش لە بواری ئابووریش زۆریان زۆر لە بواری ئابووری ئەترسن کە کێشە ئابووری زیاتر ئاڵۆزتر ببێتەوە. وەکو باسم کرد پێشتر گرانبوونی نەوت و غاز و خواردەمەنی و جا کاریگەری لەسەر سیستمی بانقی ئەبێت لەبەرەوە خەڵک ناتوانێت پارە سەحەبکەن بە شێوەیەکی باش ئەگەر ئینفلیشن دروست بێت. لەبەرەوە کێشەی ئابووری ئەبێت کێشەی سیاسی ئەبێت لەبەرەوە ئەم وڵاتانە لە ئەوروپا بە شێوەی گشتی ئەیانەوێ حەلێکی دیبلۆماسی هەبێت وەکو سەرۆکانی ئەوروپیەکان و
سەرۆکوەزیرانی بریتانیا باسی لەوەیان کردووە کە ئەو کێشەیە ئەبێت لە ڕووی دیبلۆماسی حل بکرێت ئەوەیە کە لە هۆکارە یەکی لە ئامانج سەرکیەکانە کە ئەوێ ئەم وڵاتانە چارەسەری ئەو کێشەیە بکەن هەمووشیان لەوە ئەتەسن کە ئەم کێشەیە زۆر درێژخاین بێت ئەگەر باسەوە ئەکرێت ئەگەر لە مانگی 34 زیاتر بێت ئەوە کێشەیەکی نیودەوڵەتی دروستەکات کێشەی ئابووریکی نیودەوڵەتی لەبەرەوە هەموو هەوڵێک دەن کە ئەو کێشەیە حل ببێت تا بڵێن لە مانگی 4 هەفتەیەکی تر ئەو کێشەیە چارەسەر بکرێت بەڵام زەحمەتیش ئێمە بزانین ئایا ئەو کێشەیە چارەسەر کرێت یا چارەسەر ناکرێت وەکو سێری وەزعەکە بکەین هەر ئالۆسترە بێت بەڵام لە عینەن کاتیشدا ئێمەش نازانین ترامپ بەیانی چی بکات ئەگەریش وەکو خۆی زوو باسەکات ئەڵێ ئەو ئێمە شەڕەکەمان بردەوە و شەرەکە و خەریکە تەواو بێت هیچمان نەماوە تۆزەیەکمان ماوە وەکو جەرەتە نەزانن زۆریش باستان کرد لەبەرەوە ئێمەش دازانین لە مێشکی ترامپ ئێستا چییە بەڵام هەموو ئەو محللە سیاسیەکان خەڵکەکانیش لەو هەوڵەیان کە هۆکاری ئابووری کاریگەریکی زۆر بکات لەسەر ترامپ بۆی بیرروبۆچوونی ترامپ بگۆڕێت ینی بڵێن عاملی ئابووری کاریگەریکی زۆری هەبێت بەڵێ دکتۆر زانا پێت وانە کە مەسلەی دۆناڵد ترامپیش لە دوڕیانێکایە مەسەلەن سەرکەوتنی و ئەو هەیمنەی کە لە ماوەی ڕابردووە نیشانیەدا مەسەلەن لە جەنجی ئیسرائیل غەزا لە ئیسرائیل حەماس مەسەلەن لە هێنانی پارە لە وڵاتانی کەندا و لە مەسلەی ڤەنزوێلا لە مەسلەی بەکەمگرتنی ئەوروپا و بەریتانیا و کەنەدا و ئوسترالیا یعنی هەست ناکەی لە ناو خۆی ئەمریکا ئێستا کەوتۆتە بەردەم بەرداشێکەوە ئەبێ بە نەتیجەیەک بگا ناتواندرێ بە قسەکانی بە تروسەکانی نازان بە چیەکانی ئەم قەناعەتە دروستکە کە هێشتا هەیمەنە و ئەو وێنە گەورەی ترامپ ماوە یعنی ئەبێ ئەم جەنگە بەلایەکە بخات کە بە سوودی ئەمریکیەکان بێلانی کەم ڕاستە وایە بەڵام خۆشتان جنابتان نەزان ترامپ زوو باستەوە کە ئەڵێ ئێمە شەڕەکەمان بردەوە تەواو بوو هەزواڵێ لە هەموو باسێک آخر وتم بەدەرلەوە مەسەلەن بەدەرلەوەی خۆی ئێڵێ پێت وایە لە زمینی واقع براوە بێت تا ئێستا مەسەلەن پێشەوەی جەنابەتمە لەگەڵ میوانەکەم دکتۆر مومینە باسیەوەمانە کرد مجموعەیە بابەت هەبوو مەسەلەی پرۆکسەکان و مەسەلەی موشەکە دووراژەکان و مەسەلەی یۆرانیۆموانە ئەمانە هێشتا پایەکانیان نەکرد ئەگەر پارچەشان لێبوو بێتەوە بەڵام ماون یعنی لەسەر ئەرزی واقع هێشتا شەڕەکەن ئەم بابەتانە پێش دوو ڕۆژ وەزیر خارجی ئێرانی ئینترڤیو کرا لەسەر کەناڵێکی ئەژنەبی باسی لەوەش کردوتی ئێمە ئەو یۆرانی موشتەکانمان لە ژێر خۆڵایە خۆڵ هەرێک سەروای وتی ئەگەر بکرێت ئەگەر بە شێوەیەکی زۆر دیبلۆماسیانە باسی لەوەشی کرد بە شێوەیەکی دیبلۆماسیانە و پراگماسیانەش باشی لەوەی کرد وتی ئەگەر بکرێت ئەگەر لە داهاتووە هەڕێکی شوای بود وتی ئەگەر لە داهاتووە مفاوەزاتمان هەبێت لەگەڵ ئەمریکا ئەوە قسەی خۆشی بوو وتی لەوانەیە ئەو چارەسەری ئەو کێشەیە بکەین مەبەستم لەوە چییە مەبەست ئەوانش ئەمریکیەکان جوێ لێوە ئەبێت کە لە قسەکەی عەباس عاریچانی لەسەر وەزیری خارجی ئێرانی کە باسی لەوەی کرد کە ئەو باسیشی لەوەی کردبانە ئەوەیە مەجای دیبلۆماسیەت هەر ڕۆڵی ئەبێت لە داهاتووە یعنی ڕاستە شەڕە ڕاستە ئەوان داوای هی ناکەن ئێران داوای وەستانەوەی شەڕ ناکە ڕاستە ئەوانیش بەرگری ئەەکەن هەڕەشە ئەەکەن بەڵام لە عینە کاتیشدا تۆزێ مەجالێکە هێڵن بۆ دیبلۆماسیەت ئەگەر هیچ دەبێت ئەوش وەزیر خارجی ئێرانی ڕێکی شوای وتی ئێستا هیچ لەسەر وتی there is nothing on the table وتی لەسەر مێزەکە ئێستا هیچمان دادناوە بەڵام ئەتوانین لەوانەیە ئەگەر مفاوەزات بکەین لە ئەمریکا شتێک لەسەر مێزەکە دابنرێت ئەوە بۆ جارێکی تر ئەهێڵین مەبەستم ئەوەی ئەو پێش دوو ڕۆژەوە قسەی کرد مەبەستم ئەوە چیە لەوە ئەوەیە کە ئەمریکاش ڕاستە ئەوێ هەموو شتەکان مەسەلەن چەک و تەقمەنی و ساڕۆخی بالیستیکی و ئانە هەمووی تدبیر کات بەڵام لە عینەن کاتیشدا ئەوان ئێستا ئەمریکا سیاسەتەکەی و استراتیژیەکەی دیاریکراو نییە ئیسرائیل استراتیژیەتی ئەمریکا بەڕێوە ئەبات لە ناوچەکەیە ئەوانیش ڕاستە ئەیانەوێت چارەسەرێک دۆزنەوە بۆ ئەم حەلا ئەیانەوێ دەرچ لەم کێشەیە بەڵام لە عینەن کاتیشە کێشەکەیان کە دروستیان کردووە نازانن چۆن دەربچن لەبەرەوەش ترامپ داوا لە نەبەست لە وڵاتە ئەوروپیەکان داوای لە
چینیشی کردوتی ئەمانەوەی چین بەشدار بێت لەم سەفینەی حربی بنێرێت بۆ ئەم ناوچەیە بۆ چارەسەکردنی کێشەکە بەڵام لەعین ئەوەش دەرەخات کە ترامپ ناچارە و لە کێشەیە و زۆر لاوازە من دوێنە لەگەڵ مەجموعە محللێکی سیاسی قسم کرد لێرە لە بریتانیا ئەوانی شوواڵن ئەڵێن ئیمە هیچ لە هیچ کاتێکە ترامپمان یا سەرۆکی ئەمریکی وا لاوازمان نەبینیوە لەو مووقیفە کە لاواز بێت قسەی بریتانیەکان بوو بۆیان وتی لەبەر ئەوە ئەمە یەکەم جارە ئەوڕۆپیەکان بە شێوەی گشتی هەمویان بڵێن نە بۆ ترامپ بڵێن نە ئێمە هیچ ناتوانین یارمەتی بدەین کە ئێستاش ترامپ لە کێشەیە وەکو جێرام تەنەزانن پێش 2 ڕۆژیش وازە ئەمڕۆ مدیری دژی تیرۆر استقالەی کرد ئەمڕۆ بڕۆ استقالەی کرد ناوی جۆزف کەنت بوو استقالەی کرد هاوڕێکی نزیکی ترامپ خۆی بوو کە ئەو پۆستی پێدا بوو هاوڕێکی نزیکی دۆناڵد ترامپ خۆی بوو کە ئەو پۆستی پێدا بوو بەڵام ئامادە نەبوو بەردەوام بێ بەڵێ دکتۆر زانە بەڵێ سپاس دەکەم بۆ شرۆڤۆ زانیاریەکانت بەڕێز دکتۆر زانە سەید گوڵ مامۆستای زانستە سیاسەکان لە چێک لە زانکۆکانی سکۆتلەندا لە بەریتانیا لە سپاس بۆ زانیارەکان دکتۆر عەلی ئێمە قسێک تێ کۆتاییان بەجێ بێڵین بۆ سەری سەعات و بۆ ئەپدەیتەکانی ژووری هەواڵ سپاس بۆ هاوکارم دکتۆر عەلی فەرەجکاشان سەرنووسەری ژووری هەواڵی کوردستانی سپاس بۆ هاوکارەمان و ناسەکانم لە کامێرا و بەشی تەکنیک ئێمە شرۆڤۆ زانیاریەکانمان پێشکەشکردن لە چەند سەعاتی ڕابردوودا ئەوەی کۆی کەمەوە بابەتەکان لە چەند شتێک بوو زۆر ئەوەی کە وەکوڵێ هێدلاینەکان ئەوەیە کە هێڵە تۆخەکان ئەوەیە کە یەکەم بابەتەکە لەوەدا چڕ بۆ جارێکی تر مەسەلەی بە ئامانجگرتنی عەلی لاریجانی بوو و جگەلەوەی کە دۆناڵد ترامپ باسی لەوە کرد من بەتەنیا و جەنگە تەواوەکەم و جگەلەوەی کە وتەبێژ سوپای ئیسرائیل باسی لەوە کرد کە ئەوان بەردەوامن لە مەسەلەی کەمکردنەوەی بەترسیەکانی حەزبوڵای لوبنانی و جگەلەوەی باز لەوە کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا ڕێککەوتن کە حکوومەتی بەغدا توانێت بڕێک لە نەوتەکەی لە ڕێگەی بۆ ڕێ حکوومەتی هەرێمی کوردستان یان نەوتی هەرێمی کوردستانەوە بنێرێ تۆمبارک مبارەکەی ئەو بابەتەی کرد و باس لەوە کرا کە ڕووسیا لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی تەکنۆلۆژیەوە هاوکاری ئێرانەکات ئەوە جگەلەوەی باز لەوە کرا جارێکی تر سیستەمی بەرگری ئێرانیش سیستەمی بەرگری ئەمریکی یان باڵێۆزخانەی ئەمریکی لە بەغدا توانیوتی بەرپەرچی درۆن بداتەوە ئەمە هەواڵە زۆر گەرم و گوڕەکان بوون و لەسەری سەعاتدا هاوکارانمان درێژە بە زانیاری و شرۆڤەی زیاتر ئەڵێم لەسەری سەعاتدا سپاسدانەکەم دووبارە سپاس بۆ هەمولایەت ئێوە بەخوای گەورە ئەسپێرین من و دکتۆر عەلی دواتر هاوکارانمان بەردەوام